دەنگی کۆمەڵ پارێزەری بەهاو پیرۆزیە ئاینیەکانی کۆمەڵگا. کوردستان لە بەردەم فتوحاتی ئیسلامیدا لە نووسینی حەسەن مەحموود حەمەکەریم. بەناوی خوا سڵاوتان لەبێت. سوپای ئیسلام تەقە لە سنووری کوردستان دەکات. سەرەتایی ڕووداوەکان کە سوپای ئیسلام تەقە لە دەرگای سنووری هەرێمی چیە کوردستان دەدات، ئەوەی کە بەدەم دەرگاوە دێت کورد نییە، هەرچەند کورد لە ماڵەوەیە، بەڵکو ئەوەی دەرگا دەکاتەوە سوپای فارسە کە بە زۆر و زۆرداری و بەبێ پرس و مۆڵەت ماڵی کوردی داگیر کردووە. مێژوو لە نێوان کورد و ئیسلامدا هیچ ڕوبەڕووبوونەوەیکی تۆمار نەکردووە کە سوپای ئیسلام دەگەنە جەلەولا لەو جەنگەدا سەردەکەون. نوێنەری خەڵکی شارە زۆر دەگەنە جەلەولا و ڕێکەوتنێک مۆر دەکەن. ئەو کاتە کوردستان خاڵی کرابوو لە سەربازی فارسی و هەموو کێش کرابوویەوە بۆ بەرەی جەنگی جەلەولا و حەلوان و خانەقین. کورد ئەو فرسەتە دەقۆزنەوە، بەنهێنی لەگەڵ سوپای ئازادی بەخشی ئیسلامیدا ڕێککەوتن. پێشتر بینیمان لە کتێبی پێش فتوحاتدا کە چۆن عەرەبی باشووری عێراق دەچن بە گژی ئیسلامدا و جاسووسی بۆ فارس دەکەن و یارمەتیان دەدەن. ئەوە بوو بە خەسارەتێکی گەورە بۆ خۆیان و فارس و موسڵمانان. بەڵام دواتر دەبینی کە کورد لە یەک جێدا فارس بانگ ناکەن و جاسووسیان بۆ ناکەن و هانیان نادەن لە دژی ئیسلام، بەڵکو بە پێچەوانەوە سێ کاری گرنگ دەکەن کە هیچ میلەتێکی تر لەسەر زەوی وای نەکردووە. جەنگی جەلەولا لە بەشەکانی پێشووی ئەم کتێبە باسی کەوتنەڕێی سوپای ئیسلام لە مەدینەی پایتەختی ئیسلام بۆ مەدائین پایتەختی ئیمپراتۆرەتی فارسی ساسانی کرا. دوای جیرانی مەدائین ئەوە بوو یەزگورد پاشای فارس کۆشکی سپی ناو مەدائینی جێهێشت و خۆی گەیاندا حەلوان لە ناو هەرێمی چیە. شاری حەلوانی کردا پایتەخت کە 200 کیلۆمەتر لە باکووری مەدائینەوە دوور بوو. ئەلسەعالیبی دەڵێت یەزگورد هەزاران چێشتکەر و گۆرانی بێژ و مۆسیقاژەن و نوکتەباز و وڵاغداری نرد بۆ حەلوان بە سواری 4000 ئەسپ و عەرەبانەی شاهانشاهی. شید خەتاب دەڵێت گەنجینە و سامان و ژن و دەستە و دائیرە و ماقوڵانی گواستەوە بۆ حەلوان. دەستکەوتی موسڵمانەکان لە مەدائین 12000 ماین و ئەمبارێکی زۆر لە ئاڵتون و مجەوهرات و چەک و تفاقێکی زۆر بوو. هەتا گیرانی مەدائین موسڵمانەکان ئەو هەموو ساڵە نوێژی سەفەریان دەکرد قەسر و جەمە. سعدی کوڕی ئەبی وەقاس سەرکردەی سوپای ئیسلام لە عێراق نیەتی ئیقامە و نیشتەجێبوونی لە مەدائین هێنا و یەکەم نوێژی جومعەی بۆ کردن لە مانگی سەفەری ساڵی 16 کۆچیدا. عومەر نامەی نووسی کە ئیتر مەڕۆن ئەوەندەمان بەسە. هەر بۆیە سعد نیەتی ئیقامەی هێنا، بەڵام یەزگورد نەیهێشت و خۆی سازدایەوە. گیرانی مەدائین هەموو هیوایەکی یەزگوردی بڕی، پەیوەندی بە هەرێمەکانی ترەوە بڕا. خۆی لە حەلوان نیشتەجێ بوو، داوای لە هەموو هێزەکانی کرد لە شەری جەلەولا کۆببنەوە، چونکە جەلەولا چوارڕیانی ڕێگەی هاتوچۆ بوو بۆ هەرێمەکان. ئەلکوفی دەڵێت 80000 لە فارسەکان لە جەلەولا کۆبوونەوە و نیەتیان هێنا بچن بەرەو سەعد کوڕی ئەبی وەقاس لە مەدائین، واتە بۆ گرتنەوەی مەدائین. ئەم هەواڵە گەیەنرا بە سعد سەرکردەکانی کۆکردەوە و ڕاوێژی پێکردن. هەندێ وتیان با بچین بۆیان. سعد وتی منیش حەز دەکەم، بەڵام سەربازم کەمە، ئەوان زۆرن و من لە ئێوە دەترسم. یەکیان وتی ئەی سعد مەترسە، ئەوەی دوێنێ سەری خستین بەسەریاندا هەر ئەوە ئەمڕۆژ سەرمان دەخات. ئێمە دەزانین ئەگەر خوا کوژرانی لەسەر یەکێک نووسی بێ هەر دەبێ ببێ، و ئەگەر مردنی سەرجەگەی لەسەر کەسێک نووسی بێ هەروە ئەڕوات. ئێمەش گومانمان لەوە نییە کە کوژران لە پێناوخوادا باشترە لە مردنی سەرجەگە، کەواتە موژدە بۆ ئەوانەی کە لە پێناوی خوادا دەکوژرێن، تەنها پاداشتی خواشیان بەسە. موسڵمانەکان هێشتا لە مەدائین نەحەوا بوونەوە کە هەواڵ هات سوپایەکی زۆری فارس لە جەلەولا کۆبوونەتەوە بە سەرکردایەتی مەهرانی رازی. مەهرانداد مەهرانی کوڕی یەزگورد. یەزگورد حەلوانی شاری کوردی کردە پایتەخت و شەڕی ئاڵاندە جەلەولا شارێکی تری کورد. یەزگورد دەیویست لە حەلوانەوە دیفاع لە خۆی و پاشماوەی وڵاتەکەی بکات. نەخشەی شەڕ لە وڵاتی کوردانەوە لە بەردووهۆ بوو. یەکەم چونکە کوردستان هەرێمی چیە قەڵایەکی شاخاوی سەخت و چڕ و قایم و پەناگەیەکی بەهێز بوو خۆی تیا حەشار بدات. هەروەکو دارا پاشای کۆنی ئێران کە لە ساڵی 332 پێشزایندا لە بەردەم ئەسکەندەری مەکدۆنی پاشای ڕۆمدا شکا، خۆی ئاڵاندە کوردستان.
دووەم، یەزگور دەیویست کورد ناچار بکات پشتی بگرن و داکۆکی لە خاکی داگیرکراویان بکەن و بەگژی موسڵماناندا بچن. یەزگور دەیزانی ئەگەر کورد لەسەر ڕایەک یەک بگرن و کۆ ببنەوە هیچ هێزێک نییە بەریان بگرێت. ئەمەریش ئەوەی دەزانی، هەر بۆیە بە سەعدی وت لە حەلوانەوە نەچێتە ناو هەرێمی چیە. یەزگور بەو کارە دەیویست سوپای ئیسلام ڕابکێشێتە ناو کوردستان و گیانی دیفاع لە خاک و لە کوردیان تیا ببزوێنێ و خوێن بۆ خاکیان بڕێژن. یەزگور دەیزانی کوردەکان زۆر بەدڵ پشتی ئیمپراتۆریەتی ساسانی ناگرن، دەیویست لەو ڕێگەیەوە بیانجۆڵێنێت. یەزگور دەیویست وەک عەرەبی لەدەستچوو کوردی لەدەست نەچێت، بەڵام لەوە دەچێت کورد لە پێش یەزگوردەوە لەو هاوکێشەیە حاڵی بۆ بن. دۆست و دوژمنی خۆیان گوێ کرد بێتەوە. خاکی کوردان زۆر و فراوانە و خۆشیان گەلێکی کۆن و قەرەباڵغن. 1000 ساڵ بوو دەکرانە فارس و ڕۆم و ئەرمەن و تورک، دەگوازرانەوە و ڕاپێچیان دەکردن. بە زۆر مەجوسی و ئاگرپەرستی و ئاینی گاوریان بەسەردا دەسەپاندن. لە شەڕی 1000 ساڵەی فارس و ڕۆمدا پسابوون. خەسارەتێکی قورسیاندا بوو، مەیدانی جەنگەکە کوردستان بوو. کورد هەمیشە چاوی لە پەیدابوونی هێزی سێم بووە کە پەیدا ببێ و ئەو دووزل هێزە بێوێنە جیهانیان لەسەر لابەرێ. ئەوە تا سێهەمێکی ئازا و پاک و دادپەروەر پەیدا بووە. هەڵیان سەنگاندووە و دەرکەوتووە کە دەتوانێت ڕێژسپێتی بکات و لە گۆڕی فارس و ڕۆم بێت. کورد شتی بینی بوو، بۆیە نیەتی هێنا پەیوەندی بە ئیسلامەوە بکات. فارس و ڕۆمی بینی بوو، ئیسلامیشی هەڵسەنگاندبوو. یەزگورد دەیەوێت شەڕەکە بەئاڵێنێتە کوردستان. قوڵایی هەرێمی فارس و ئیمپراتۆرێتە شپرزەبووەکەی پێ بپارێزێ. دەیەوێت شەڕ لە ماڵی کەسێکی تردا بکات. بەم کارە چەند مەبەستێکی پێدەپێکێت. دەیەوێت وەک پشیلی سوتا و کلکە نەوتینە خۆی لە وڵاتی کوردان و هەرێمی چیا بەئاڵێنێت. نوێنەرانی فارس و ڕۆم بە بەردەوامی لە هاتوچۆدا بوون لە نێوان قوستەنتینیە و مەدائینی کۆن، قوستەنتینیە و حەلوانی تازەدا، بۆ ڕاگۆڕینەوە و پرسوڕا لەسەر ڕووداوەکانی ناو عێراق. پێشتر لە جەنگی ئەلفرازدا بینیمان کە چۆن فارس و ڕۆم و عەرەبە لادەرەکان لێک بەرەی جەنگیدا بەرامبەر بە موسڵمانەکان شکستیان خوارد. لە ڕێکەوتنێکی نێوان فارس و ڕۆمدا بڕیاردرا کە فارسەکان هەموو هێزەکانیان لەسەر سنووری ڕۆم بکشێننەوە بۆ بەرەی جەنگی جەلەولا و خانەقین. لەسەر ئەو ڕێکەوتنە فارسەکان کوردستان و ئەرمینیایان لە هێزەکان خاڵی کردەوە بۆ بەردەم بەرەی جەنگی موسڵمانەکان. جێگای سەیرە ئەو فارس و ڕۆمەی کە زیاتر لە 1000 ساڵ بوو لە جەنگدا بوون وازیان هێنا و بەرامبەر ئیسلام بوون بەیەک. یەزگور دەیویست بە پەلا هێزێکی زۆر کۆ بکاتەوە و بەری موسڵمانەکانی پێبگرێت. بۆ ئەو مەبەستە بڕیارێکی ڕەشبگیری نەفیر ئامی دەرکرد لە گۆڤاری ئەلعەرەبیدا هاتووە. یەزگور نەفیری ئامی دەرکرد بۆ هەموو ناوچەکان کە هەرچی دەستی چەک دەگرێت لە جەلەولا ئامادە بێ. ڕۆژبیانی دەڵێت یەزگورد دەستوری بەهێزەکانی هەرێمی چیا کوردستان و ئازەربایجان و شیروان و کەلار و گەرمیان و بەدرەوجەساندا کە بچنە کۆمەک و یارمەتی مەهران. یەزگورد پاشای فارس مەهرانی کوڕی کە بە مەهران ڕازی یان مەهرانداد ناسرا بوو کرد بە سەرکردەی هێزێک و ناردی بۆ شاری جەلەولا و داوای لێکردن کە خەندەقێکی گەورە هەڵکەن و خۆیان لە ناویدا قایم بکەن. ئیبن ئەسیر دەڵێت پاشای فارس نامەی نووسی بۆ خەڵکی ئازەربایجان و با بۆ هەرێمی چیا کوردستان و هەرێمی فارس داوای لێکردن کە دەمە و دەست بێن بەدەم بانگەوازەکەیەوە لە بەردەم لەشکری عەرەبەکان بوەستن. ئەگەر ناکۆک بن و خۆتان بەجیا بزانن و گوێڕایەڵ نەبن ئیتر ئاوا کۆ نابنەوە. ئێستا و کاتەیە کە دەیانەوێت جیامان بکەنەوە و لە یەکمان بپچڕن. خێراکەن هەر هەمووتان کۆ ببنەوە بۆ دژایەتی عەرەب. ئەگەر سەرکەوتین ئەوە ئەوەیە کە دڵمان پێی خۆشە و هەوڵمان بۆ داوە. ئەگەر واژ نەبوو ئەوە کاری سەرشانمان ئەنجام داوە و نکۆڵیمان نەکردووە و عوزرمان لەسەر نامێنێ. پاشایەک کاتی خۆی گوێی بۆ ڕۆستەمی سەرکردەی نەدەگرت. ئەمڕۆ لە بەردەم میلەتدا دەپاڕێتەوە کە بێن بەدەمیەوە و بە تەنها جێی نەهێڵن. ئەوە لە نامە و بڕیاری کەسێک دەچێت کە لە ناخدا ڕووخاوە و لەسەر زەوی و واقعەدا شکاو بێت. هەر کەس بەدەمیەوە دێت ڕەوانەی جلەولای دەکات. 100,000 سەربازی جۆرا و جۆر لەو خەندەقەدا کۆبەوە. وەک لە نامەکەیدا بۆ مەهرانی سەرکردەی بەرەی جەلەولا هاتووە چاڵێک لێبدەن و هەر هەمووتانی تیا کۆ ببنەوە بە سەرکردایەتی مەهران ڕازی. تەنانەت زۆر لە کوڕ و کوڕەزا و کچانی کیسراکان بەشداری ئەو شەڕیان کرد بۆ بەرزکردنەوەی وەرەی جەنگاوەران و پاراستنی وڵاتی لەدەستچویان. داوا دەکات کە زریسکی دڕکاوی ئاسن و تەل لە تەختە ببەستن و دەوری خۆیانی پێبگرن لە ڕێگەی عەرەبەکاندا بڵاوی بکەنەوە. تەنها یەک ڕێگەی هاتوچۆیان لە پشتەوە بۆ خۆیان هێشت بوویەوە. ژمارەیان لە 100,000 گوزەراند.
یەزگورد بە بەردەوام لە حەلوانەوە پارە و خواردن و سەرباز و زریسک و چەکی دەنارد بۆ بەرەی جەلەولا. لە کوردستانەوە دەنگێکی یاریدەدەر هەبوو بۆ هەڵهاتنی کوردەکان لە سوپای فارس. لە شاخە سەختەکانی کوردستاندا ڕاکردوێکی زۆر کۆببووە. کارل بڕۆکلمان دەڵێت کە مەدائین گیرا فارسەکان خۆیان کێشایەوە بۆ حەلوان و لاپاڵی زنجیرەچیای شاهۆ. یەزگورد پارچە پارچەی سوپاکەی کۆ کردەوە و گوڕی تێخستنەوە و لەشکری تازەی بۆ هێنان. وردە وردە پێشی خستن بۆ دۆڵی ڕووباری جەلەولا کە دەڕژێتە ناو ڕووباری دیجلە لە باکووری مەدائین. ئەم سوپایە خۆی دامەزراند لە لێواری لای ڕاستی ڕووباری دیالە لە لای ڕۆژهەڵاتی ئەو گەروەی کە شەخی حەمرین دەبڕێت لە سەرەڕێی کاروانی کۆنی نێوان عێراق و ئێران. یەزگورد جەلەولای زۆر قایم کرد چونکە سنوور بوو لە نێوان ناوچەی کورد و عەرەبدا لە نێوان هەرێمی چیا و سەواددا. ئەگەر لە جەلەولا بشکێن ئەوە خانەقین و حەلوان هەرز و چۆڵ بووە و عەرەبی لەدەست چووە. ئیتر سنووریان نامێنێ بە ناوچەی عەرەبەوە بۆ یارمەتی. بە پێچەوانشەوە عومەر دەیویست لە جەلەولاش ڕاویان بنێن هەتا دەستیان لە عەرەبەکانی ناوچەی سەواد ڕەشەخاکی باشووری عێراق ببڕێ و کوردیشیان لێبسێنن. ئەم دوو میلەتە کورد و عەرەب لە بەهێزترین پاڵپشتی ساسانیەکان بوون. خزری بەک دەڵێت کۆتایی فارسەکان بە جەلەولا هات. جەلەولا چوارڕیانە بۆ ئازەربایجان و بابوو شاخ و فارس. تیامان و دۆژدامان وتیان ئەگەر ناجۆر بین جارێکی تر ناتوانین لە دەوری یەک کۆ ببینەوە. جەلەولا جێیەکە جێی جیاوازیمانە. با لێرەدا یەک بگرین بۆ عەرەب. خەندەقەکەیان دەوردا با دڕکی حەسک کە لە تەختەیان بەستە بوو وەک تەلی زڕکاوی. یەزگورد دەستوری بەهێزەکانیدا بگەنە مەهران. هێشتا موسڵمانەکان لە مەدائیندا نەمەزرا بوون. هەواڵ هات کە سوپای فارس لە جەلەولا سەنگەریان گرتووە. جەلەولا جێیەکە لەسەر ڕووباری دیالە لە نێوان خانەقین و باعقوبەدا. خەتاب دەڵێت جەلەولا شارێکە لەسەر ڕێگەی خۆراسان لە باکووری مەدائین. یەزگورد پاش ئەوەی ماڵ و خێزانی خۆی و هەموو گەنجینەی وڵات و سوکباری بەڕێخست سواری تەختەڕوانێکی زەمبیل ئاسا بوو کۆشکی سپی جێهێشت. بە سوارە و پیاو ماخوڵانەوە ڕووی کردە حەلوان. یەکێ لە فەرماندەکانی کە ناوی مهران کوڕی بەهرام بوو بە سوپایەکی پڕچەکەوە لە جەلەولای بەجێهێشت و دەستوری بەهێزەکانی چیا و ئازەربایجان و شیرواندا بچنە کۆمەک و یاریدەی مهران. سوپای ئیسلام زوو بەرەو نەهرەوان جوڵاو لەو ناوەدا سوکە بەرەنگاریەک ڕوویداوە و فارسەکان لە جەلەولا بنەوبار و ماڵ و منداڵەکانیشیان بەرەو خانەقین خستەڕێ. هەڵوێستی سوپای ئیسلام. سعد سەرکردەی سوپای عێراق لە مەدائینەوە نامەی نووسی بۆ عومەر کە سوپایەکی زۆری فارس لە جەلەولا کۆبوونەتەوە. عومەر ترسا ئەوە خۆ ئامادەکردن بێت بۆ گرتنەوەی مەدائین. بۆیە نامێکی خێرایی بۆ سعد نووسی کە بە پەلە هاشم کوڕی عوتبە کوڕی ئەبی وەقاسی برازەی بە 12,000 چەکدارەوە بۆ جەلەولا ڕەوانە بکات. ئەلکوفی دەڵێت لە جەلەولا موسڵمانەکان ژمارەیان بوو بە 24,000 کەس. عومەر لە نامەکەدا نەخشەی هێرشەکەی ئاوا داڕێژا بوو. لە پێشەوە قاقا دابنێ لە لای ڕاستەوە موساعید کوڕی مالک لای چەپ بدە بە ئەمری کوڕی مالک کوڕی عوتبە لە پاشەوەش ئەمری کوڕی موڕەی جەهنی. سوپای ئیسلام بەرەو جەلەولا کەوتە ڕێو لە مانگی سەفەری ساڵی 16 کۆچی بەرامبەر مانگی مارسی ساڵی 637 زاینی. لە ناو سوپاکەدا ناودارانی مهاجر و ئەنسار و پیاو ماقوڵانی عەرەبی تیا بوو. لە ڕێگە لەگەڵ هەندێک خێڵ و عەشیرەتی ناوچەکەدا ڕێکەوتنیان مۆر کرد. ڕەنگا وەفد و نوێنەری کوردەکان کە ئەمین زەکی باسی دەکات لەم کاتەدا بە موسڵمانەکان گەیشتبن و ڕێککەوتبن. بەردەوام سعد یارمەتی بۆ دەناردن. سوپای ئیسلام بەرەو نەهرەوان جوڵا. لەو ناوەدا سوکە بەرەنگاریەک ڕوویداوە. پاشان هێزێکی تریشی بۆ ناردن بە فەرماندەی جەریری کوڕی عەبدوڵای بەجلی. سعد 3000 کەسی تریشی لە هێزەکانی خۆی بۆ نارد. هاشم بڕی بابل مەهروزدا ڕۆیشت. کێخای مەهروز پێشوازی لێ کرد بە ئاشتی و ڕێکەوتن لە یەک نەدەن. یەزگورد هێزی زۆری لە جەلەولا کۆکردەوە. مەبەستی ئەوە بۆ ڕووگەی سوپای ئیسلام لەسەر حەلوان و ناوچە فارسیەکان لابدەن و ڕوویان بکەنە ناوچە کوردیەکان. سوپای ئیسلام گەیشتە جەلەولا. 8 ڕۆژ گەمارویاندا. فارسەکان هەر کات بیان ویستایە دەهاتنە دەرەوە بۆ موسڵمانەکان و گاڵتەیان دەکرد و ئاهەنگی بێزارکردنیان دەگێڕا. هەندێجار پەلاماریان دەدا و دەگەڕانەوە خانەقەکانیان. لە ئێرشێکی کتوپڕدا فارسەکان لە چاڵ هاتنە دەرەوە و ڕژانە ناو موسڵمانەکان و شەڕێکی سەخت ڕوویدا. بەردەوام لە حەلوان و مەدائینەوە یارمەتی بۆ هەردوو لا دەهات. هاشم چۆجەیەکی بەرز و وتارێکی ئاگرینیدا. جەنگێکی واکرا مەگەر شەوی هەریر شتی واکرابێت کە تونترین کاتەکانی جەنگی قادسیە بوو. موسڵمانەکان خۆیان لەو تێک هەڵپرژانە ڕزگار کرد و دوو هێرشی توندیان کردە سەر فارسەکان.
قاقا خۆی گوێ کردەوە و لە دوی فێڵێکی جەنگی دەگەڕا کە فارسەکان شپرزە بوون و لە هەردوو لا زیانی گەورە کەوت. لەم نرکەوناڵێدا قاقا ئەتوانی بەهێزە تایبەتیەکەیەوە لە پشتەوە دزە بکاتە ناو ئەو ڕێگەی کە دەچووە ناو خەندەقەکە لە ماوەیەکی کەمدا دەستی بەسەر لایەکی خەندەقەکەدا گرت. پاشان هاواری کرد لەیان کە بەو جۆرەش نەبوو، ئەمە هەر بۆ تاودانی موسڵمانەکان بوو بۆ تۆڵەسەندنەوە. جەنگ تەواو گەرم بوو، هەموو ناو خەندەقەکە گیرا و فارسێکی یەکجار زۆر کوژران. لاشە ناوچە و خەندەق و شوورەکانی داپۆشی بوو. لەبەر ئەوە ناونرا جەلەولا. زۆربەی مێژونووسان لەسەر ئەوەن کە جگەل لە کەمێک کەسیان دەرنەچوون. ئەوانیش بەرەو خانەقین ڕایان کرد. ئەو فێڵەی قاقا نەبوایە خەریک بۆ موسڵمانەکان ورە بەر بدەن و وەک جەنگی جەسەریان بەسەر بێت. هاشم داوای لە قاقا کرد دوایان بکەوێت، ئەویش ڕاوینان و خانەقینیشی پێوە ئازاد کرد. خزریبەک دەڵێت کە فارسەکان زانیان توانەی خۆڕاگریان نییە و لەسەریان توند بووە، ڕاست و چەپیان دروست کرد و بە فێڵێک جەلەولایان جێهێشت و بە پەلە پرۆزە و شکاویەوە کشانەوە. تەواوی میحوەری دۆڵی دیالە پاکرایەوە. لەو جەنگەدا مەهرانی سەرکردە کوژرا کە پشت و پەنای یەزگورد بوو. زۆر لە دەست و پەیوەندی پاشا و خزمانی کسراکان کوژرا بوون. کچی یەکێک لە کیسراکان شابانووی کچی یەزگورد بەدیلگیرە. ئەم سەرکەوتنە لە مانگی زیلقەعدەی ساڵی 16 کۆچی بوو. دوای گرتنی جەلەولا هاشم سوپایەکی سواری خستە تەک جەریر کە لە نێوان سوپای ئیسلام و فارسەکاندا بوەستێ و ماوەی هەڵمەتی دوژمن نەدات. دوای جەلەولاش سەعەد جەریری کوڕی عەبدوڵای بەجلی نرد بۆ یاریدەیی و دەستوری پێداکە هەڵێک دروست بکات لە نێوان سوپای ئیسلام و فارسەکاندا بوەستێ و وەک شوورەی پۆڵا بێخۆ ڕیشەدا بکوتێت. لە نامەیەکی بۆ عومەر نووسی. ڕزگارکردنی خانەقین و حەلوان و قەسری شیرین لە دەست فارس. نێوانی جەلەولا و حەلوان نزیکەی 100 کیلۆمەتر دەبوو. هەرکە هەواڵی شکانی فارس و کوژرانی مەهران گەیشتە یەزگورد بێ ئەوەی بەدیار هێزە شکاوەکەیەوە بوەستێت تا دەگاتە لای هەڵهات. نەیتوانی بەڕێگەی تەختانیدا بڕوات کەچی هەڵزنا بە شاخی کوردستاندا. تەبەری دەڵێت خۆی خزانە شاخ، بەڵام ئیبن عەسەم دەڵێت هەڵهات بەرەو نەهاوەند. ئیبن ئەسیریش دەڵێت یەزگورد لە حەلوانەوە هەڵهات بەرەو شاری ڕێی. پێغەمبەر دەفەرمێ خوا 5 شتی داوە بە من و میلەتەکەم کە بە هیچ پێغەمبەرێکی تری نەداوە. هەموو زەویم بۆ کراوەتە مزگەوت. خوا بەوە سەری خستوم کە مانگێک ڕێگە لە دوژمنەوە دوور بم، ئەو دەترسێ و دەتۆقێ. ئارسەر کریستنس دەڵێت فارس ڕاهێنانی زۆریان دەکرد لەسەر تیر هاوێشتن لە کاتی هەڵهاتندا، چونکە فارسەکان لە کاتی شەڕدا چەند سەعاتێک زیاتر خۆیان نەدەگرت. وتەی مێژونووسەکان ڕاستە. ئەگەر سەیری نەخشەی پێشوو بکەین، یەزگورد ڕای کردووە بەرەو شاخ، پاشان چۆتە ڕێی، لەوێەوە بۆ هەمەدان و نەهاوەند و ئەسفەهان بۆ کۆکردنەوەی هێز و سەربازە هەڵاتوەکان و دامەزراندنیان لە نەهاوەند. بە شاخدا ڕای کرد، هەر بۆیە زۆربەی شتی بۆ نەڕۆیشت و لە حەلوان جێمە و کەوتە دەست سوپای ئیسلام هەروەک پێشتر لە مەدائینیش بەجێی هێشت. هەر مێژونووسێک ڕایەکی هەیە لەسەر بەرەو کۆی ڕاکردنی یەزگورد، بەڵام هەمویان لە کۆتاییدا لە جەنگی نەهاوەندا یەک دەگرنەوە و هەمویان ڕاست دەکەن، چونکە بە شارەکاندا گەڕاوە بۆ کۆکردنەوەی سوپا و ڕاکێشانی بیرروڕای خەڵکی بەلای خۆیدا. یەکێک لە فەرماندەکانی تری سوپای عەجەم لە جەلەولا خوڕەزادی برەی ڕۆستەمی وەزیری جەنگی پێشووی فارسی بوو کە لە جەنگی قادسیە کوژرا. هاشم جەریری کوڕی عەبدوڵای بەجلی بەهێزێکی زۆرەوە لە جەلەولا بەجێهێشت کە ببێتە پارێزەری سنوور لە نێوان خۆیان و سوپای عەجەمدا. قاقای کوڕی ئەمریش لەولاوە کەوتە دوای دوژمن تا گەیشتنە خانەقین. هەرچی هێزێکی پەرتەوازەی فارسە بوو لەوناوەدا لە ناوی بردن و خانەقینی بە ئاشتی گرت. پاشان هاشم جەریری لە جەلەولا بانگ کرد و کردی بە سەرداری خانەقین. خۆیان کەوتنە ڕێ بۆ حەلوان، ئەوێشی بەبێ شەڕگرت. ئیبن عەسەم دەڵێت ئەنجا موسڵمانەکان کەوتنە ڕێ بەرەو خانەقین کە فارسەکان بەمەیان زانی بەرەو دواکشانەوە و شاریان جێهێشت و چوونە قەسری شیرین. لەوێژ نەوەستان هەتا حەلوان. یەزگورد حەلوانی بەجێهێشت بوو. منوچەری کوڕی هۆرمزانی لەجێ خۆی دانابوو. یەزگورد خۆی گەیاندا شاری ڕێی، بەڵام هەندێک لە وڵاخ و بار و کەلوپەل و خەزێنەکانی ناردە هەمەدان. هەر ئەو ڕۆژە موسڵمانەکان چوونە خانەقین بەبێ شەڕ، پاشان چوونە قەسری شیرین بەبێ شەڕ. ئەنجا داوایان لە سەعەد کرد ڕێگەیان بدات بچنە حەلوان و بیکەنە بنکەی جێنشین و بارەگەی گشتیان. ئەو کات کە نامەکە هات سەعەد نەخۆش بوو، درەنگ وەڵامی دانەوە. سەربازەکان بێتاقەت بوون چونکە گرم بوون لە شەڕ و سەرکەوتن. پاشان داوای لێکردن بچنە حەلوان. موسڵمانەکان ڕخنەیان گرت لە سەعەد بۆ دۆخستنی وەڵامەکە.
پاشان شعرێکیان نووسی و ئەو شارە گەیشتەوە بە سەعات بەو نەخۆشیەوە هەڵسا و کەوتەڕێ گەیشتە قەسری شیرین کە موسڵمانەکان خۆیان ئامادە دەکرد بۆ حەلوان کە ئەم هەواڵە گەیشتە منوچەر خۆی نەگرتووە حەلوانی چۆڵ کرد و گەڕایەوە هەتا گەیشتە لای یەزگورد سوپای ئیسلام بێ شەڕ چووە حەلوان. قاقا پەلەی کرد و گەیشتە حەلوان خۆی تیا دامەزران چونکە ناوچەیەکی استراتیژی گرنگی سەربازی بوو. حەلوان گەرویەک بوو کەوتو بۆ نێوان ناوچەی شاخ و ڕەشەخاک، نێوانی چیاکانی کوردستان و دەشتەکانی عەرەبستان، نێوان کورد و عەرەب. قەڵاکانی حەلوانی کردە بنکە و خێرا مزگەوتێکی تیا دروست کرد کە مەبەست مانەوە و دامەزراندن و بەردەوامیدانە بەهێرش. حەلوان نزیکی سەرپێلی زەهاوە بەلاپاڵی چیاوە بەسەر عێراقدا دەڕوانێت. حەلوان واتە پارێزگای پێدەشت، ڕۆژبیانی دەڵێت حەلوان پارێزەری سنووری پێدەشت بوو. قاقا لە حەلوان مایەوە هەتا سەعات بە داوای عومەر چوو بۆ کوفە. قاقا ناوچەکەی دامەزراند و دەستکەوتە زۆرەکانی کۆ کردەوە و پاشان قاقا چوو بۆ لای سەعات بۆ کوفە و کەسێکی تری بەسەر حەلوانەوە دانا. لە حەلوان ئاڵتۆن و زێڕ و ماین و کەلوپەلێکی زۆر جێما بۆ کۆیان کردەوە. خەمسیان لێنارد بۆ مەدینە کە عومەر ئەوەی بینی گریا. عەبدوڕەحمانی کوڕی ئاووتی بۆچی دەگریت؟ ئەمە سوپاسگوزاری خۆی دەوێت. عومەر وتی ئەوە نامگرێنێت بەڵکو غەمی ئەوەمە هەر کات خوا لەمەی دابێ بە هەر گەلێک تووشی دوژمنایەتی و حەسەد و ڕق و چی نەبوون. ماوەیەک ئەو شتانی بەند کرد دابەشی نەکرد و نیخستە ناو بەیتولمالەوە. ڕازی نەبوو کەس پارچەیەک زەوی سەواد بفرۆشێ. جەریر پارچەیەک زەوی قەراغ فوراتی کڕی و عومەر ڕازی نەبوو. ئەنجا سەعات نامەی سەرکەوتنی جەلەولا و خانەقین و قەسری شیرین و حەلوانی نارد بۆ عومەر. داوای لە عومەر کرد کە ڕازی ببێت سوپای ئیسلام بنێرنە ناوەی وڵاتی فارس و لە نامەکەدا هاتبوو کە جەلەولا گیراوە. قاقا لە حەلوان دابەزیەوە ڕێگەمان بدا با دوایان بکەوین. کە فارس لە جەلەولا دەشکێن یەزگورد لە حەلوانە و دەتۆقی و بە شەخدا بەرەو شاری ڕێی هەڵدێت کە ژاوەیەکی لەسەر پشتی خۆشتر کە پێشتر بۆی ئامادەکرابوو سواری بوو. هێندە پەلەی ڕاکردن و دوورکەوتنەوەی دەبێت نایاڵێ لە هیچ جێیەک لابدەن و لە ڕێگا هەر دەخەوێت. گەیشتنە جۆگەیەک دەبوو حشترەکە باز بدات. ترسان یەزگورد ڕاچڵەکێ و بتۆقێ. خەبەریان کردەوە ئەویش پیایاندا هەڵشاخە و تووڕە بوو. وتی خراپتان کرد هەڵتان ساندم. ئەگەر لێم بگەڕانەیە دەمزانی موسڵمانەکان چەند ساڵ لە وڵاتماندا دەمێننەوە. لە خەودا بینیم من و محەممەد لەخوا دەپاڕاینەوە. خدا بە محەممەدی فەرموو مڵکداری 100 ساڵی ئەمانە بکە. محەممەد وتی کەمە بۆم زیاد بکە. بۆی کرد بە 120 ساڵ. محەممەد وتی کەمە و خەبەرتان کردمەوە. ئەگەر هەڵتان نەساندمایە دەمزانی ماوەی مانەوەی ئەمانە لە وڵاتی ئەمە چەند دەبێ. یەزگورد لە چنگی سوپای ئیسلام ڕای دەکرد. حەلوانی جێهێشت و خۆسرەوی شنومی خستە جێی خۆی و سەرکردەی سەربازی ناوچەی حەلوانیدایە. بەلازەری دەڵێت هاشم هەڵی کوتایە سەر حەلوان و بە ئاشتی گرتی. یەزگورد لە نەهاوەند نەشاوەریش خۆی نەگرت و هەڵهات بۆ ئەسفەهان. هاشم جەریر و ئۆزرەی لە جێی خۆی دانا لە حەلوان خۆی شاڵاوی بردەسەر دینەوەر و لێەوە چوو بۆ قرماسین کرماشان و بە ئاشتی ڕێکەوتن. جەریریش چوو بۆ شەڕی ئەهواز و ئەسفەهان و ئۆزرەی لە جێی خۆی دانا لە حەلوان. ڕۆژبیانی دەڵێت وا دیارە کوردەکان کە لە ستەمی ساسانی بەتەنگ هاتبوون ئەوان بوون بە ڕێنمای سوپای ئیسلام و شەڕیان بۆ شاهنشاهین نەکردو و هەموو شارەکانیان هەر بەبێ شەڕ و بە ئاشتی داوە بەدەستەوە. لە جێیەکی تردا دەڵێت لێرەدا دەبێ ئەوە دیاری بکەین یەکەم سوپای ساسانی بەبێ یارمەتی هێزی کورد هەرگیز توانای شەڕیان نەبوو و لە هەر کوێ کوردەکان بە ئاشتی لەگەڵ هێزە مسلمانەکان ڕێککەوتون فارسەکان خۆیان بۆی دەرچوون. وەکو دەبینی کە زەینەبی کوژراوە و خسرە و شنۆمی فارسی بە سوپاکەیەوە هەڵاتوە. وا دیارە هەندێک لە کوردەکان هاوکاریان لەگەڵ سوپای ئیسلام کردووە. ئەوە تا سەعات کوردێکی قوبادنا و دائەنێ بە سەرداری حەلوان لە باتی قاقا. هەروەها کە دلێری کوردی حەلوان زەینەبی کوژراوە شوێنەکەی بۆتە زیارەتگاه و ناوەکەی گۆڕاوە بۆ زەینەڵ کۆسا. لەم دواییەدا باسیەکان ئەویشیان تاریب کرد و ناویان نا زەینەل قەوس. یەزگورد لە حەلوان ڕای کرد فەرماندەیەکی فارسی لە جێی خۆی دانا بە ناوی خسرە و شنۆم بۆ بەرەنگاری سوپای ئیسلام. ئەویش ڕاوەستا هەتا یەزگورد دوورکەوتەوە. پاشان نوخشەجار زەینەبی کوێخای حەلوانی بە سوپاوە ناردە دەرەوەی شاری حەلوان بۆ پێشگرتنی موسڵمانان. خۆیشی لە پشتی شارەوە لە شاخەکان چاودێری سوپای ئیسلامی دەکرد. زەینەبی ئەم جەنگەی بەدڵ نەبوو. فارس خۆیان ڕابکەن و
کورد بچێتە بەردەم شەڕەوە. زەینەبی مەیلی لەگەڵ مسلمانەکان و ئەو کوردانەدا هەبوو کە لەگەڵ سوپای ئیسلامدا بوون. لەو لاشەوە لە ترسی خسرە و شنوم نەیدەوێرا بڕیارێکی ئازایانە بدات و بگەڕێتەوە دواوە. بەتایبەت خسرە و شنوم خەڵکەکەی بە زۆر و بەخۆشی هاندا بوو شار چۆڵ بکەن و ماڵ و منداڵەکانیان لە شاخەکان بشارنەوە، چونکە هەستی بەوە کردبوو کە زەینەبی دڵی لەگەڵ مسلمانان و کوردەکانی پاڵ مسلمانانن. خسرە و شنوم بەوە ترساندەبوونی کە سوپای ئیسلام دڕندەیە و چەکدەر و بێچەک ناناسێ. زەینەبیش ترسی خێزانی خۆی و کە سوکاری کوردەکانی شاری بوو، ناچار بووە بچێتە ئەو شەڕە نابەدڵەوە. لە کەمترین بەرەنگاریدا خۆی و سوپاکەی تیاچوون و سوپای ئیسلام هاتە حەلوان. کوردەکانی ناوچەکە و مسلمانەکانیش بەو ڕووداوە دڵگیر بوون. شەڕەکە کۆتایی نەهاتە بوو کە خسرە و شنوم هەڵهات و هەتا لای یەزگورنەوەستا. قاقا لە حەلوان مایەوە هەتا سعد گەیشت. سعد کوردێکی بەناوی قوباد بەسەر حەلوانەوە دانا و لەگەڵ خەڵکە هەڵاتوەکەی ڕێککەوتن کە سەر و ماڵیان پارێزراوە و نردیان بە شوێن هەڵاتوەکانیاندا و هەر هەمویان گەڕانەوە کە خسرە و شنوم ترساندەبوونی. کوردەکان زانیان فارس بە کوشتیان دەدەن بۆ خۆیان، ئەوەندەی تر دڵیان لە فارس کرمێ بوو. دەبوایە زەینەڵ کۆساوای بەخۆی و هاوڕێکانی نەکردایە و لە هەلێکدا بیدایەتە پاڵ مسلمانەکان هەرچەندە ترسی خاو خێزانی بۆ بێت. ئەم خۆپەرستەی فارس کاری زۆری لە کوردەکان کرد کە زیاتر بچن بە دەم داوای زانایانی زەردەشتی پیرەوە. ئەوە تا زانایەکی زەردەشتی لە نووسراوێکی کۆندا دەڵێت هۆشت لە فەرمودەکانی پیرشالیار بێ و گوێشت لە نێراوی خوا محەممەد بێت کە دوای زەردەش دێ و ئاینی ئیسلام دەیەنێ. زەردەش دەڵێت مڵکی ساسان لەناو دەچێت و بەدەست هاوڕێکانی پێغەمبەری عەرەبی لە جەیەکی تریشدا دەڵێت دوای وەسەتیەکانم بکەون و گوێڕایەڵ بن هەتا خاوەنی وشترە سوورەکە دێت لە وڵاتی عەرەبەوە. پیرشالیار کە زانایەکی زەردەشتی بۆ لە کتێبەکەیدا ماریفەت 150 ساڵ پێش ئیسلام وتوێتی وەروە وارۆنە وەروە وەرێنە، واتە بەفرێک دەبارەی هەموو بەفرەکانی تردا دەپۆشێ، واتە ئیسلام دێت و هەموو ئاینەکانی تر پوچەڵ دەکاتەوە. جەریر بەبێ شەڕ هەر بە ئاشتی چووە حەلوان و بە خەڵکەکەی ڕاگەیاند کە سەر و ماڵتان ئازادە. قاقا لە حەلوان مایەوە تا سەعد گەیشت و کابرایەکی کورد بە ناوی قوباد لە جێی قاقادانە. ئەنجا نامەی موژدەی حەلوانی بۆ حەزرەتی عومەر نارد. داوای لێ کرد ڕێبدات سوپای ئیسلام لەسەر وڵاتگیری فتوحات بڕوات، بەڵام عومەر ڕازی نەبوو. لە وەڵامی نامەکەیدا نووسی حەزم ئەکرد لە نێوانی ڕەشەخاکی عێراق، سەواد و هەرێمی چیا ئیقلیم الجبالدا شوورەیەکی ئەستور ببوایە یا شوورەیەکی ئاگر، نە ئەوان ڕێیان ببوایە بەرەولای ئێمە، نە ئێمە ڕێمان ببوایە بەرەولای ئەوان بڕۆین. ئێمە دێهاتەکانی ڕەشەخاکی عێراقمان بەسە و من سەرسەڵامەتی سوپای موسڵمانم پێ باشترە لە غەنیمە و دەستکەوت. ناڵێ لە نێوان ئێمە و فارسدا، دەفەرمێ لە نێوان ئێمە و چیا داوەتە هەرێمی چیا کە کوردستان دەگرێتەوە، چونکە ئازایەتی کوردەکانی بۆ دەرکەوتە بوو. حەزینە دەکرد بە شەڕ بڕواتە ناو کوردەکان، چونکە دەبووە زەرەری زۆر بۆ سوپای ئیسلام. نەخشیان بۆ کوردەکان گۆڕی و سەریشکەوتن. کوردستان و شارەکانی بە ئاشتی ڕزگار بوون و کەس شەڕی بۆ فارس نەدەکرد. وەستانی جەنگ دەستپێکردنی دایلۆگی میلەتان. وەستان لە حەلواندا بە داوای عومەر بڕیارێکی گرنگ بوو. دەویست عێراق بکاتە بنکەیەکی ئەمین و ئەمان کە پشتی پێ ببەسترێ بۆ بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام بە ئاشتی و دوور لە شەڕ. عومەر دەیویست ئیتر شەڕ بەس بێت مەگەر دوژمن ڕازی نەبێت. دەیویست بەڕێیەکی تر خەڵکی لە ئیسلام حاڵی بکات. ئەم نامەی عومەر مسلمانانی خستە دۆخێکی تر، بیریان بۆ دامەزراندن و خۆ دروستکردنەوە دەچووەوە. عومەر لە زۆر نامەدا ڕاستپاردەی کردووە کە مسلمانان لەو ئاستەدا بوەستن و نەچنە کوردستان و هەرێمی چیە، بەڵکو هیچ بەشێکی وڵاتی فارس. ئەمە سێم جارە عومەر بڕیاری وا دەردەکات. حەزی دەکرد لەگەڵ فارس ڕێک بکەوێت. جاری یەکەم پێش گیرانی مەدائین داوای ڕێککەوتنی کرد لەگەڵ فارس. ماوەیەک شەڕوەستا، بەڵام فارسەکانی ناوچەی ئەهواز هەر کات هەلیان دەست بکەوتایە پەلاماری سوپای ئیسلامیان دەدا و دەستی خۆیان دەوەشاند و ڕێککەوتنەکەیان دەشکاند. جاری دوم لە گیرانی مەدائیندا ئەوە بوو وەزیان لە نوێژی قەسر و جەمع هێنا، واتە سەفەر نەما. بەڵام کە فارسەکان لە جەلەولا کۆبوونەوە بۆ خۆ ئامادەکردن بۆ هێرش بۆ سەر مەدائین، ئەو وەستانە شکا. سێم جار دوای گرتنی حەلوان عومەر هەمان داوای سێبارە کردەوە، بەڵام فارسەکان ئەو زەینەیان نەبوو ئەو هەلانە بقۆسنەوە و پارێزگاری لە خۆیان و دەسەڵات و پاشماوەی خاکەکەیان بکەن و خۆیان دروست بکەنەوە. خەلیفە عومەر خۆی لێ ڕازی بێت لە جێیەکی تردا باس لەوە دەکات کە عومەر حەزینە دەکرد یەک موسڵمان زەرەر بهێنێ و لە جێیەکی تریشدا دەیگوت
إن رجلا من المسلمين أحب إلي من 100,000 دينار. عمر مەبەستی نەبوو لەوە زیاتر بڕۆن، نامی نارد کە بە هیچ شێوەیەک نابێت شاخ ببڕن. دەیویست خەڵکانی ئەو ناوچانی گیراوە لە خوا و لە ئاین تێبگەن، ئەوی تریش بۆ قۆناغەکانی داهاتوو بۆ شێوازێکی تر جگە شەڕ. عمر زانی کە مەدائینی پایتەخت گیرا مانەی گیرانی دڵی ئیمپراتۆرە و ئەوەی ماوە لاشەی نەخۆش و لاواز و بێدڵە و ئاسان لەبەریەک هەڵدەوەشێتەوە. دەیویست وازی لێ بهێنرێت تا بە خۆی دەمرێ، ئەوە قازانجتر و سەلامەتترە. هەڵوێستی کورد و ڕای مێژ و نووسان. ئەم بڕیار و وەستانە هەرچەندە لە ساڵ تێپەڕی و ماوەی کەم بوو بەڵام بەرهەمی هەبوو. خێڵ و عەشیرەت و میلەتەکان بە خۆیاندا چوونەوە و هەواڵی گەرموگوڕی موسڵمانەکان و دادپەروەری و ڕاستی عەقیدەکانیان دەگەیشتێ. بەگەرم بە دوای باس و خواسیاندا دەگەڕان. لە مێژووی هەموو فتوحاتەکانی گەلانی جیهاندا وێنەیەک نییە شان بدات لە شانی هەڵوێستی گەلی کورد لە کاتی پرۆسەی بە ئیسلام بوونیدا. لە مێژووی هیچ میلەتێکی سەرگۆی زەویدا هەڵوێستێکی وەک کورد نابینرێت کە بەرامبەر ئیسلام و سوپاکەی نوان دەبێتیان بە عەرەبەکانی سەرەتای ئیسلامیشەوە. هێشتا بانگەواز لە قۆناغی مەککەدا دەبێت کە کورد جابانی کوڕی کابانی کوردی بانوێنەر دەنێرێ بۆ مەککە و مەدینە و هەواڵی کورد دەگەێنێ بە ئیسلام و هەواڵی پێغەمبەر و ئیسلام بۆ کورد دەهێننەوە. ئەمە جگە لە نوێنەری ناوچەی جزیرە و بازرگانەکانی هۆزی باجن. کە سوپای ئیسلام دەگاتە جەلەولا پێش دەستپێکردنی شەڕ، وەفدی کورد لە شارەزورەوە دەگاتە لای سوپای ئیسلام و پێش ئەوەی قاچ بخەنە ناو کوردستان چەند خاڵێک مۆر دەکەن بە نهێنی فارسەکانەوە. وەک مامۆستا ئەمین زەکی باسی دەکات لە دەرکەوتنی ئیسلامەتیدا و هەر لە یەکەم پەیوەندیان لەگەڵ ئیسلامەکاندا تێفکرین و دیان کەم ئاینە تازەیە بە تەواوی موافقی تەبع و ویجدانیانە. لەبەر ئەمە وەکو سێر مارک سایکس دەڵێت بە ئاسانی و بەرەبەرە وەریان گرت بە پلەیەک کە مەگەر بەربەرەکانی ئەفریقا و تورکەکانی تورکستان بەو جۆرە بەدڵ و بە شەوق وەریان گرت بێ. گەلی کورد هەروەکو مێژونووسە باوەڕ پێکراوەکانی عەرەب دەڵێن لە 16مین ساڵی کۆچیدا و لە دوای فەتحی حەلوان و تکریتدا لەگەڵ ئوردوی ئیسلامدا پەیوەندیان کردووە. قاقا حەلوانی زەوت کرد. بەم جۆرە یەکەم پەیوەندی کورد و گەلی کورد لەگەڵ سوپای ئیسلامدا ڕوویدا. ئەو ڕێکەوتنە بووە هۆی بەرپاکردنی شۆڕشێک لە شارەزۆر کە زۆر لە مێژونووسان چاویان لێ قوچاندووە و باسی ناکەن، چونکە جێی فەخر و شانازی کووردە. بە نزیکبوونەوەی سوپای ئیسلام بۆ کوردستان لەسەر ڕێکەوتنی پێشوو لە شارەزور و هەورامان و شارباژێر ڕاپەڕینێکی جەماوەری لە دژی دەم و دەستگا و مەخفەر و سەربازگەکانی فارس ڕۆدەدات و ناوچەکە پاک دەکەنەوە. ئەو کات کوردستان لە 3 هەرێم پێکاتە بوو: هەرێمی چیا، هەرێمی جزیرە، هەرێمی شارەزور. ئەمین زەکی و ڕۆژبەیانی ئەو ڕێکەوتنیان بە تاوەتی تۆمار کردووە و مەردۆخی و ڕۆژبەیانیش باسی ڕاپەڕینەکەیان کردووە. ڕۆژبەیانی دەڵێت وا دیارە هەندێک لە کوردەکان هاوکاریان لەگەڵ سوپای ئیسلامدا کردووە. لە جێکی تردا دەڵێت وا دیارە کوردەکان کە لە ستەمی ساسانی بەتەنگ هاتبوون ئەوان بوون بە ڕێنمای سوپای ئیسلام و شەڕیان بۆ شاهنشاه نەکردووە و هەموو شارەکانیان هەر بەبێ شەڕ و بە ئاشتی داوەتە دەستەوە. مەسعود محەممەد دەڵێت کورد خۆشحاڵ بۆ بەهاتنی ئیسلام هەتا فارس و ڕۆمیان لە کۆڵ بکاتەوە. سێر مارک سایکس دەڵێت کورد بە ئیسلامەوە چەسپان و پەیوەست بوون کە هیچ ملەتێکی ترەوە بە ئاسانی و سربەست قوبوڵیان نەکرد. محەممەد مەردۆخی دەڵێت کورد بە ڕەزامەندی خۆی ئاینی ئیسلامیان پەسەند کرد و موسڵمان بوون. ئەمین زەکیش دەڵێت کوردەکان بینیان و تێفکرین کەم ئاینە تازەیە بە تەواوەتی موافقی تەبع و ویجدانیانە، لەبەر ئەوە بە ئاسانی و بەرەبەرە قوبوڵیان کرد. مامۆستا هەژاریش دەڵێت ئاینی پاک و بێگەردی ئیسلامەتی کە لە سەرەتاوە پەیدا بووە تیشکی برایەتی و یەکسانی وەچیەکانی کوردستانیش کەوتووە. تاریکایی و ئاگرپەرستی لەسەر ڕەواندوین و چاکان و پاکانی ئیسلامی پێشووتیان گەیاندوین کە مسلمانان هەموو پێکەوە بران و ڕەش و بۆر و سپی و مۆر و زرد و کەوەیەک لە ئارادانیە. ئەگەر جاران کەمێک بێکەس بوون و ئێستا لە سەی ئاینی تازەوە بوونەتە زۆر و کەس زۆریان لێ ناکات. زۆر جار کوردە مسلمانەکان لە شکری گەورەیان ساز دەدا و دش بە فارس و ڕۆم و عەرەبە هەدەرەکان جەنگاون بۆ تەمێکردنیان. چەندین دەوڵەت و ئەمارەتی سەر بەخۆیان دروست کردووە و شەرعی خۆیان تیا بەرپا کردووە و سەر بە دەوڵەتی گەورەی ئیسلام بوون. ڕاپەڕینی خەڵکی شارەزۆر. بابزانین چیرۆکی ڕاپەڕینی شارەزۆر چۆنە. دوای ئەوەی تەقوتۆقی شیر و قەڵغانی ناوچەی حەلوان هێوەر دەبێتەوە، عومەر ڕێگە بە سەعد نادات بەرەو پێشەوە بچن و دەڵێت ئەوەندەمان بەسە.
پەیوەندی لەگەڵ کورد و گەل و خێڵەکانی تردا دروست دەکەن هەتا ئەوەی کەماوە بە ئاشتی بە ئەنجامی بگێنن. نزیکترین ناوچە لە حەلوان و خانەقین و جەلەولاوە شارە زۆر دەبێت و سنووریان بەیەکەوەیە. مەیلی خەڵکی زەردەشتی شارە زۆر بەلای موسڵمانەکاندایە و بەتایبەتی کە لە ئاوێستای زەردەشت و مەریفەتی پیرشالیاردا هێمای بۆ ئیسلام و محەممەد و دو ئاینی خوددا لەسەر زەوی کردووە و هەموو سیفەتەکانیان ناسیوە. و لە کاتی خۆیدا لە قۆناغی بانگەوازی مەکەدا نوێنەری ئەم ناوچەیە لە حەلوان و جوانڕۆ و شارە زۆرەوە بە ناوی کابانی کوردی گەیشتۆتە حیجاز و هەواڵی ڕاست و دروستی محەممەد و ئاینەکەی بۆ خەڵکەکەی هێناوەتەوە. و ئەبوو یەحیا مەهدی کوڕی مەیمونی کوڕی جابان یەکێک بووە لە زانا و پارێزەرانی وتەکانی پەیامبەر گەڕاوەتەوە کوردستان و لە ساڵی 1970 کۆچی وەفاتی کردووە. ئێستا 7 فەرموودە دیاری کراوە کە لە جابانەوە گێڕدراوەتەوە. ئەمانە هەمویان کاریان لەسەر ئەوە هەبووە کە ڕاپەڕینێکی جەماوەری لە کوردستاندا بەگشتی و لە شارە زۆر بە تایبەتی بەرپا ببێت. ئەم هەواڵە گەیشتە یەزگورد پاشاش ئەمەی لە هێرشی سوپای ئیسلام پێ ناڕەحەتتر بوو. شۆڕشی جەماوەر لە هێرشی دەرەوەی سەرسنوورەکان خەتەرترە چونکە دەسەڵات لەسەر میلەتدا دەمەزرێ. ئەگەر میلەت شۆڕش بکە پاشا بۆ کێ ڕابکات پشت بە کێ ببەستێ. بۆیە دنیای لێ هاتەوە یەک و بە پەلا سەرکردەیەکی نزیک و ئازایی بە 2000 سەربازی تایبەتی خۆی بەڕێدەخا و دەیانێرێ بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینی شارە زۆر بۆ گێڕانەوەیان بۆ سەر ئاینی زەردەشتی و مەجوسی. یەزگورد کە ئەو کاتە لە حەلوانەوە ڕێی کردبوو لە پشتی کرماشانەوە کە نەهاوەند دەگرێتەوە چاوەڕوانی ئەنجامی هەردوو بەرە جیاوازەکەی جەنگ دەکات. بەرەی جەنگی حەلوان لەگەڵ سوپای ئیسلام و بەرەی جەنگی شارە زۆر کە ڕاپەڕینی خەڵکی ناوچەکەیە ئەوەتە خەریکە سوپا لە نەهاوەند کۆ دەکاتەوە بۆ سوپای ئیسلام و نەفیری ئامی ڕاگەیاندووە. زۆر پێویستی هەیە بۆ ناوچەی خانەقین. لەولاشەوە سەرکردەیەکی فارس بە 2000 چەکدارەوە بە هەموو کەلوپەلێکی جەنگیەوە ڕوە و شارە زۆر بەڕێ دەکات لە ژێر چاودێری پاودا کە کوڕی شاپور کوڕی کیوز برای نەوشیروان کوڕی قوباد پاشای ئێران بووە. ئەم سەرکردە دڵسۆزە لە پاشازادەکانی کیسراکان بوو. دەیویست خەڵکی ناوچەی شارە زۆر بگێڕێتەوە ژێر چاودێری فەرمانڕەوایەتی یەزگورد. پاو کە لە ڕێگەی جوانڕۆوە هاتبوو گەیشت بۆ پاوەی ئەمڕۆ و بەنیاز بوو بەرەو دەشتی شارە زۆر شۆڕ بێتەوە. ماوەیەک لە شوێنی پاوەی ئەمڕۆ دەمێنێتەوە. لەو کاتەدا هەواڵی پەلامەری سوپای ئیسلام دێت کە دەستی پێکردووە بۆ ناوچەی کرماشان و ڕاکردنی یەزگوردی پاشا بەرەو ئەسفەهان و ڕێی. پاو زۆر دڵگران دەبێت و ناچار دەبێت بگەڕێتەوە و نیازەکەی بۆ نەهاتەدی. لە بەرخەتەری بارودۆخ نەیوێرا بێتە خوارەوە بۆ شارە زۆر. بۆیە نامەیەک بۆ خەڵکی شارە زۆر دەنێرێ و هەڵهاتنی پاشایان بۆ بپۆشێ و بەم شێوەیە. لەبەر ئەوەی شەهریار یەزگورد فەرمانڕەوای ئێران لەسەر داخوازی و دۆستایەتی خاکانی چین ڕۆ وڵاتی ڕۆژهەڵات ڕۆیشتووە بۆ چاکردنی سنووری خۆراسان ماهوی سوور. لەبەر ئەوە ئێوەش لە شوێن و جێگەی خۆتان بمێننەوە تاوەکو خاوەنشکۆ ڕۆ نیشتیمان دەگەڕێتەوە. ئەو کاتە لە فەرمانەکانی خاوەنشکۆ ئاگادارتان ئەکەمەوە. ئیمزا پاوشا پورزات. پاش ناردنی نامەکەی پاو بۆ خەڵکی شارە زۆر لەو بەری ڕووباری سیروانەوە مەنزڵ و کۆچبار ئەخەن لە داوێنی چیایەک نزیک دەیەکی گەورە چادر هەڵەدەن. بارگە و بنە ئەخەن خەڵکی دێ کە لە ترسان دێن بە پیریانەوە و پێشوازی گەرمیان لە دەکەن. پاو ئەم میوانداریە گەرمە بە هەڵدەزانێت سوودی لێوەردەگرێت. دەکەوێت تا گفتوگۆکردن لەگەڵیاندا و پەیمانیان لێوەردەگرێت کە سەر بە فەرمانڕەوایی ئێران و ئاینی زەردەشتی بن. لە داوێنی ئەو چیایەدا پەرستگایەکی گەورەیان بۆ دروست دەکات و کووریەکی ئاگرپەرستیان بۆ ئەکاتەوە. ئێستا ئەو چیایە ناوی ئاتەشگایە و دێکەش ناو دەنێن پاوە بە ناوی ئەو سەرکردەیەوە کە ئێستا شارێکی گەورەیە لەسەر سنوور. پاو 2 مانگ لەم ناوە دەمێنێتەوە بۆ خۆخڵەفاندن و دوورکەوتنەوە لە شەڕی ناوچەی حەلوان و موسڵمانەکان. بەڵام کە دەبیستێ فارسەکان شکاون و یەزگورد بەرەو ناوەڕاستی ئێران هەڵهاتووە ئەویش بەرەو کرماشان و هەمەدان و ئەسفەهان دەکەوێتە ڕێگا. بە هەر شوێنێکدا تێدەپەڕێ دەیانگێڕێتەوە بۆ ژێر دەسەڵاتی ئێران. بەمەدا دیارە ڕاپەڕینەکە زۆر جێی گرتوتەوە. بەڵام مێژوو چونکە شێوێنراوە بە تایبەتی مێژووی کورد ئەو ڕاپەڕینە مێژوویە کوژێنراوەتەوە. تەنانەت لە هەندێک جێدا کردویانە بە ڕاپەڕینی بوون بە مەسیحی کە بە مەرجێ کە حەلوان دەگیرێت لەو لاشەوە شام قودس و بەیروت و دیمەشق و حمس و حەڵەب گیراوە و یەک سەربازی ڕۆمی و مەسیحی لە شامدا نەماوە. هەر هەموو شام چوونەتە ژێر دەسەڵاتی موسڵمانەکان.
بەڵکو کوردەکان تەواو لە دەسەڵاتی فارس و ڕۆم بێزار بوون و بە تەمای سێهەمێک بوون ئەوە ئیسلام پەیدا بووە و لە گەشە و بڵاوبوونەوەدایە. گاورەکان کتێبێکیان نووسیەوە بە ناوی مێژووی کڵێسای کۆن، زۆر دەستکاری کراوە و هەموو میلەتەکانیان بەگاور لە قەڵەمداوە و مێژووی میلەتەکانیان بەلای خۆیاندا شێواندووە. ئێرە جێگەی ئەوە نییە هەندێک نمونە بێنینەوە. پاو لە نزیک ئەسفەهان و ڕێی لەگەڵ یەزگور دەگەنەیەک. پاو لەبەر ئەوەی لەگەڵ ماهوی سووردا لە خۆراسان ناکوچیان هەبووە، بە یەزگور دەڵێت با نەچینە خۆراسان، بەڵام یەزگور لەسەر ئەو قسەیە عاجز دەبێ و کینی لێ دەکێشێ کە هەواڵی نزیکبوونەوەی سوپای ئیسلام دەبیستن. یەزگورد بەرەو خۆراسان ڕادەکات و شاری ئەسفەهان جێدەهێڵێت. پاویش سەرپێچی لە فەرمانی یەزگور دەکات و بەرەو مازندەران و وڵاتی خۆی ئەکەوێتە ڕێگا. ڕۆژبیانیش با کورتەیەک باسی ئەو ڕاپەڕین و شۆڕشە جەماوەریە دەکات. ئەم جمانی سوپای ئیسلام بە وڵاتێکی شاخاوی سەخت ئەوەمان بۆ دەردەخات کە نەتەوەی کورد ژێردەستی ساسانی چەوساوە بە هەلی زانیوە، شۆڕشی بەرپا کردو و سوپای ئیسلامی هانداوە بۆ پێشکەوتن و هاوکاری لەگەڵ کوردون و ڕێبڕی کردوون بەرەو ئەو هەرێمە هەزار بە هەزارانە کە هەرگیز لە گرتنی نەدەهاتن. خەلیفە عومەر بەڕێریدا بوو لە حەلواندا بوەستێ و هێزەکانی بەرەو پێش نەبات. نیازی بوو ئەوەندەی کە بەدەستی هێناوە و ڕزگاری کردووە لە ئیسلامیان حاڵی بکات و سنووری حەڵاڵ و حەرام و عەقیدە و بیر و باوەڕیان تیادا بمەزرێنێ. ئەوی تری کەماوە لە خاکی میلەتان بە شێوازێکی تر و ڕێگای حیوار و گفتوگۆ و ڕاگۆڕینەوە و قەناعەت حاڵیان بکات. عومەر نیازی بوو لەوەندەی کە بەدەستی هێناوە حکوومەتێکی نمونەیی دروست بکات و بیخاتە پێشچاوی گەلانی دنیا. نیازی بۆ بڵاوکردنەوەی ئیسلام بۆ پارچەکانی تری جیهان بە جۆرێتر بکات و شێوازی شەڕ بگۆڕێت، چونکە دەیزانی کە جەنگ ئاسەواری خراپ لەناو میلەتاندا بەجێ دەهێڵێت. ڕەنگە ئەو شەڕە بە چاویان بگرێ لەوەی حەقیقەتی ئیسلام و مەبەستی دین تێبگەن. ئەگەر هەمووشت بە زۆر بێت، عەقیدە و بیر و باوەڕ بە زۆر وەرناگیرێت. ڕەنگە بە سەرزارەکی و لە ترسان بڕوا بهێنن، بەڵام ئەوەیە کە نیفاق دروست دەکات و ڕەواج بە فیتنە ئەدات و ناو کرۆکی میلەتان دەخوات. فەتحی دڵەکان لە فەتحی وڵاتان گرنگترە. عومەر دەیزانی کە ئیسلام کاڵایەکی جوان و دروستە، ئەگەر بەڕێکەی غەیری جەنگ نیشان بدرێ چاکتر وەردەگیرێ. هەرگەلێک بیناسێ ناتوانێ خۆی لێ بەبەش بکا و دەستبەرداری ببێت، بەتایبەت لەو کاتەدا کە زوڵم و زۆر و ستەم سەراپای زەوی داگیر کردهبوو. میلەتە چەوساوەکان لە دوای هێزێکی سێم دەگەڕان بەڵای فارس و ڕۆمیان لە کۆڵ بکاتەوە. ئەمە هەڕێی عومەر نەبوو بەتەنها. پێشتر پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت لە ڕێکەوتنی حودەیبیەدا ویستی داوا لە چەک جیا بکاتەوە. نامە و نێنەری زۆری نرد و حیواری میلەتان بەبێ چەک دەستی پێکرد. بەرهەمی چاکیشی هەبووە، بەڵام عەقڵیەتی عەرەب نەگەیشت بووە ئەو ئاستەی بڕوای تەواو بەو شێوازە بهێنن. هەر بۆیە جەنگ ڕوویدایەوە. ئەوە بوو یارانی پێغەمبەر درودی خۆیان لەسەر بێت هەموو ماڵ و گەڕک و باخ و باخات و دەشت و شاخ و لادەیەکیان پڕ کردبوو. خەریکی دەعوە و حاڵیکردنیان لە حەڵاڵ و حەرام و بیر و باوەڕ بوون. لە ماوەیەکی کەمدا موسڵمانان بوونە چەند قات، بەڵام مەخابن جەنگ زاڵ بوو بەسەر حیواردا. دواتریش ئەبوبەکر کە خالید و سەرکردەکانیان نارد، پێیان وتن کە قسەی یەکەمتان حاڵیکردنی ئیسلامە و پاشان جزیە. ئەگەر هیچتان قبول نەکرد، ئەو سامۆڵەتیان بدەن و پاشتر کە هیچ چارێک سوودی نەبوو جەنگ دەکەن. بۆ لابردنی دڕک و داڵ لە ڕێی گەیاندنی دینی خوادا ئەوە بوویان کرد. پاشتر عومەر کە مەدائینی کرد، جەنگی وەستاند و ویستی دەرگای حیوار بکاتەوە. لە سەرەتادا هورمزان و یەزگورد ڕازی بوون، بەڵام فێڵ بوو، بۆ خۆزازدانەوە بوو. 100,000 سەربازیان لە جەلەولا کۆ کردەوە و ویستیان بچنە سەر مەدائین، بەڵام عومەر خێراتر بوو. جەلەولای کردە گۆڕستان و خانەقین و حەلوانیشی لێ پاک کردەوە. لە حەلوانیش هەمان بڕیاری جەنگ ڕاگررتنی دەرکردەوە. هەرچەندە سەعات داوای کرد ڕێگەیان بدات بچنە ناوەی وڵاتی فارس، بەڵام عومەر کۆمەڵێک نامە و بڕیاری دەرکرد بۆ سەعد. ئەمە بووە بڕیاری یەکەمی سەرکردە ئیسلامیەکان، بەڵام هێزی شەڕ لە بەرژەوەندیان نەبوو جگە شەڕ کە بە مەرجێ کوفر بە شەڕ زووتر دەکەوتێت. دروستکردنی شاری کوفە. عومەر بیری کردەوە ئەگەر سوپای ئیسلامی هەروە لە پێشڕەویدا بێت، گەلان و میلەتانی زۆر دێنە ناو دارەل ئیسلامەوە. ئەمەش بۆ بەڕێوەبردننی کاروباریان گران دەکەوێت، جگەلەوەی گرفت و کۆسپ و تەگەرەیان زیاد دەبێت. سەرڕای ئەوەی کە بەرەی جەنگی ڕۆژهەڵات فارس زۆر فراوان بووە و ئەگەر چار نەکرێت شپرزەی لە ئیدارەکردندا ڕۆدات،
واتە یەک بنکە کە مەدائینە و یەک سەرکردە کە سعدی کوڕی ئەبی وەقاسە بە هەموو ئیش و کارانە و بەو بەربەرە جەنگی فراوانە ڕاناگات لەلایەکی ترەوە ئەو سەرباز و فەرماندانی کە لە عێراقەوە دەگەڕانەوە مەککە و مەدینە دەموچە و شێوەیان گۆڕا بوو. عومەر بەوە ناڕەحەت دەبوو یارانی پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت ئاوایان بەسەر بێت ئەو زەحمەتە بچێژن. بۆیە جارێک گوتی سوێن بەخوا ئەمە ئەو دەموچە و شێوانە نییە کە من ناردمن. ئەوانیش وتیان ئەوە هاڵا و بۆقە و گەرماوی هۆڕ و سەلکاوەکانی باشووری عێراق گۆڕێنی. جارێکی تر سەعەد نامەیەکی بۆ خەلیفە عومەر نووسی. ئەمە لە وەڵامی نامەیەکی ئەمردا بووە کە بۆی نووسیوە. عومەر داوای کرد لە سەعەد وەفتێک دروست بکات بە سەرکردایەتی سەلمان و خۆزەیفە و بچن جێیەکی چاک بدۆزنەوە و بیکەنە شار و سەربازگا. شوێنێک بێت کە حوشتر بتوانێت بە تەواوی گوزەرانی تیا بکات. جێیەک بێت کە لە نێوان عومەر و سەعد و سوپادا ئاو و پرد نەبێت. بە گەیشتنی نامەکە سەلمان و خۆزەیفە بنێرە بۆ جێیەکی گونجاو و دوور لە گۆم و زەلکاو کە هەموو سیفەتێکی شاری تیا بێت. وەفتەکە دروستکرا و نێردران بەرەو خواروی عێراق جێیەکی زۆر چاکیان دۆزیەوە لە پشتی فوراتەوە. لە لێوارە لمەکانی فورات و هەموو مەرجەکانی عومەری تیا بوو. نوێژیان تیا کرد کە شوێنی کوفەی ئەمڕۆیە. پاشان نامەیان بۆ سەعد نووسی. سەعدیش نامەی بۆ هەموو سەرکردەکان نووسی. هەر یەکەتان جێگرێک بۆ خۆی دابنێ و بگەنە شاری مەدائین. هەر هەموو ئامادە بوون. لە نێوان گیرانی مەدائین و داوازین لە کوفەدا ساڵێک و 2 مانگ بوو. واتە گیرانی مەدائین و جەلەولا و خانەقین و حەلوان لەو ماوەیەدا بوو. سەعد هەر هەموو سەرکردەکانی دوای خۆی خست و لە محەڕەمی ساڵی 7ی کۆچی بەرامبەر یانایری 628 زاینی شاری کوفەیان دەست پێ کرد. عومەر داوای لێکردن هەر لە قامیش و زەلی هۆڕەکان خانووەکان دروست بکەن. زۆر بە ئاسانی و خێرا شار تەواو دروستکرا. بەڵام ڕۆژێک لە ئاگرێکی خێرادا لە کەمترین ماوەدا هەموو شار ئاگری گرت و کەف و کوڵی دامەرکایەوە. پاشان نامەی بۆ نووسینەوە کە لە خشتی قوڕ دروستی بکەن. ئەمجارە نەخشێکی تریان بۆ شار داڕێژە و زەویەکەیان بەڕێکوپێکی دابەش کرد و لە ماوەیەکدا هەموو شاریان هەڵساندەوە. لە ناوەڕاستدا مزگەوتێکیان دروست کرد. پاشان مەیدانێکی ئەفراوانیان بۆ ڕاهێنانی سەربازی دروست کرد و لەو مەیدانەوە بە هەر چواردەوەدا ڕمیان هەڵدا. لەکوێیە کەوتن لە پشتی ئەوانەوەیان کردە خانوو. پاشان ماڵی سەعد و بازار دروست کرا. ناوچەکە ئاوەدان و قەرەباڵغ بوویەوە. ئەوەندە شارێکی ناوازە و جوان بوو لەسەر هەمان نەخشە شاری بەسڕەشیان دروست کردەوە. سەعد سەربازگێکی لە مەدائین جێهێشت بۆ ئەوانی کە خۆیان ڕازی بوون لەوێ بمێننەوە. عومەر داوای کرد لە کوفەدا 2 سەربازگە هەبێت بەڵام لە خەیمەدا بن. مەدائین هەوایەکی شێداری هەبوو، بەڵقی گەرما و هاڵاوی ئاو دەموچاوی سەحابەکانی برژاندبوو لە ڕووڕابوون. هەر بۆیە بەداوای عومەر گەڕان بۆ بنیادنانی شارێکی تر کە هەوای پاک و دوور لە هەوای شێدار بێت و کوفەیان هەڵبژارد. سەعد بە 40,000 سەربازەوە هات لەوێ لە خێمەدا هەڵیاندا. جادە و شەقامیان لێدا ڕشت و مزگەوتیان خستە ناوەڕاست. پاشان خانوو لە ڕووخام دروست کرا و کۆڵان و جادەکانی دەرکەوتن و لە کۆتایی یەکێک لە شەقامەکاندا ماڵی سەعد دروست کرا. 200 ماڵ لە مزگەوتەوە دوور بوو. ئەنجا بەیتەلمال و دارالئیمارە دروستکران و وەستایان لە فارسەوە هێنا لەسەر شێوەی فارسی دروستیان کرد و جادەی فراوان بوو هەتا هەوای بادیەیان لێ نەگرێت. پێکێنانی 3 بنکەی سەربازی. سەردەمی خەلیفە عومەر ڕزای خۆی لەسەر بێت سەردەمی زێڕین بوو لە هەموو ڕوویەکەوە. گورگ و مەڕ پێکەوە ئاویان دەخواردەوە. سەرکەوتنی زۆری بەدەستێنا. لە هەموو سەردەمەکان زیاتر وڵاتی فراوان کرد. ئەو سەرکەوتن و فەتحانی عومەر لە 2 سیفەتیەوە بوو. یەکەم توانایەکی بەهێزی هەبوو لە هەڵبژاردننی فەرماندە و سەرکردەکانیدا سەرناز بوو، کەسی داخستە جێگەی مناسب و پڕبەپێستی. دووەم توانایەکی گەورەی هەبوو لە سەرکردایەتی کردنی میلەتدا. ئەو توانایە بەژیری خۆی بەدەستی هێنابوو چی بویستایە دەیکرد. چەندی سەرباز بویستایە بەنامێکی بچووک لە کەمترین ماوەدا بۆ دوورترین جێگە دەینات. کەس نەیدەتوانی سەرپێچی بکات بەبێ ئەوەی ئەقڵ بەش بدات. هەموو کەس وای دەزانی عومەر لەگەڵیایە و لە ماڵەکەیدایە. خەلیفە عومەر وای بە باشزانی بەری جەنگی عێراق بکات بە 3 بنکەی سەربازیەوە. بەری جەنگی باکوور و ڕۆژهەڵاتی عێراقی دابەش کرد. زانی کە سنوور فراوان بووە و یەک بنکە ناتوانێت بەو هەموو بەرە جەنگیە جۆرە و جۆرەدا بکات. بۆ ئەوەی هەڵەڕوو نەدات و تێکەڵبوونی کار نەبێت، هەموو کەس سنووری کاری خۆی بزانێت و منافەسەیەکیش دروست بکات و کارەکان بەسەر زۆرترین فەرماندەدا دابەش ببێ، نەوەک خەتوورە و دڵ و بۆڵە و گلەی لە نهێنیدا پەیدا ببێ. بەو کارە ئیدارەکردنی ئەو بەرە جەنگیە ئاسانتر دەبێت، بەرچاو ڕۆشن دەبێت. ئەو 3 بنکەی دروست کرد
بەرەی جەنگی بەسەردا دابەشکردن بۆ هەر یەکەیان سەرکردە و فەرماندە و سوپا و بەرەی تایبەتی دیاری کرد بەم جۆرە. یەکەم بنکەی سەربازی کوفە. شاری کوفە کە تازە بە تازە دروست کرابوو کرا بە بنکەی یەکەم. سعدی کوڕی ئەبی وەقاس لە مەدائینەوە گوێزرایەوە کوفە و کرایە ئەمیری کوفە. لێپرسراو بوو لە بەرەکانی جەنگی حەلوان، ماسبزان واتە کرمانشاه، مۆسڵ، هەرێمی چیا، ڕێی ئازەربایجان، ئەرمینیا، تەبەرستان، جەرجان و هەرێمی جزیرە. دووەم بنکەی سەربازی بەسڕە. سەرەتا بەسڕە لادەیەک بوو کە ڕزگار کرا مزگەوتێکی گەورەیان تیا دروست کرد لە خشتی قوڕ و سەرەکەی لە قامیش و زەل. دوای کوفە ئەویش بە هەمان شێوە فراوان کرا و بینایەک دروست کرا بۆ ئەمارەت. سەرەتا ئەم خانوانە لە قامیش و حەسیر و پەلوپۆپی دار خۆرما دەکرا، بەڵام چونکە ئەمەری نەبوو ڕووداوی ئاگر زۆر ڕووی دەدا. گۆڕا بە خشت و قوڕ و بەرد. پاشتر بوو بە گەورەترین شاری بازرگانی ناوچەکە لە نێوان هیند و چین و ئەو پەڕی بیابانی گەورە بۆ ڕۆژهەڵاتی ڕۆژاوە. بازرگانی تیا ئاڵ و کۆڕ دەکرا، بەندەرێکی گرنگ بوو. سەرەتا خێڵی ڕەبیعە و موزر لە بەسرە دابەزین. دواتر خەڵکی لە چین و هیند و سەندەوە بۆی هاتن و قەرەباڵغیان کرد. خەلیفە عومەر ئەبوو موسەی ئەشعەری کردە ئەمیری بەسرە و لێپرسراو بوو لە بەرەکانی جەنگی ئەهواز و خۆزستان و تستر و ڕامەرەز و سووس و ژندی سابور و خۆراسان. یەکەم کەس نامەی بۆ عومەر نووسی و وشەی ئەمیرالموئمینینی داهێنا ئەبوو موسا بوو. نووسی بۆ عەبدوڵای ئەمیرالموئمینین لە ئەبوو موسای ئەشعەریەوە کە عومەر نامەکەی خوێندەوە وتی: بەڵێ من عەبدوڵام، من عومەرم، من ئەمیری موئمینینم. سوپاس بۆ خوا. دوای ئەو نامەیە وشەی ئەمیرالموئمینین داهات. سێم بنکەی سەربازی بەحرین لەسەر کەنداوی عەرەب. خەلیفە عومەر عەلەی کوڕی عەزرەمی کردە ئەمیری بەحرین و سەرکردەی سوپای ئەو ناوچەیە. ئەم بنکەیە لێپرسراو بوو لە کەنارەکانی ئەو بەری کەنداوی عەرەب و هەرێمی فارس و ئەستەخر و سجستان. عەلا ناوی لە جەنگی ڕاددا هەڵگەڕاوەکان دازڕا، بوویە فەرماندەی سوپا و ئازایەنەکاری خۆی دەکرد. بەڵام کە بوو بە ئەمیری بەحرین دەیویست منافەسەی سەعد ئەمیری کوفە بکات. ئەو کاتە سەعد ناوی زۆر سڕا بوو. باس هەر باسی سەعد بوو. سەرکەوتنی زۆری بەدەستێنا. زۆر ناوچەی ئازاد کرد، بە تایبەتی سەرکەوتنی بەسەر ڕۆستەمدا کە گەورەترین سەرکردەی فارس و وەزیری جەنگی بوو. لە جەنگی قادسیەدا ڕۆستەمی کوشت. ئێستش حەلوان و جلەولای تەواو کردووە بەرەو هەرێمی چیا لە پێشڕەویدایە. ئەلا هات بەدڵیدا و ئەویش کارێک بکات بێ ئەوەی پرست بە عومەر بکات. ویستی دوای ئەوەی سەرکەوتنی گەورەی بەدەستێنا ئەوسا ئالەم سەرسام بکات و نامە بۆ عومەر بنووسێ. بەڵام گەورەی سەعد لەوەدا بوو کە دەستی نەئەکرد بە ئەودا بەبێ مۆڵەت وەرگرتن لە عومەر. هەر کارێکی دەکرد پرسی دەکرد و نامەی دەنووسی، هەتا بەشی ناخ و دەرونی خۆی تێکەڵ نەکات. بەڵام ئەلا ویستی بێ مۆڵەت هێرشێک ساز بکات و لە پڕ خەڵکی بیبیستن و سەریان سۆڕ بمێنێت و نیازی بوو دوای سەرکەوتن نامە بنووسێ. سوپایی لە بنکەی بەحرین کۆ کردەوە و ئامادەیکردن و بە ئاوی کەنداوی عەرەبدا پەڕینەوە ئەوبەر. بەمەرجە عومەر نامەی نووسی بوو بۆ هەموو لایەک کە نابێت لە ئاو و ڕووبار و دەریا بدەن و بپەڕنەوە. مەهێڵن لە نێوانی من و ئێوەدا ئاو و دەریا هەبێت. ئەلا چووە ئەو بەری کەنداوی عەرەب، خۆی گەیاندە شاری ئەستەخەر کە بنەمایەکی کە بنکەیەکی گەورەی سوپای فارس لەوێ بوو کە فارسەکان لەپڕ پێیانزانی شڵەژان خۆیان کۆکردەوە بەڕێرێندا پێشەکی کەشتیەکانیان بسووتێن و دەستیان لە هەموو لا ببڕن. ئەوسا چارێک بۆ ئەمان بدۆزنەوە. کەشتیەکان لەناوبران، پاشان گەڕانەوە بۆ مسلمانە گەمارە و دراوەکان و شپەرزەیان کردن. مسلمانەکانیش پارچە دابڕاوەکانیان کۆکردەوە و بەڕێویاندا شەڕی مان و نەمان بکەن. لە یەک هێرشدا دایاندا و سوپا زۆرێک کە لە نێوان ئەمان و کەشتیەکاندا هەبوو. زۆربەیان لەناوبرد کە نزیک بوونەوە دەبینن کەشتیەکان نەماوە، بەپەلە بەرەو ژوور بەرەو بەسرە هاتن. دووبارە لە نزیک شەهرەت گەمارۆیاندانەوە و لێیاندان. هەواڵ گەیشتە خەلیفە عومەر زۆر تووڕە بوو بەڕێویدا سزایەکی خراپی ئەلا بدات. عومەر نامەی بۆ ئەمیری بەسرە کە ئەو کاتە عوتبەی کوڕی غوزوان بوو نووسی کە هەر خێرا سوپایەک ڕێک بخەو بشێت بۆ ڕزگارکردنی سوپاکەی ئەلا. عوتبە 12,000 کۆکردەوە بە فەرماندەی ئەبوو سەبرا کوڕی ئەبی ڕەهەم ناردی لە ڕێگەیەکی نهێنیەوە گەیشتنە شەهرێک لەپڕ پەلامەری سوپای فارسیاندا و ئەلایان ڕزگار کرد و هێنایانەوە بۆ بەسرە و لەوێوە ڕۆیشتنەوە بۆ بەحرین. بەم جۆرە ناوی شکستیەکەی زرا. سزاکەی عومەر ئەوە بوو بنکەی بەحرێنی هەڵوەشاندەوە و داوای لە ئەلا کرد کە بچێتە سوپاکەی سەعد و لە ژێر فەرمانی ئەودا بێ چونکە ئەو بەخیلی بە سەعد بردەبوو. هەر یەکە لەم بنکە سەربازیانە سەر بەخۆی خۆی بووە. ئەمیر و سەربازی تایبەتی خۆی بووە. سنووری جەنگی و کارتیاکردنی جیاواز بووە، بەڵام بە هەموویانەوە یەک مەبەستیان پێکەوە و لە یەک نەپچراون. پەیوەندی تونند و تۆڵ و هاوبەشیان هەبووە.
یارمەتی سەربازی و سیاسی و تەکتیکی یەکیان داوە. ئەگەر خەلیفە عومەر مۆڵەتی بدانایە بنکەی بەسڕا یارمەتی کوفە و بەحرێنی دەدا و بە پێچەوانەشەوە. عێراق بە هەردوو مەڵبەندە سەربازیەکەیەوە بەسڕە و کوفە بوونە بنکەی فکری و سەربازی و داعوی بۆ وڵاتانی فارس و خێڵەکانی ناو عێراق. چوونە ناوە بۆ وڵاتی فارس کارێکی ئاسان نەبوو. مسلمانەکان کە لە عێراق شەڕیان دەکرد لە وڵاتێکدا بوون کە بە خاک و زمانیان شارەزا بوون و زۆر لەوەی نیوە دوورگەی عەرەبی دەکرد لە یەک حاڵی دەبوون. ئەمە کار ئاسانی بۆ کردبوون، بەڵام کە چوونە ناوەوەی وڵاتی فارس تووشی زمان و عادات و تەخالید و جلوبەرگی جیاواز بوون و خاک و شاخ و دەخ و ئاو هەوای سارد و شیرین کە نەیان دیبوو پێڕانە هاتبوون. چوونە ناوە بۆیان قورس و گران بوو. وڵات و خاک و خەڵکێکی نامۆ بەمان زۆر جار بە فردەباری و زخم و کڕێوە و ڕەشەبا و لافا و دایدەکرد و ئەمان نەیاندی بوو. خۆیان بۆ ئامادە نەکردبوو. فارس ئاری بوون، عەرەب سامی بوون. فارس مەجوسی و ئاگر و بتپەرست بوون، عەرەب خواپەرست و موسڵمان بوون. چوونە ناوە ئاستەنگ بوو، لەگەڵ ئەوەدا توانیان بیابان و شاخ سارد و گەرم عەرەب و ئەژەم سامی و ئاری پێکەوەگرێ بدەن و بیر و باوەڕ و عەقیدەیان پێ بگۆڕن. فارس و ڕۆم خۆیان ساز دەکەنەوە. شەڕی حەلوان کەوتو بۆ نێوان سەواد و هەرێمی چیە؟ کەوتو بۆ نێوان دەشتی عەرەب و شاخی کورد، کەوتو بۆ نێوان عەرەب و ئەجەم. عومەر دەیویست لەو نێوەندەدا بوەستێ، نامەی بۆ سەعد نووسی و لەویا بوەستن. خۆزگە لە نێوانی ئێمە و چیەدا شاخێک یان شوڕەیەک هەبووە لە ئاگەر نە ئەوان بیان توانیایە بێنە سەر ئێمە نە ئێمە بچینە سەر ئەوان. بەڵام یەزگوردی پاشای فارس هەروەکو لە مەدائین پەیمانی شکاند، ئەم بۆچوونەی خەلیفە عومەریشی بە هیچ زانی و لە چەند لایەکەوە سوپای کۆ کردەوە. نامەیشی بۆ هەموو هەرێمەکان نووسی کە خۆیان کۆ بکەنەوە و سوپای بۆ بنێرن. مسلمانەکان ماوەیەکی باش حەوانەوە، ئیش و کاریان جێبەجێ دەکرد. شاری کوفەیان دروست کرد و شاری بەسڕەیان فراوان کرد. سێبنکەی سەربازیان دروست کرد و سنووری کاریان بۆ دیاریکردن. تەشکیلاتی تازەیان کرد و سوپای نوێ و زۆریان دروست کرد. عومەر بڕیاریدا بوو کاروباری ئیداری و کۆمەڵایەتی ڕێک بخات بۆ ئەو مەبەستە زۆر بڕیاری دەرکرد. نامەی بۆ هەموو کارگەڕەکان نووسی. ئەوەی زەویەکی مردوو زیندوو بکاتەوە بۆ خۆی دەبێ، ئەوەی زەویەکی بەجێهێشتوو و ڕای کردووە و 3 ساڵە بەسەریدا چۆ و نەگەڕاوەتەوە مافی بەسەریەوە نامێنێ. بەم جۆرە خاک و ئاوی بەپیتی هەموو ئەمیر و ئاغا فارسە هەڵاتۆکاندا بەشکرا بەسەر جوتیارانی ناوچەکەدا. لە نامێکی تردا دەڵێت هەر کەسێک پارچە زەویەکی هەیە و 3 ساڵە جێی هێشتۆ و ئاوەدانی نەکردوێتەوە و خەڵکانێکی تر کێڵاویانە و ئاوەدانیان کردوێتەوە مافی ئەمانەیە. لە نامێکی تردا لەباری ئەو زەویانەوە دەڵێت ئەو زەویە بەجێ هەڵراوانە مافی خەڵکی ترە ئەگەر هی من یان ئەبوو بەکریش بێت. عومەر نیازی نەبوو زیاتر لەمە بڕوات، سنووری خۆی دامەزراند. فەرماندەکانی گەڕایەوە بۆ کوفە و بەسڕە و بەحرین. نەیهێشت لە نێوان خۆی و مەدینەدا و یارەکانی پێغەمبەردا ڕووبار و پرت هەبێت. نیەتی هێنا کاروباری حکوومەتداری لەو هەرێمە ڕزگارکراوانەدا دابمەزرێنێ و مزگەوت و بانگەوازی ئیسلامی بگەێنێتە شار و دێهات و دوورترین خەڵکانی سەر سنوورەکان. ئەوانە لە خوا و پێغەمبەر و قورئان و ئیسلام حاڵی بکات. بەردەوام نامەی دەنارد کە لەگەڵ جوتیاراندا باش بن، ئەرکیان لەسەر سوور بکەن، کاریان بۆ ئاسان بکەن، هانیان بدەن هەموو خاکە مردوەکان زیندوو بکەنەوە. یاسای ئەلئەرض لمن یەزرعها داهێنا. زەوی و زاری زۆر و بەپیت و بەرا و باخ و باخاتی ئەمیر و ئاغا و دەرەبەگە فارسەکانی دابەش کرد بەسەر هەژاران و جوتیاران و بێکاراندا. سربەستی کردن لە کێڵان و بەرەمهێنان. جوتیارەکانی عێراق زۆر شانازیان بە عومەرەوە دەکرد، بە باوکی هەژار و نەدار و جوتیارانیان دەزانی. بەردەوام نامەی دەنارد کە لەگەڵ ئەهلی زیممەدا نرم و نیان بن و ستەمیان لێ مەکەن، بیان پارێزن، ئەو پەیمانی کە پێتان داون میشکێنن. گاورەکان پێیان خۆش بوو مسلمانەکان حکومیان بکەن، هەتا ڕۆمە گاورەکانی براو هاودینیان. بە بەردەوامی لێیان مسلمان دەبوو، جزیان لەسەر خۆیان هەڵدەگرت. ئەمە زیاتر لە ساڵی خەیاند، چاکسازی زۆر کرا و عومەر نامەی بۆ سەعد نووسی ئاگاداری جوتیارەکان بکە، ماڵیان لە تێک مەدە، چیت بۆ جوتیارەکانی پێشوو کردووە بۆ ئەمانیشی بکە. بەڵام لەپڕ هەواڵ هات بۆ سەعد کە فارس و ڕۆم هەردووکیان قەرەباڵغێکی زۆریان لە ماستزان و تکریت کۆ کردوتەوە و بە تەمای هێرشن. سەعد نامەی بۆ خەلیفە عومەر نووسی. خەلیفە عومەریش ناچار بۆ ڕای پێشوو بگۆڕێ و خۆی کۆ بکاتەوە لەبەر ئەم هۆیانە، لەبەر پاراستنی ئەو دەستکەوتانی کە بەدەست هاتووە و هەروەها بۆ پاراستنی هێمنی و ئاسایشی وڵاتی ئیسلامی و پاراستنی گیانی سەرباز و خەڵکی شارەکان لە هێرشی دوژمن. لێدانی ئەو هێزە پەرتەوازە کۆکراوەیە هەتا جارێکی تر زیاتی ئەوە نەکات خۆی بەپێوە بگرێت.
دەستپێکردنەوەی جەنگی ماسپزان کە هاشم گەیشتە کوفە بە سعدیوت کە فارسەکان سوپایەکی زۆریان لە ماسپزان کۆ کردوێتەوە. هەواڵ گەیشتە سعد کە هۆرمزان سەرکردەی فارس و ئەمیری ناوچەی ئەهواز هێزێکی لە دەشتی ماهێشت کۆ کردوێتەوە. ئەویش خەلیفە عومەری لێ ئاگادار کرد. ئەو بەرنامەی بۆ سەعد نووسی هێزێکی بە فەرماندەی زرار کوڕی خەتاب بۆ بنێرن با لە پێشەوەی هەزیل ئەسەدی بێ و لای ڕاست و چەپی بدە بە عەبدوڵای کوڕی وەهب و مەزاری کوڕی فلاناز عەجلی. فارسەکان خەڵکیان تۆقاندبوو، شاریان چۆڵ کردبوو، زرار بەو نەخشەیەوە کەوتەڕێ. هەرکە گەیشتە جێ دەستی کرد دە جەنگ. لە پلانێکدا هۆرمزان گیرا و ئەوەی مابوو لە سوپاکە ڕایان کرد بۆ شاخەکانی کوردستان. زرار خەڵکی شاری ماسپزان و سوپای هەڵاتوی بانگ کردەوە لەگەڵیاندا ڕێککەوتن. زرار پەیمانیدانێک کە لەگەڵیان چاک بێ و هەموو یارمەتیەکیان بدات. پاش ماوەیەک دیسان سوپایەکی زۆری فارس لە ناوچەکەدا کۆبوونەوە و بە تەمای هێرش بوون. سعد عومەری لێ ئاگادار کرد. ئەویش زراری بۆ ناردن لە نزیک ماسپزان و ئەریوجان بەشار هاتن. سەرکردەی فارسەکان ئازین کوڕی هۆرمزان بوو. ئازین قاچی شکاوگیرە. زرار لەگەڵ خەڵکی ئەو ناوچەیەش ڕێککەوت. بەم جۆرە هەموو دەشتی ماهێشت کە دەکەوێتە نێوان دەشتی شارەزور و کرماشان و حەلوانەوە بە ئاسانی گیرە. جارێکی تر سوپایەکی زۆری فارس بەرەو دوو جێگە کەوتنەڕێ. یەکیان چووە نزیک ماسپزان و ئەوی تریان بەرەو دەشتی شارەزور کشا. سعد دوو سوپای بۆ ناردن. مەکشوح ئەلمورادی بە 10,000ەوە نارد بۆ ماسپزان و ئەروە کوڕی زەیدیشی بە 10,000ەوە نارد بۆ شارەزور. هەردوو سوپاکەی فارسیان ڕەونا. جارێکی تریش فارسەکان بەرەو شارەزور هاتنەوە بۆ سەرکەوتکردنی ئەو کوردە ڕاپەڕیوانەی کە دژی دەم و دەستگەی فارس جەنگا بوون و مەکریان بۆ سوپای ئیسلام هەبوو. فارسەکان یەکجار زۆر بوون. خەلیفە عومەر ئەو زراکوڕی قەیسی بۆ ناردن لە حەلوانەوە، بەڵام شکان و گەڕانەوە. پاشان سوپایەکی یارمەتی نارد بۆیان بە فەرماندەی ئۆتبە کوڕی فەرقەد. ئەوانە گەیشتنە شارەزور و بە هەموویانەوە فارسەکانیان ڕاونا و کوردەکان یارمەتی زۆری موسڵمانەکانیاندا و بە یەکجاری دەستی فارسیان لە سنووری شارەزور کۆتا کرد. جەنگی تکریت هەواڵ گەیشتە سعد کە سوپایەکی زۆری ڕۆم بە یارمەتی عەرەبەکانی یاد و تەخلیب و نەمەر کە لە جزیرەی ئیبن عومەری کوردستاندا دەنیشتن لە تکریت کۆبوونەتەوە. سعد ئەم هەواڵەی گەیاند بە خەلیفە عومەر. ئەویش نامەیەکی وەڵامی بۆ نووسیەوە کە سوپایەک ڕێک بخات بە سەرکردایەتی عەبدوڵڵا کوڕی موعتەم لە پێشەوە هێزێک بنێرێ بە فەرماندەی ڕوبعی کوڕی ئەکفەل و ڕاست بداتە حارس کوڕی حەسانی زوهلی و چەپ بداتە فورات کوڕی حەیانی عەجلی با ئەرەکجا کوڕی هەرتمە فەرماندەی سوارەکان بێت لە پێشەوە. ئەم کۆبوونەوەی سوپای ڕۆم لە تکریت هاوزەمان بوو لەگەڵ کۆبوونەوەی سوپای فارس لە ماسپزان و هەروەک بڵی بڕیاری و ڕێککەوتنێکی دوولایەنی هەردوو ئیمپراتۆریەت بووە لە دژی ئیسلام کە لە یەک کاتدا هێرش بکەنە سەر ناوچەی حەلوان و جەلەولا. بەڵام سەرکردایەتی ئیسلام دەستی ڕۆیشتووتر و خێراتر و بەتوانەتر هاتە دەست. ئەوە هەموو هێرشی فارسەکان بوو کە جار دوای جار شکان بەشیان بوو. با ئێستا بزانین سوپای ڕۆم لە تکریت چی بەسەردێت. تکریت لە بنەڕەتدا شارێکی کورد نشین بوو، خۆی تەیار و چەکدار نەکردبوو. بەڵام سوپای ڕۆم بە عەرەبەکانی جزیرەوە لە باکوورەوە بۆی هاتبوون و شەڕیان تێ ئاڵاندەبوو. کە سوپای ئیسلام گەیشت دەبینێ ڕۆم و ئەنتاک و عەرەبەکان خەنەقێکی گەورەیان بە چواردەوری شاردا لێداوە و خۆیان لە پشتیەوە دامەزراندووە. مسلمانەکان 40 ڕۆژ گەماروی شاریاندا و 24 هێرشیان کرد، بەڵام هیچی وایان نەکرد. بەڕاستی و عەرەبانە سەیرن، هیچیان بە فارس و ڕۆم ناخوات کەچی بەدڵ و بەگیان یارمەتیان دەدەن لە دژی برا عەرەبەکانیان. بەمەرجێک کە فارس و ڕۆم زۆر بە نزم سەیریان دەکردن و تەنها بە شەڕیان دەدان و چەندین حکوومەتیان ڕوخاندون. بەڵام مسلمانەکان خێریان بۆ هێناون و دەیانتوانی سوودی زۆریان لێ ببینن، چونکە هاوزمان و هاوڕەگەز و هاوخاکن. کەچی شەیتانیان ئەوەندە ساڵە چوونەتە پاڵ فارس و ڕۆم کە هیچیان بەوان ناخوات. نامەکەی عومەر بۆ سعد بەم جۆرە بوو کە سعد بیستی سوپای ڕۆم خەڵکێکی زۆری عەرەبی بە زۆر هێناوە بۆ تکریت و سەنگەریان لێدا و خۆیان قایم کردو بە یارمەتی خێڵە عەرەبەکانی ئیاد و تەخلیب و نەمەر. سعد عەبدوڵڵای بۆ ناردن بە 5,000 کەسەوە کە بە 4 قۆناغ واتە 4 ڕۆژ گەیشتنە تکریت. 40 شەو ڕۆژ ئەو خەندەقەیان گەمارۆدا و دەیان هێرشی گەورە بچووکیان کرد و بۆیان نەگیرا. عەبدوڵڵا ویستی فێڵک بکات، تاکتیکێکی بەکار بهێنێ، الحەرب الخدعە، بەنهێنی کەسێکی نارد بۆ لای عەرەبە بەگیر هاتووەکان و ناو قەڵاکە بۆ ڕێکەوتن. ئەوانیش ڕازی بوون، بەنهێنی نوێنەریان ناردە دەرەوەی خەنەقەکە. دوای وتوێژێک و ئاهد و پەیمان مۆرکردن مسلمانان بوون
مسلمان بوون. عەبدوڵڵا پێوتن شایەتمان بهێن شایەتی بدەن کە هیچ پەرستشێک نییە جگە لە ئەڵڵا و محەممەد پێغەمبەری خوایە، بڕوا بکەن بەوەی کە لەی خواوە هاتووە و ئەنجا ڕێی خۆتان بڵێن. عەرەبی ناو خەنەقەکە ڕازی بوون و ئەنجا نەخشەیەکیان داڕێژا و پێیان وتن ئێمە لە دەرگای پشتەوە نزیک دەبینەوە، هەوڵ دەدەین بچینە ژوورەوە، ئەگەر چوین و گوێتان لە ئەڵڵاه و ئەکبەرمان بوو ئەوە بزانن سەرکەوتوین و چوونەتە ناو شوورەکە، ئەوسا ئێوەش دەرگای لای ڕووباری دیجلە بگرن و هەتا ئەتوانن لێیان بدەن. مسلمانەکان لە هەڵمەتێکدا چوونە ناو شوورا و شاری تکریت و ئەڵڵاه و ئەکبەریان دەست پێ کرد. عەرەبەکانی ناو شووراکەش وەڵامیان دانەوە، ڕۆمش پرزە بوو، هەوڵیاندا لە دەرگای دیجلەوە ڕابکەن، بەڵام شمشێری هەڵکێشراوی پێش و پاشیان گەمارویدان و کەسیان لێ دەرنەچوو، هەموو شار ئازاد بوو. ڕزگارکردنی موسڵ و نینەوە. ئایا عەبدوڵڵا بەوەندە ڕازی بوو؟ نەخێر عومەر دەیزانی کە لە کاتی شکستی بەرامبەردا چەندە سەرکەوتن بوێت دەتوانی بەدەستی بهێنی، بەڵام ئەومان لەبیر نەچێت کە سەرکەوتنی ئاوا ئیدامە و ئیدارەکردن و بەخێوکردنی دەوێت. عومەر نامەیەکی بۆ سەعەد نووسی بەم جۆرە: بۆ سەعەد دوای ڕزگارکردنی تکریت با عەبدوڵڵا کوڕی موعتەم و ڕوبعی کوڕی ئەکفەری ئەنزی بە هێزێکی سوارەوە بنێرێ بۆ سەر دوو قەڵاکە واتە قەڵای موسڵ و نینەوە. پاشان کە تکریت گیرا عەبدوڵڵا ئەم بڕیاری بۆ ڕوبعی دەرکرد پێش هەواڵ بکەوە و بە نهێنی شەودا بڕۆ و ڕۆژ ئیسراحەت بکە هەتا دوای نیوەڕۆ، پاشان هەندێکی تر بڕۆ هەتا دەگەیتە قەڵاکان لەوێ خۆتان ئاشکرا بکەن. پاشان پێیوت بگەرە ئەو دوو قەڵایە پێش ئەوەی هەواڵی هاتنی ئێمە و ڕووداوی تکریتیان پێ بگات، لەگەڵ خۆت پیاوانی هەر سێ هۆزی ئیاد و تەخلێب و نەمر کە تازە موسڵمان ببوون ببە بۆ چاوساغی و یارمەتی. ڕوبعی لە جەنگی تکریتدا فەرماندەی پێشەنگ و هێزی سوارە بوو، بۆ موسڵیش هەر سوارە پێویستە چونکە ئەو خێراییە دوورە بە هێزی پیادە نابڕدرێت. عەبدوڵڵا هێزێکی سوارەی خێرەی بۆ ڕوبعی کوڕی ئەکفەل پێکێنا، نردی بۆ ئەو دوو قەڵایە کە هێزی ڕۆم و عەرەبی ناو تکریتی لەوە هێنرا بوو. ناردنی بۆ تەمێکردنیان. موسڵ و نینەوە دوو شارن لە لێواری ئەمبەر و ئەوبەری ڕووباری دیجلە لە باکووری تکریت. نینەوە مەرقەدی نەبی یونس و کەلاوەکانی ئاشوریەکانی لێبوو، سەردەمێک پایتەختی دەوڵەتی ئاشوری بوو 900 ساڵ پێش زاین. ڕوبعی پێش هەواڵ کەوت، هەر لە ڕێڕاستەوە کەوتنەڕێ، ئەوەندە خێرا ڕۆیشتن گەیشتنە مەبەست پێش ئەوەی هەواڵی تکریت و لە ناوچوونی سوپاکەیان زانی بێ، هەر ئەوەندەیان زانی چواردەوری قەڵاکەیان گیرا و بەرگریکەرانی ئەو دوو قەڵایە سەرەتا سەنگەریان گرت و خۆیان ڕاگرت، بەڵام کە زانیان تکریت گیراوە و سوپاکەیان تیاچووە وریان بەردا و زۆربەیان داوای ڕێکەوتنیان کرد. ئەوانی ڕازی بوون لە شارمانەوە، ئەوانی تری شاریان جێهێشت کە عەبدوڵڵا گەیشتە موسڵ داوای لە هەڵاتوان کرد بگەڕێنەوە پەیمانی دانێ کە مافیان دەپارێزێ و هەموو سربەست و ئازادن و لە ژیان و بیر و باوەڕیاندا ئەوانیش گەڕانەوە و ڕێکەوتنەکەیان مۆر کرد. ڕوبعی پێش هەواڵ کەوت، هەر لە ڕێڕاستەوە کەوتنەڕێ، ئەوەندە خێرا ڕۆیشتن گەیشتنە مەبەست پێش ئەوەی هەواڵی تکریت و لە ناوچوونی سوپاکەیان زانی بێ، هەر ئەوەندەیان زانی چواردەوری قەڵاکەیان گیرا، بەرگریکەرانی ئەو دوو قەڵایە سەرەتا سەنگەریان گرت و خۆیان ڕاگرت، بەڵام کەسانیان تکریت گیراوە و سوپاکەیان تیاچووە وریان بەردا و زۆربەیان داوای ڕێکەوتنیان کرد. ئەوانەی ڕازی بوون لە شارمانەوە، ئەوانی تریش شاریان جێهێشت کە عەبدوڵڵا گەیشتە موسڵ داوای لە هەڵاتوان کرد بگەڕێنەوە و پەیمانی دانێ کە مافیان دەپارێزە و هەموو سربەست و ئازادن لە ژیان و بیر و باوەڕیاندا، ئەوانیش گەڕانەوە و ڕێکەوتنیان مۆر کرد. ڕوبعی کوڕی ئەکفەلی ئەنزی وشە بە وشێ بڕێڕەکانی سەرکردەکەی جێبەجێ کرد، چونکە سەربازی چاک دەبێ پەیوەست بێ بە بڕێڕەکانی سەرکردایەتیەوە دەناوەک و ئالای لێ بە سەردەکە پێشتر باسمان کرد. سەرباز نابێ سەرکردایەتی نەبێت، نابێ پەیوەست نەبێ بە غورفەی عەمەلیاتی خۆیەوە، دەنا ئەوەی ڕوودەدات وەک خۆی لێ نەهێتەوە. سەرکردایەتیش دەبێ زەبتی خوارەوە بکات و سەرکردایەتی عومەر چاکترین ئیدارە و ڕێخستن و بڕیاری بووە کە دەکرێت بکرێتە قوتابخانەی جەنگی و زانیاری. بەڵێ ڕوبعی بە یارمەتی عەرەبەکانی ئەو خێڵە تازە موسڵمانە بوانە هەدەفەکەیان پڕ پێکە، بە بێشەڕ و ناوزڕان و هاڵە و گاڵا گەیشتنە دەرگای هەردوو قەڵاکە بەبێ ئەوەی پێیان بزانن پێش هەواڵ کەوتن. ڕوبعی هێزەکەی سوارە بوو، خۆی پێشنگ بوو تا دەرگای مەبەستی دیاریکرا و عومەر هیچ کەسی لێ وەربگرێ، لەبیر نەدەکرد سوودی لە توانای هەر هەموو وەردەگرت لە کات و سات و شوێنی خۆیدا بەکاری دەهێنان.
جێبەجێکردنی هونەری مباغەتە یەکێکە لە جەنگە خێرا سەرکەوتووەکان کە پێش هەواڵ بگەیتە مەبەست، یەکێکە لە هۆیە گرنگەکانی سەرکەوتن و وورەبەردان و تۆقاندنی دوژمن. مسلمانەکان پێش هەواڵ کەوتن، سەرکەوتن ماوەی نێوان تکریت و مسلمانیان لە کەمترین کاتدا بڕی، بەڵام سوپای حولەفا ئەو ماوەی بە 1.5 ساڵ بڕی لە جەنگی جیهانی یەکەمدا. هاوپەیمانان دووجار لە بەردەم موسڵشکان و گەڕانەوە کەرکووک، هەرچەندە بەهێزترین و نوێترین چەکیان پێبوو، ئەوەش سوپای ئیسلام بوو بە سادەترین چەک و بەهێزترین باوەڕەوە، کات و شوێن سەرکردەی لێزان دەیگونجێنێ. تاکتیک و لێدانی مسلمانەکان لەو هێزە لە دەرەی قووە ضاریبەی موسڵ کە لە خەندەقی تکریتدا خۆیان دامەزراندبوو، بە جۆرێک لەیاندان یەک کەسیان دەرنەچوو هەواڵ و باتەوە بۆ موسڵ. موسڵیش هێزێکی وایتیان نەما بوو بێپارێزێ. زەرەری ڕۆمەکان لەو جەنگەدا زۆر بوو، هەموو هێزەکانیان فەوتا، تکریت و موسڵگیرا و عەرەبەکانیان لە دەستچوودایانە پاڵ مسلمانەکان. خۆسازدانەوەی سوپای ڕۆم لە موسڵ کات و هەواڵی تکریتی دەویست، بەڵام ڕوبعی پێشکات و هەواڵ کەوت. شەو ڕۆژی نایاسەریە کەتا نەخشەی عومەر لە مەدینەوە لە دووری 1500 کیلۆمەترەوە جێبەجێ بکات و نکۆلی نەکات. ئەوەیە بیر و باوەڕ و ئەوەیە گوێڕێیاڵی سەرکردە و بەجێهێنانی بڕیاری سەرەوە. سەرکردە ئیسلامیەکان بە ئاگا بوون لەوەی سوپای موسڵ گەیشتۆتە تکریت و نەخشەکەیان لەسەر ئەوەدا ڕێژا بوو. عومەر نامەی نووسی کە ڕوبعی بەسەر موسڵەوە دابنێ و عەرەفچەی کوڕی هەرسومە بەسەر نینەوەوە دابنێ. عەرەفچە لە موسڵ مزگەوتێکی دروست کرد، هەتا سەردەمی خەلیفە عوسمان والی موسڵ بوو. عەبدوڵای سەرکردە لە موسڵ مایەوە، هەتا سعدی سەرکردەی بانگی کردەوە کە بەهێزەکەیەوە بگاتە مەدائین و پێکەوچوون بۆ شاری کوفە. لەم باسانەدا بۆمان دەردەکەوێت کە عومەر ئاگاداری نەخشی هەموو ناوچەکان بووە، شار و قەڵا و شاخ و چەم و دۆڵ و سەربازگە و فەرماندە و سەرکردەکانی فارس و ڕۆمی لەبەردەستدا بوو. دەیزانی چی دەکا و بۆ کوێ دەچێت. ئەم زانیاریانە چۆنی دەستکەوتووە مێژوو بۆمانی باس ناکات، یان هێشتا من ڕێم لێ نەکەوتووە. عومەر سوپایەک دەنێرێت دەزانێت کێ لە فەرماندەکانی بۆ ئەو ناوچەیە و سروشتی خەڵکی ئەو ناو و سروشتی پێکاتوی خاکی ئەو ناوچەیە چاکە. هیچ کارێکی بەهەڕەمەکی نەکردو و لە خۆیەوە ملی نەناوە. هەموو ئیتیحادێکی ئەو جێگە و ئەو جەنگ و هێرشانی دەزانی و زەخیرەی بۆ ئامادە دەکرد، شوێنەکەشی بە نەخشەی پێشوو زانیوە. جەنگی هیت و قرقیسیا. زۆر بەسەر جەنگی تکریت و موسڵدا نەڕۆیشتە بوو کە ڕۆم ویستی تۆڵەی ئەو زیانە گەورەیە بکاتەوە کە بەسەری هاتەبوو لەو ناوچانەدا. بە یارمەتی خێڵە عەرەبەکانی ناوچەکە سوپایەکی زۆری کۆکردەوە. هەواڵ گەیشتە سەعد لە کوفە کە عەرەبەکانی هەرێمی جزیرەی ئیبن عومەر کوردستان یارمەتی هەرقلیان داوە بە 2 سوپا، یەکێکیان ناردۆ بۆ شاری هیل لە نزیک ڕۆمادی بە تەمەی هێزی دووەم بنێرن بۆ گرتنەوەی شاری حۆمس کە زۆر نییە سوپای ئیسلامی شام ڕزگاریان کردووە. هەتا ئێرەش عومەر نیەتی نەهێناوە بە تایبەت سنووری کوردستان ببەزێنێ، بەڵام ئەم یارمەتیانەی خێڵە عەرەبەکانی نەمر و ئیاد و بەنی تەخلوب و وای کرد کە عومەر داوا بکات مشوری کەپکردنی سەرچاوی ئەم هێزانە بخورێت. دەنا هەتا ئێستا هەر بە لێواری سەرسنووری کوردستاندا هاتووە. لە جەلەولاوە بۆ تکریت و موسڵیان بۆ خانەقین و حەلوان. هێزێکی عەرەبەکانی ناوخاکی کوردستان کە ڕوون نەبووتەوە ئەو عەرەبانە چۆن لە خاکی جزیرەی کوردستاندا جێگیر بوون بەرەو خوار هاتووە بۆ هیت و قێقیسیا، ئاریان نەناوە لەوەی بەسەریان هات لە تکریت و موسڵ و نینەوە. سعد نامەی بۆ عومەر نووسی کە خەڵکی جزیرە هێزیان ناردووە بۆ شاری هیت بۆ یارمەتی سوپای ڕۆم. عومەر وەڵامی نامەی نووسیەوە. عومەری کوڕی مالیک بەرەو هیت جوڵا، حارسی کوڕی یەزی لە پێشەوە نارد هەتا نزیک بوونەوە. دەبینێ خەندەقێکی قوڵ و گەورەیان بە دەوری خۆیان و شاردا لێداوە کە عومەر گەیشت و ئەوی بینی زانی زۆر بەهێزە و گەماروی درێژە دەکێشێ. سوپاکەی کردە 2 بەشەوە، بەشێکی دانا بۆ بەردەوامی گەمارۆکە، نیوەکەی تریش خۆی بردی بۆ سەر شاری قرقیسیا. تەنانەت خێمەکانی خۆی تێک نەدا و وتی با خەڵکی هیت نەزانن کە نیوەی سوپاکەمان بردووە. زۆر بە ئاسان قیرقیسیان تەواو کرد لەگەڵ خەڵکەکەی ڕێکەوتن کە جزیە بدەن و لەسەر ئاینی خۆیان بمێننەوە، بەڵام هیت هەرسوور بوون لەسەر خۆ قایم کردن. سوپایەک خۆی بەشت بزانێ و لەو دوورەوە بێت حەقوایە لە مەیداندا بەرامبەر دوژمنەکەی سنگ دەرپەڕێنێ، نەک خەنەقێک بکەنە قەبر و بچنە ناوی. ئەم ترس و لەرزە ئازایەتی نییە، خۆ بە کوژدانە و ورە ڕوخانە. عومەر زانی خەڵکی هیت سوورن لەسەر خۆ حەشاردان لە قیرقیسیاوە نامەیەکی بۆ حارس نووسی. ئەگەر خەڵکی هیت وەڵامیان دەیتەوە ئەوە وازیان لێبێنە بە ئازاد بن و دەرچنە دەرەوە، دەنا خەندەقێک لێ بدە بە دەوری خەندەقەکەی ئەواندا و با دەرگاکەی لای خۆتەوە بێت هەتا بزانە چی دەکەن. حارس نوێنەی دارد بۆ لای خەڵکی هیت و پێیوتن نیازمان وایە کە تا مردن نهێڵین دەربچن، ئەگەر واز نهێن و هەرسوور بن لەسەر خۆ حەشاردان ئەوە فرسەتێکی چاکتان لە کیس دەچێت کە ڕزگاربوون و نەکوژران و ئەسیر نەبوونە.
لە نامێکی تردا حارس دەڵێت خەندەقێک بە دەوری خەندەقەکەتاندا هەڵدەکەنم و ناهێڵم بجوڵێن هەتا هەموو دەمرن و هیچ تەسلیم دەبێت. ئەوەشی دەیەوێت بگەڕێتەوە بۆ لای کەسوکاری لە چەکداران دەتوانن بە سەلامەتی بڕۆن. کە چەکدارەکان زانیان ئەمە گەماروی مردنە، خێڵە عەرەبەکان وەڵامیاندانەوە و شاریان چۆڵ کرد و گەڕانەوە بۆ جزیرە. حارس و سوپاکەی بێ شەڕچوونە ناو شاری هیت. خەلیفە عومەر لە خۆیەوە ئەم فەرماندە سوپایانی دەستنیشان نەکردووە. ئەو فەرماندەیەش هەر بۆ گاڵتە و لە تەمەڵیدا نییە خێمەکانی جێدەهێڵە. ئەمە بیرۆکەی سەرکردەیە کە بە نامەیەک یان هەڕەشەیەک شارێک تەسلیم دەبێت. ئەوە هونەری جەنگیە. لەم جەنگە بێهودانەی خێڵە عەرەبەکاندا ئەوە ڕوون دەبێتەوە کە ئەم خێڵە عەرەبانەی کە لە خاکی کوردە دەژین هەر و دڕندن و ڕۆمەکان هەڵیان دەنێن. خاکی بیابانی خۆیانیان پێجێهێشتون و بە زۆر خاکی بەپیت و بەراوی هەرێمی جزیرەی بەسەردا دابەش کردوون و ئەوانیش دیفاع لە ڕۆم دەکەن. خاڵێکی تریش ئەوەیە کە لەوە دەچێت کوردەکان نەهاتەبن بەدەم ڕۆمەکانەوە و یارمەتیان نەداون. ڕۆمیش عەرەبی خێڵێکی بەسەردا فەرز کردوون. جگەلەوە لە جێیەکی تردا باسم کردووە کە ئەم خێڵە عەرەبانە پێشتر لە ناوچەی بەسرە دەژیان و هەمان کاریان بۆ فارسەکان دەکرد. ئەمانە لەوە دەچێت کرێگرتە بن و سیخۆر و شەڕانی بن و کاریان تەنها جاشایەتی بوو بێت. سەرکردایەتی عومەر وەها بوو هیچ فەرماندە و جابی و سەربازێکی لەبیر نەدەکرد. ناوی هەمویانی لە تۆمارگەیەکدا نووسی بوو. هەر ئەوە بوو وای کردبوو کە لای هەمووان گەورە و بەرز و ڕەمز دەبینرا و زۆر بە ئاسانی داواکاریەکانی جێبەجێ دەبوو. هەرێمی جزیرە کوردستانی گەورە لە پێش ئیسلامدا کرابوو بە سێ بەشەوە: هەرێمی چیا، هەرێمی شارەزور، هەرێمی جزیرە. هەرێمی جزیرە کەوتبووە باکووری ڕۆژاوای کوردستانەوە. دیار خزر و دیاری ڕەبیعە و دیاری ئیاد و دیار بەکر و بەنی تەغلوب و شارەکانی ئورفە و نوسێبین و ڕەها و ڕقە و ماردین و ئامێدی و میافارقین و ڕەئەس ئەیۆن و جزیرەی ئیبن عومەری دەگرتەوە. ئەم ناوچەیە بۆیە پێیان دەگوت هەرێمی جزیرە چونکە دەکەوێتە نێوان سەرەتای دەستپێکردنی هەردوو ڕووباری دیجلە و فوراتەوە. ئەم ناوچەیە ئەمڕۆ بە جزیرەی ئیبن عومەر و جزیرەی بۆتان ناودارە. هەوای پاک و ژیان و گوزەرانی خۆش و پڕخێراتە. شار و قەڵا و شوورەی زۆری تێدایە. ناوچەیەکی شاخاوی و چڕە. کەشتێکی نوح لەسەر شاخی جودی لەم هەرێمە دانیشتۆتەوە. لەبەر ئەوە ناوچەکە بۆتە لانکی دووەمی مرۆڤایەتی، واتە قۆنەخی دووەمی ژیانی سەرزەوی دوای تۆفان لێرەوە دەستی پێکردو و بە هەموو جیهاندا بڵاویان کردووە. مێژونووسان دەڵێن 7000 ساڵ پێش زاین یەکەم جموجۆڵی ژیان و چاندنی گەنم و ئاسەواری کێڵان و هاڕین لەم ناوچەیەدا هەبووە. لە سەرەتای ئیسلامەوە کە هێشتا سنووری ئیسلامەتی لە شاری مەککە و مەدینە تێنەپەڕی بوو، خەڵکی ئەم ناوچەیە کە لە زووەوە چاوەڕوانی هاتنی پێغەمبەری چاوەڕوانکراویان دەکرد، هەرکە هەواڵی دەرکەوتنیان پێگەیشت دەم و دەست وەردەکی 12 کەسی پێک دەهێن و بەنهێنی و بەناوی بازرگانیەوە دەینێرن بۆ مەدینە بۆ زانینی هەواڵ و ناسینی پێغەمبەر و ڕاگەیاندنی پشگیری خۆیان بۆ ئاینە نوێیەکە. ئەو وەفدە ناونرا بازرگانانی هۆزی باجن. بەم نمونەیەدا دەردەکەوێت کە کورد پێش هاتنی سوپای ئیسلام بۆ کوردستان بەپێی خۆیان چوون و ئیسلامبوونی خۆیان ڕاگەیاندووە کە هێشتا ئیسلامەتی لە سنووری تەسکی مەککە و مەدینە و نیوە دورگەی عەرەب تێنەپەڕی بوو. ئەمین زەکی ئەمە دەسەلمێنە و دەڵێ گەلی کورد وەکو مێژونووسانی بڕوا پێکرا و دەڵێن لە 16مین ساڵی هیجرەتدا لە دوای فەتحی حەلوان و تکرید لەگەڵ سوپای ئیسلامدا پەیوەندیان کردووە. بەڵام پێویستە بزانین کە لە پێش ئەم مێژوەشدا هەندێک تەماس و اهتدای تری کورد بووە کە ڕۆح المعانی ئالوسی و الئیصابە فی تەمیز الصحابە ئیبن حەجەر باسییان کردووە. هەرێمی جزیرە کوردنشینە و وڵاتی کۆنی کووردە، بەڵام چەند خێڵێکی عەرەبیش لەگەڵ کوردەکاندا دەژین کە لە نیوە دوورگەی عەرەب و شامەوە کۆچیان کردووە. هۆی کۆچکردنەکەیان ڕۆم نییە وەک خێڵی ڕەبیعە و ئیاد و بەکر و بەنی تەغلەب. ئەم عەرەبانە چونکە خاکی خۆیان نەبوو بۆ پشتگیری لە خۆیان و مانەوەیان بە گوێرەی ڕۆژگار دایاندایە پاڵفارس یان ڕۆم. ئەم عەرەبانە پێشتر لەگەڵ فارس بوون و بە یارمەتی ئەوەن دەژیان، بەڵام دوای گیرانی مەدائن پایتەختی فارس لەلایەن سوپای ئیسلامەوە و دوورکەوتنەوەی فارس لە سنووری ئەمان دایانە پاڵ ڕۆم و سەربازیان دەدایە سوپای ڕۆم وەک کرێگرتە. کارل بڕۆکلمان دەڵێ خەڵکی ئەسڵی جزیرە کە کوردن سەرشۆڕ و چەوساوە بوون لەلایەن کەنیسەی ئەرسوزۆکس کە بە زۆر لەو ناوچەیەدا بڵاویان بە ئاینەکەیان کردبوو دەیانویست یەک سروشت بۆ مەسیح دابنێن. ئەمین زەکی بۆ هاتنی ئاینی عیسەوی بۆ کوردستان دەڵێ ئاینی عیسەوی ساڵی 33 زاینی هاتە ئەرمەنستان، بەڵام ڕەغبەتی نەبوو هەتا سەرەتای سەدەی 14 زاینی کە بە یارمەتی و زۆری حکومەتی ڕۆما لە سووریەوە گاورێتی هێنرایە ئەرمینیا و کوردستان. قراڵی ئەرمەنیا قبوڵی کرد، بەڵام کوردەکانی کوردستان گوێیان نەدایە لەسەر ئاینی زەردەشتی مانەوە و هەوڵ و هەندانی قەشەکان کاری لێ نەکردن.
بەڵام مامۆستا ئەمین زەکی بۆ هاتنی ئیسلام بۆ کوردستان دەڵێ هەر لە دەرکەوتنی ئیسلامەتیدا و هەر لە یەکەم پەیوەندی لەگەڵ ئیسلامەکاندا کوردەکان تێفکرین و دیان ئەم ئاینە نوێیە بە تەواوەتی موافقی تەب ئەو وجدانیانە و لەبەر ئەوە وەکو سوورمارکس سایکس دەڵێت بە ئاسانی و بەرەبەرە قبوڵیان کرد بە شێوەیەک کە بەربەرەکانی ئەفریقا و تورکەکانی تورکستان بەو جۆرە بەدڵ و شەوق قبوڵیان نەدەکرد. بۆچی سوپای ئیسلام ڕووی کردە هەرێمی جزیرە؟ بنکەی سەربازگەی عێراق بە سەرکردایەتی سەعد جەلەولا و خانەقیل و حەلوانیان ڕزگار کرد لە چنگی فارس. بنکەی سەربازی شام بە سەرکردایەتی ئەبوو عوبەیدا زۆربەی فەڵەستین و لوبنان و سووریایان ڕزگار کرد لە چنگی ڕۆم و کەوتنە ڕێ بەرەو شاری حۆمس کە هەرقل ئەو هەواڵی زانی شاری حۆمسیان چۆڵ کرد و کشانەوە بۆ شاری ئەنتاکیە، پاشان چووە بۆ شاری ڕەها لە جزیرە بۆ هاندانی هۆزە عەرەبەکانی ناو عێراق بۆ جەنگ و کۆکردنەوەیان بۆ چوونە سەر حۆمس و گێڕانەوەی ئەو شارە لە چنگی مسلمانان. ئێستا هێزی ڕۆم لە سووریا و شام نەماوە، هەمویان بەرەو ژوور هەڵاتون. جگە کەمێک لە خێڵە عەرەبەکان هەموو شام بە حکمی موسڵمانان ڕازی بوون. هەندێک لە خێڵە عەرەبەکانی جزیرە لە ناو عێراقەوە نامیان بۆ پاشای ڕۆم نووسی و داوایان لێکردن خۆیان کۆبکەنەوە و بگەڕێنەوە بۆ دوژمنایەتی موسڵمانان بە تایبەتی هۆزی بەنی تەغلوب کە لە ساڵی سیانزەی کۆچیەوە بەردەوام فارس و ڕۆمهانی دەدان لە دژی ئیسلام. ئەم عەرەبانە پێشتر لەگەڵ فارس بوون، بەڵام دوای گیرانی مەدائین پایتەختی فارس لەلایەن سوپای ئیسلامەوە و دوورکەوتنەوەی سوپای فارس چوونە پاڵ ڕۆمەکان. ئەم خێڵە عەرەبانە زۆر دەجوڵێن، بەڵام لە هیچ مێژوویەکدا نەبینی کوردەکانی ئەم هەرێما ڕێکەوتنێک لەگەڵ فارس و ڕۆم مۆر بکەن و دژایەتی سوپای ئیسلام بکەن. خێڵ و هۆزە عەرەبەکانی جزیرە نامەیان نووسی بۆ هەرقل و ئامادەی خۆیان دەربڕی بۆ دوژمنایەتی ئیسلام. بەردەوام نامەیان دەگۆڕیەوە و دڵسۆزی خۆیان ڕادەگەیاند بۆ ڕۆم. کارێکی ویان کرد کە هەرقل ڕای بگۆڕێ و نیەت بهێنێ و هەوڵ بدات کە جارێکی تر بگەڕێتەوە بۆ شام. دەنا دەستی لە شام شۆردەبوو. هەرقل چووە سەر عەقڵی ئەوان و نامەی نووسی بۆ خێڵە عێراقی و شامیەکان و هانیدان یارمەتی و پارەی بۆ ناردن. بۆی نووسین کە کەشتیە دەریایەکان سەلامەتن، سوپای بێشوماری ئامادەیە کە سوەری دەریا ببن و لە وشکانەکانی سووریا دابەزن. بۆی نووسین کە لەسەر خێڵە عەرەبەکان پێویستە خۆیان ئامادە بکەن و بگەنە شاری حۆمس. خێڵە عەرەبەکانی جزیرەش بە تەنها ئامادەی خۆیان دەربڕی و وەڵامی هەرقلیاندایەوە کە هەر هەمومان لە ماڵەکانمانەوە ئامادەین و لا جوڵەداین بەرەو حۆمس بەهێزێکەوە کە 30,000 کەس دەبین. پاشان هەرقل نامە و نوێنەری نهێنی ناردە بۆ خەڵکی سووریا و هانیدان پەیمان لەگەڵ موسڵمانەکان بشکێن و ڕاپەڕن لە دژی موسڵمانەکان. نامەی نهێنی گەیشتە حۆمس کە هەرقل بەڕێوەیە بەرەولاتان و نیازێتی حۆمس و سووریا پاک بکاتەوە لە سوپای ئیسلام. شارەکانی ئەنتاکیە و حەڵەب و قەلنسرین وەڵامی نامەکەی هەرقلیاندایەوە و لە خۆیانەوە پەیمان شکێنیان کرد، بەڵام خەڵکی حۆمس وەڵامیان نەدایەوە و پەیمانیان لەگەڵ موسڵمانەکان نەشکاند. بڕوایان بەو جوموجۆڵە و سەرکەوتنی ڕۆم نەبوو. بە ئاشکرا لە نامەکەدا بۆ هەرقلیان نووسی ئێمە حکمی ڕۆممان ناوێ و ڕازین بە حکمی ئیسلام. لیوا شاکر دەڵێت زۆربەی خەڵکی شام داواکەی هەرقلیان ڕەت کردەوە، تەنانەت کەمێک لەو سێ شاری کە ناومان بردن پەیمانیان شکاند و هەرزوو پەشیمان بوونەوە. هەواڵ گەیشتە سعد کوڕی ئەبی وەقاص سەرکردەی بنکەی سەربازی عێراق و ئەمیری کوفا کە سوپایەکی زۆری ڕۆم لە سوارە و پیادە لە هەرێمی جزیرە کۆبوونەتەوە و چەک و جبەخانێکی زۆریان پێیە. سعد نامەی بۆ خەلیفە عومەر نووسی و هەموو شتی تیا باس کرد، لەوانە ئەگەر جزیرە نەگیرێ وڵاتی شام هەر لە خەتەردا دەبێ. مادام جزیرەمان بەدەستەوە نییە وڵاتی شام ئارام نابێت و هیچمان بۆ ناکرێت. ڕۆمەکان شەڕی هیت و تکریت و مووسڵیان بە عەرەبەکانی جزیرە کرد. هەمان هەواڵ گەیشتە ئەبوو عوبەیدە کوڕی جەراح سەرکردەی سوپا و ئەمیری شام کە سوپایەکی زۆری ڕۆم لە جزیرە کۆبوونەتەوە و دەیانەوێت هێرش بکەنە سەر شاری حۆمس و لە موسڵمانەکانی بسێننەوە. ئەبوو عوبەیدەش لای خۆیەوە نامەی بۆ خەلیفە عومەر نووسی. عومەر لە شاری مەدینەوە هەردوو نامەکەی هەڵسەنگاند و بۆ موسڵمانەکانی خوێندەوە. لە بیری ئەوەدا بوو نەخشەیەک دابڕێژێ بۆ ئەو مەبەستە چەند دانیشتن و ڕاگۆڕینەوەیەکی کرد. ڕۆمەکان نیەتیان هێنابوو کە خاکی شام بگێڕنەوە بە چەند قۆناغێک. قۆناغی یەکەم شاری حۆمس بوو، بەڵام ڕۆم هیچ هێزێکی لابەری پێشەوەی جەنگی حۆمس نەبوو. چەند هێزێکی کەمی لە نزیک شارەکانی قەلنسرین و حەڵەب و ئەنتاکیە هەبوو، بەشی پارێزگاری ئەو شارانەشی نەدەکرد. هیچ هێزێکی ئامادە و لێدەری نەبوو، لەبەر ئەوە کاتێکی زۆری دەویست هەتا سوپایەکی باش کۆبکاتەوە. عومەر پێشەکی نامەیەکی خۆ ئامادەکردنی بەم جۆرە بۆ سەعد نووسی لە کوفە. بۆ سەعد لەلایەن خۆتەوە هێزێک بنێرە بۆ جزیرەوەیەکێک لەم سیانە بکە بە فەرماندەیان خالیدی کوڕی عەرەفتە یان هاشم کوڕی عوتبە یان ئیاز کوڕی غەنەم. بارودۆخ لە ئەردەن و فەڵەستین زۆر باش بوو، دەتوانرا هێزێکی ئیحتیادی
لێوە بهێنرێ بۆ ناوچەی حۆمس. بارودۆخی عێراقیش زۆر باش بوو. تازە بە تازە سەرکەوتنی گەورەیان بەدەستهێنا بوو لە حەلوان و جەلەولا. دەیانتوانی یارمەتی بنێرن بۆ شام، هیچ نەبێت خێڵە عەرەبەکانی جزیرە لە کۆڵ شام بکەنەوە. بەرەی جەنگی عێراق بەڕێریدا چەند خۆ دەرخستنێکی سەربازی بەرەو باکوور بکات هەتا عەرەبە خەڵەکیەکانی جزیرە بترسێنە و بیان وەستێنێ و نەجوڵێن بەرەو سووریا. پەیوەندی کرا لەگەڵ سوپای شام بۆ تەنسیقکردن و ڕێخستنی جموجۆڵەکان. هەر بەو مەبەستە هەردوو لایەن نامەیان بۆ خەلیفە نووسی. ئەویش ڕەزامەندی لەسەر بوو. کاتێکیش ئەوەی خواست بەرەی جەنگی عێراق جگە نەخشە و نامەکەی عومەر 3 ڕەتڵی تریشی ئامادە کرد. لە ناوچەی جۆراجۆرە و بەرەو شوێنی جیاواز بۆ جزیرە و سنووری سووریا ناردنی کە تەنها بۆ خۆنیشاندان و سەر لە شێوان بوون کە ئەمانن. یەکەم عەبدوڵای کوڕی موعتەم لە مووسڵەوە بکەونەڕێ. دووەم ئەمر و کوڕی مالک لە کوفۆ بەرەو باکوور بۆ قیقیسیا. سێەم وەلید کوڕی عوقبە بەرەو جزیرە بڕوات. وەڕێک خرابوون کە ئەرزێکیان بە شێوەیەکی سێگۆشە بڕۆن. 2 ڕەتڵ لە پێشە و ڕەتڵی سێم لە پشتیانەوە بە ناوەڕاستیاندا وەکو ئەحتیات. هەواڵی ئەم سوپایە گەیشتە جزیرە. عەرەبەکانی ئەو ناوە نەیانوێرا بجوڵێن و بەرەو سووریا بکەونەڕێ هەتا بزانن ڕووی ئەو 3 سوپایە لەکوێیە. ئەم جموجۆڵە و نامانی عومەر هەر بۆ ترساندنی عەرەبەکانی جزیرە بوو هەتا بیان وەستێنە و هێرش نەکەنە سەر حۆمس هەتا لە نیازی تەواوی هەرقل تێبگا ئەوسا بڕیار بدات. ئەوەی تا ئێستا عومەر کردێتی بۆ مشاغەڵی ڕۆم و عەرەبەکانی جزیرە بووە. گواستنەوەی سوپای میسر بۆ سووریا. هەرقل داوای کرد کەشتیەکان ئامادە بکەن. فەرماندەی کەشتیەکانی دایە قەستەنتینی کوڕی نامەی نووسی بۆ میسر. هەرچی سوپای ڕۆم هەیە لە ئەسکەندەریا ئامادەی بکەن بۆ گواستنەوەیان بۆ سووریا. کەشتیەکان کەوتنەڕێ واتە گەیشتنە ئەسکەندەریە لە میسر و باریان کردن. کەوتنەڕێ بەرەو هەردوو بەندەری ئەنتاکیا و قەلەنسرین لە سووریا. لەسەر کەناری دەریای ناوەڕاست. نەخشەی ڕۆم هەتا ئێستا گواستنەوەی 2 سوپایە. یەکیان لە وشکانیەوە لە جزیرەوە بۆ حۆمس، ئەوی تریشیان لە دەریاوە لە ئەسکەندەریای میسرەوە بۆ لێوارەکانی سووریا. دەستپێکردن بەم دووکارە بوو بەهۆی هەڵگرساندنی هەندێک شۆڕش و ڕاپەڕین لە شارەکانی سووریاوە لە دژی سوپای ئیسلام. ئەم کارە سوپای ئیسلامی مەشغوڵ کرد بە وازەنان لە ڕۆم و کەمکردنەوەی شۆڕشەکان. لەم کاتەدا سوپای ڕۆم داوەزینە وشکانەکانی دەریای سووریا و کەمێک بەرەو ناوەوەی سووریا پێشکەوتن و لەگەڵ هەندێک لە خێڵە عەرەبەکاندا یەکیان گرتەوە و لە هەندێک شوێنیشدا سەرکەوتنیان بەدەستهێنا. هەرقل گومانی کردبوو کە دەتوانێت زیاتر بڕوات و سەرکەوتنی زیاتر بەدەست بهێنێت و سووریا بگرێتەوە. ئەم سوپا زۆرە دابەزەنرایە ناوخاکی سووریاوە، بەڵام سوپایەکی قورسی وا پێویست بە پشتبەستن بەهێزێکی دامەزراوەی سەرزەمین دەکات لە وشکانیدا. گەیشتن بەهێزی خێڵە عەرەبەکانی عێراقیش بڕینی مەسافەیەکی زۆری دەوێت کە ئەستەمە بیانگاتێ و ڕووباری فرات ببڕێت. لەولاوە سوپای ئیسلامی لە عێراق دەتوانێت بگاتە جزیرە و ئەو خێڵە عەرەبانە لە سوپای ڕۆم بکا و ئەو پاڵپشتیان بشکێنێ، چونکە نزیکە لەیانەوە. ئەمە جگەلەوەی کە ڕۆم ناتوانێت بەو نێوانە دوورەدا یارمەتی بگێنێتە خێڵە عەرەبەکانی جزیرە و تەنانەت شۆڕشەکان وانە بوون زۆر بۆ سوپای ئیسلام بهێنن، چونکە زۆربەی ناوچەکان میلیان بۆ ئیسلام بوو تا ڕۆم. هەرقل لەوێدا بۆی دەرکەوت کەوا دەرنەچووە پایکی غەریب بێ پشت و پەنا هیچی پێناکرێ، چونکە زەمینەیان بۆ ساز نەکردو و ڕۆم دەترسا ئەگەر سوپا هەمووی دابەزێنێ گەمارۆ بدرێت لەو ناو کەرەوە لە جزیرە. خێڵە عەرەبەکان مەشغوڵ بکە با نەچنە سەر حۆمس بۆ یارمەتیدانی سوپای ڕۆم. نامەکە زۆر کرد بوو. بڕیارێکی خێرای ئاوا کاری خێرای دەوێت و هەموو مەبەستێکی تیا بوو. نامەکە تەنها سعدی سەرکردەی دەدوان بە تەنها ناوی سعدی بردبوو. مانای وایە هەر خۆی بەرپرسە لە هەر نکۆڵیەک و دووەکەوتنێک کە ڕوو بدات. پاشان وەسیەتی بە جوڵانەکە کرد کە بە گەیشتنی نامە ئەم سوپایە ڕێک دەخەیت و دەینێری. عومەر نەخشێکی سەربازی گرنگی دانا تەنانەت لە بیری سەرکردەکانی شامیشدا نەبوو بەم جۆرە بۆ سعدی کوڕی ئەبی وەقاس. یەکەم ڕەتڵی یەکەم یارمەتی بە وڵاتی شام خەڵکێک ڕێکبخە و لەگەڵ قەعقەعی کوڕی ئەمری تەمیمی و هەر لە ڕۆژەی کە نامەکەت پێدەکات بینێرە بۆ حۆمس، چونکە ئەبوو عوبەیدەی گەمارۆداوە. ڕەتڵی دووەم سوهێلی کوڕی عودەی بنێرە بۆ شاری ڕقا، چونکە خەڵکی جزیرە بوون ڕۆمیان هەندا کە بچنە سەر حۆمس. ڕەتڵی سێەم عەبدوڵڵا کوڕی عوتبان بنێرە بۆ شاری نووسێبین، دوای ئەو بۆ حەران و ڕەها ئورفا. ڕەتڵی چوارەم وەلیدی کوڕی عوقبە بنێرە سەرخێڵی ڕەبیع ئەو تەنووغ لە عەرەبی جزیرە. سەرکردایەتی ڕەتڵەکان عەیاز کوڕی غەنەم بنێرە لەگەڵیان هەتا دەگەنە شەڕ، ئەوسا با عەیاز سەرپەرشتیان بکات و سەرکردە بێت. ئەم سوپا 5000 کەسیە عەیاز لە مانگی شەعبان ساڵی 18 کۆچیدا کەوتەڕێ. واقیدی مێژونووس لێرەدا وەکو زۆر جێیتری کەوتۆتە هەڵەوە. وای نووسیوە کە ئەبوو عوبەیدە لە شاری تەبەریەی فەڵەستینەوە عەیازی نارد بۆ جزیرە. ئەگەر تەواوی باسەکەی واقیدی بخوێنیتەوە یەک پارچە هەمووی هەڵەیە، بەڵکو ڕاستیەکە ئەوەیە کە سەعد لە عێراقەوە ناردوێتی.
نەخشەی هەرێمی جزیرە و ڕێڕەوی ڕەتڵەکان. سعد سوودی وەرگرت لەو 4000 مەهینەی کە عومەر لە بەسڕە و کوفە دەینابوون بۆ کاتی تەنگانە و خێرا. ڕەتڵەکان کەوتنەڕێ ڕوە و مەبەستی دیاریکراوی خۆیان بە جۆرێک کە لە ماوەیەکی کەمدا چواردەوری هەموو هەرێمی جزیرەیاندا. هەموو ڕێگا سەرەکیەکانیان بەست کە جزیرەی دەبەستەوە بە دەرەوەی هەرێم. 5000 بە تەرتیب و بە باوەڕ سەردەکەوێت بەسەر 30000 کاسە لێسی بێ باوەڕی خێڵەکیدا کەمی چاک و مرەتەب چاکتر و بەهێزترە لە زۆر و بۆری شەخەڵ. لە کاتێکدا 30000 چەکدار لە خێڵە عەرەبەکانی جزیرە خۆیان ئامادە کردووە نیازیانە ڕۆم لە حومس نزیک بێتەوە، ئەوانیش لە جزیرەوە هێرش بهێنن ڕووباری فرات ببڕن بچنە کۆمەکیان. پێش ئەوەی لە ڕووباری فرات بپەرنەوە بڵاویان لێکرد و گەڕابوونەوە ناوخێڵ و ماڵ و منداڵی خۆیان و چەکەکانیان شاردبوویەوە، دەرگایان لەسەر خۆیان داخست بوو. بەم کارە بەڵایەکی گەورە لە کۆڵ سوپای ئیسلامی ناوشاری حومس کەوت، جگەلەوە یارمەتیدەرێکی گەورەی لە سوپای ڕۆم کرد بوو بەهۆی هەڵوەشاندنەوەی نەخشەیەکی هەرقل کە دەیویست سووریا بگرێتەوە و حومس داگیر بکات. ئەمەر بڕیاری بۆ ئەبۆ ئەبەیدە دەرکرد کە لە حومس بمێنێتەوە و نەجوڵێ، داوای کرد کە داوا لە خێڵەکانی شام بکات بێن بەدەمیەوە. ئەو زستانە ئەبۆ ئەبەیدە لە حومس مایەوە هەتا ناوەڕاستی بەهاری هەژدەی کۆچی. لەو کاتەدا عومەر لە قودس بوو، چوو بوو بۆ مەرکردنی ڕێکەوتنی موسڵمانان لەگەڵ گاورەکاندا. ئەبۆ ئەبەیدا بەردەوام کۆبوونەوەی دەکرد بۆ وەرگرتنی ڕاو هەواڵ و هەڵوێست زانینی ڕووداوەکانی جزیرە و ناو عێراق. سوپای ئیسلام چوانە و جزیرە، ئەوەی بەرامبەری سوپای ئیسلام وەستا سوپای ڕۆم بوو کە ساڵەهایە ئەو بەشەی کوردستانیان لەژێر چنگدا بوو. لە هیچ شوێنێکی مێژوە نووسراوەکان دانیە کە کورد بەرەنگاری سوپای ئیسلامیان کردبێ، هەروەکو چۆن لەبەری جەنگی فارسەکاندا لە جەلەولا و خانەقین و حەلوان کە سوپای ئیسلام هاتە باشووری کوردستان سوپای فارس بەرەنگاری وەستا نەک کورد. لە جزیرەش خێڵا عەرەبەکان نردیان بە شوێن سوپای ڕۆمدا و یارمەتیاندان. کورد لە هیچ جەیەکدا نییە یارمەتی ڕۆمی دابێ، بەڵکو کوردەکان لە شارەکانیاندا نەک هەر بە جزیەدان ڕازی نەبوون، بەڵکو موسڵمان دەبوون، چونکە وەکو لە پێشتر ڕوونم کردوتەوە کە لە سەرەتای ئیسلامەوە وەفدی کوردی ناوچەی جزیرە لە هۆزی باجن بەنهێنی بە ناوی بازرگانیەوە 12 کەس دەنێرنە مەدینە و لە پێغەمبەری نوێ و ئیسلام وردەبنەوە و ئیسلامبوونی خۆیان ڕادەگەێنن و بە دیاریش ئاینی ئیسلام بۆ گەلەکەیان دەهێننەوە و لەو ڕۆژەوە چاوەڕوان دەکەن کەی بێت ئیسلام نزیک بێتەوە و پڕبەدڵیان ئەوەی نهێنیە لەیان ئاشکرەی بکەن و ئەو ڕێگەیە بەخێو دەکەن هاکەی بێت سوپای ئیسلام سەرکەوێ و ئەو کابوسە ڕەشەی ڕۆم لە سەرگەلی کوردی باکوور لابەرێ. ئەو کاتا ئەیاز لابەشی باکووری کوردستان هەرێمی جزیرە نزیک دەبێتەوە. کورد ژێردەستەیە، نەخاوەنی خۆی و میلەتێتی، نەخاوەنی خاک و ئاو و نیشتیمانێتی، بەڵکو کوردستان داگیر کراوە. ڕۆمەکان گەنجە کوردەکانیان دەکردە سەرباز و دەیاندان بە کوشت لە پێناوی بەرژەوەندی خۆیاندا. سەرانە و باج و خەرجیان دانابوو لەسەر خەڵک و زەوی و زار و مەڕۆماڵەتی کورد کرابوو بە کۆیلە وەکو کاڵایەک بەزرگانی پێوە دەکرا. شەڕیان پێگەرم دەکردن. 1000 ساڵە ئەوە حاڵی کوردە. فارس و ڕۆم لە شەڕی 1000 ساڵی خۆیان دەیان هاڕن، بەڵام لە جەنگی فارس و ئیسلام ڕۆم و ئیسلامدا لە هەردوو بەرەی جەنگیدا کورد خۆی حەشاردا لە خزمەتی سەربازی هەڵاتن. چاوەڕوانی نزیکبوونەوەی سوپای ئیسلامیان دەکرد هەتا پەیمانە نهێنیەکانیان بەهێن نەدەی. وەکو لە باشووری کوردستان خەڵکی شارەزوو بە نزیکبوونەوەی سوپای ئیسلام راپەڕینیان لە دژی دام و دەستگای فارس کرد و ئیسلامبوونی خۆیان ڕاگەیاند. ئێستا دەبینی کە گەلی کورد لە باکووری کوردستان و هەرێمی جزیرە هەر بە وێنەی باشووری کوردستان و هونەرێکی تێرە وەڵامی سوپای ئیسلام دەدەنەوە. کە ئەیاز و سوپای ئیسلام تەقیان لە دەرگای سەرەوەی ئەو بەشەی هەرێمی کوردستاندا، ئەوەی هات بەدەم دەرگاوە سوپای ڕۆم بوو نەک کورد لە ماڵ بوو، بەڵام بۆی نەبوو بەدەم تەقی دەرگای ماڵی خۆشیەوە بچێت. هیچ مێژونووسێکی کۆن و نوێ باسی ئەوەیان نەکردووە کە کورد هاتبن بەدەم تەقی دەرگایانەوە. دڵیان لای ئەو کەسە بووە کە تەقی لە دەرگایان دەدا، بەڵام لە پەنجەرەشەوە نەیان دەهێشت بیان بین و مەرحەبەیان بکەن. بەڵام کە ڕۆم شکا ئیتر وردە کورد تعبیری لە نیازەکاری ناودڵیان دەکرد، بە چاکی وەڵامی سوپای ئیسلام دەدەنەوە. ڕزگارکردنی هەموو شارە کوردیەکان بە ئاشتی. شاری ڕقا. سوهەیلی کوڕی ئەودەی کە ڕەتڵی دووەم بوو بە فەرمانی ئەیاز کە سەرکردەی سوپا بوو و عومەر لە نامەکەیدا سوهەیلی بۆ شاری ڕقا دانابوو کەوتەڕێ. کە سوپای ئیسلام لەو شارە کوردە نزیک بوویەوە، دەبینێ ڕۆمەکان دەوری شاریان داوە، سەنگەریان گرتووە و ئامادەی شەڕن. هەندێ وردە شەڕیان لەگەڵ کردن. ئەیاز و 300 سوار چوونە بەردەرگای شوورەی جەردانی شاری ڕقا. لەگەڵ حرەسەکاندا شەڕێکی کورد قۆمە و دەرگاکەیان گرت. زاناگەورەکانی ناوشار داوایان لە سوپای ڕۆم کرد خۆیان لادەن با ئێمە لەگەڵیان ڕێککەوین. هەر ئەو شەڕە بوو بە تریاکی شاری ڕقا. نوێنەری نارد بۆ لای سوهەیل و ئەیاز وتبووی ئەگەر حەست بکەن و ڕێگە بدەن دەمەوێت چەند و توێژێک پێکەوە بکەین. ئەیاز وەڵامی بۆ ناردبوویەوە تۆ سەلامەت دەبیت هەتا دەگەڕێیتەوە جێی ئەمینی خۆت.
بەتریارک نوێنەری ناردووە و وتبووی دەترسم هەتا دەگەڕێمەوە بمکوژن ئەمانێک بنووسن بۆ خۆم و 10 کەس کە لەگەڵمدا دێن. ئەیاز لاپەڕێکی بۆ نووسی و بۆی مۆر کرد و بۆی نارد. بەتریارکی ڕقا لەگەڵ 10 کەس لە بەتریقانی تر دابەزینە خوارەوە بۆ بارەگای فەرماندەی سوپای ئیسلام. حەریر و دیباجیان لەبەردا بوو، بە ئاڵتون و مجەوهرات ڕازا بوویەوە، هەتا نزیک بوونەوە ئەیاز هەر لێیان وردەبوویەوە. لە گەورەکانی پرسی ناوت چییە؟ وتی بنتز، بەڵام واقیدی لە فتوح الشامدا دەڵێت ناوی یوحەنایە، ڕەنگە هەردووکیان ڕاست بێ و ناوی یوحەنا بنتز بوو بێ. ئەیاز وتی فەرموو چیت دەوێ بە کەیفی خۆت قسە بکە؟ بەتریار گوتی ئەی ئەمیر تۆ ناوت چییە؟ وتی ئەیاز، وتی کوڕی کەیت، وتی غەنەم. بەتریار سەری ڕاوەشاند و سەیری هاوڕەکانی کرد و بزەگرتی، وتی ئەی تۆ چی تێناوە بۆمان؟ ئەیاز وتی وشەی لا ئیلەهە ئیلا الله وحده لا شەریکە لەه وئەنە محەممەدەن عەبدوه وەڕەسوولوه. ئەگەر ئەوەتان وت و بڕواتان پێیبوو، نوێشتان کرد، ڕۆژووتان گرت، زەکاتی پارەتاندا، ئەوەی خۆ حەڵالی کردووە کردتان و لە حرامەکان خۆتان لادا، ئەوە سەر و ماڵتان لە ئێمە حرامە و سەلامەت دەبن وەک ئێمەتان لەدەت. بنتز وتی ئەی ئەگەر نەمانوت، ئەیاز وتی جزیە بدەن، لێتان وەردەگرین و ئەوسا لە ذیمەی ئێمەدا دەبن و ئەمانەت دەبن لامان و ئەوسا سەر و ماڵتان دەپارێزین و لە ماڵەکانتاندا بمێننەوە، لەسەر ئاینی خۆتان بن، ئێمەش لە دوژمن دەتان پارێزین. بنتز وتی ئەی ئەمیر، لەسەر ئاینی خۆم دەمێنمەوە و چۆن دەوێ ئاوا لەگەڵ تا ڕێک دەکەوم. ئەیاز لەگەڵیدا ڕێککەوت لەسەر 20,000 دینار کە هەر ئێستا دیدەن. هەموو سەرەکی باڵقیش ساڵانە 4 دینار بدات، بەوە سەر و ماڵیان پارێزرا و ئاینی خۆیان جێبەجێ بکەن، ئەمەیان مۆر کرد. پاشان ئەیاز بە بنتسی وت پرسیارێکم هەیە، وتی فەرموو. ئەیاز وتی کە پرسیاری ناوت لێ کردم، بۆچی لات کردەوە بەلای هاوڕێکانتدا و پێکەنیت؟ بنتز وتی ڕاستی لە هەموو شتێکی تر خۆشترە. پاشان وتی ئەی ئەمیر، من بەتریارکی ئەم شارم، باوکو باپیرم لە زۆر کۆنەوە بەتریارکی ئەم شارە بوون، بەڵام فارسەکان لە شەڕێکدا زاڵ بوون، بە سەرماندا شاریان داگیر کردین، شار بە دەریان کردین، لەسەر ئەمە هەرقل لێمان سویر بوو، قبتیەکانی بۆ ناردین و خراپیان پێکردین، سزایان دەین. ئێمە دەزانین خاک و ئاو وڵاتمان هەروەک چۆن کتێب و ئاینەکەمان بۆی داناوین هەروە دەبێت. خەڵکی ئەم شارە گوێڕایەڵی بۆ کەس ناکەن، جگە پیاوێکی عەرەبی ناوی غەنەمە یان کوڕی غەنەمە کە پرسیارم لێ کردی، زانیم ئەو کەسە تۆی، هەر بۆیە ئیشارەتم بۆ هاوڕێکانم کرد. ئەیاز وتی بەخوا دامە و دیارن، ئێوەی خاوەن کتاب و پەیامی خۆی لە کتێبەکەتاندا باسی پێغەمبەری کردووە، ئەی بۆچی دوای ناکەون؟ بنتز وتی سوێند بە مەسیحی کوڕی مەریەم لە ئینجیلدا مژدەی هاتنی محەممەدی تایە، دەڵێت عەرەبیە و لە چاکترین پێغەمبەرانە، میلەتەکەی لە چاکترین میلەتانە، ڕۆژێ سواری کەر دەبێ و داوای چاکە دەکات، ئێمە وامان دەزانی لەنەوەی بەنی ئیسرائیل پەیدا دەبێ. ئەیاز وتی ئەی تۆ نەڵی لە کتێبەکەماندا هاتووە عەرەبیە؟ بنتز وتی وامان زانیوە عەرەبی قسە دەکات و خۆی عەرەب نییە، چاک بزانە ئەی ئەمیر، من بە خەڵکی ڕۆمم وتووە با هەمومان موسڵمان بین، ڕۆمەکانی ناوشاری ڕقە نەیانهێشت، تووڕە بوون و وتیان شتی وا بڵێ ئەتکوژین، منیش لە خۆم ترسام. ئەیاز سەری سوورما لە ڕاستی ئەم بەتریارکە چەند ڕۆژێک لە شاری ڕقەمانەوە، پاشان ڕۆیشتن. واقعی دەڵێ پاشان ئەیاز سوهەیل کوڕی ئۆدەی نارد بۆ ڕقە کە بەتریاکێک فەرمانڕەوایی دەکردن. کوردەکان لە خەڵکی شار کۆبوونەوە پێیان وت ئێوەی گاور و ڕۆم لە نێوان عێراق و شامدا چیتان پێدەکرێ؟ هەر ئێوە ماون نەچوبنە ژێر دەسەڵاتی موسڵمانانەوە، جێتان نابێتەوە لەم بەینەدا. هەر بۆی وەفدێکیان نرد بۆ لای ئەیاز و زۆر بە ئاسانی ڕێکەوتن. موسڵمانەکان و خەڵکی شاری ڕقە بە ئاشتی ڕێکەوتن، بەم جۆرە هەرێمی جزیرە ئاسانترین وڵات بووە کە بە ئاشتی فەتح بووە. بەلازەری دەڵێت سوپاکەی سوهەیل بۆ شاری ڕقە بەم شێوەیە دروست بوو. لای پێشەوە میسرە کوڕی مەسروق، لای ڕاست سەعیدی کوڕی ئامر، لای چەپ عەبدوڵای کوڕی سەعید بوو، چوون هەتا گەیشتنە شاری ڕقە. محمود شید خەتاب دەڵێت ئەیاز سوپایەکی بەرەو جزیرە جوڵان، هەر ئەمیرێک بەرەو ئەو شاری بووی دیاریکرا بوو کەوتەڕێ. سوهەیلی کوڕی ئەودەی بەرەو شاری ڕقە کەوتەڕێ و گەماروی دا و خەڵکی شار داوای ئاشتیان کرد. سوهەیل لەگەڵیان ڕێکەوتن. لە جێیەکی تردا دەڵێت ئەیاز لەگەڵ فەرماندەکانیدا کەوتەڕێ، لە ڕێگای ئەلقیرازەوە سەهلی نارد بۆ ڕقە کە سوپای ڕۆم و عەرەبەکان زانیان لە کوفەوە سوپای ئیسلام بەرەو ئەوان کەوتوتەڕێ ناچەر بوون بکشێنەوە و شارەکانیان سەهل ڕقەی گەمارۆدا و پاشان بە ئاشتی لەگەڵیان ڕێکەوت. شاری ڕەها و حەڕان. تەبەری و ئیبن ئەسیر دەگەڕنەوە کە سوهەیل ڕقەی ڕزگار کرد، کاری ڕێخستن و ڕێکەوتنی ناوچەکەی تەواو کرد. چوو بۆ لای ئەیاز و پێکەوە چوون بۆ شاری حەڕان و لەگەڵ خەڵکەکەی ڕێکەوتن. پاشان ئەیاز سوهەیل و عەبدوڵڵا کوڕی عوتبەی نارد بۆ شاری ڕەها و لەوێش بە ئاشتی ڕێکەوتن، بەم جۆرە جزیرە ئاسانترین وڵات بوو فەتح کرا. بەڵام خزری بەک دەڵێت ئەیاز چوو بۆ ڕەها و بە ئاشتی ڕێکەوتن، پاشان چوون بۆ حەران بەبێ شەر ڕێکەوتن.
ئیبن عەسەم دەگەڕێتەوە کە سوپای ڕۆم لە شاری ڕەها و هەواڵی ڕێکەوتنەکەی ئەیاز و شاری ڕقیان بیست ترسان، خواردن و خواردنەوە مەڕووماڵەتیان کۆ کردەوە و دەرگای شوورەکانیان داخست. ئارادات و مەنجەنیقیان لەسەر بورجەکانەوە دامەزران، بەردێکی زۆریان کۆ کردەوە بۆ هەڵدان، ویان گومان دەبرد موسڵمانەکان دوور بن، بەڵام لە پڕێکدا دەنگی ئەڵڵاهو ئەکبەر ڕایشڵەکاندن و چواردەوری شارگیرە، پێشەنگی وڵاخی موسڵمانان نزیکی شار بوویەوە. ئاڵا و لیواکان ڕێکخران. سوپای ڕۆم لەسەر شوورەکانەوە لە سوپای ئیسلام وردەبوونەوە، بە 20,000 کەس مەزانەیان دەکردن. خەڵکی شار بەسەرکردەی سوپایەکانی خۆیان وت ئێمە توانای ئەم هەمووەمان نییە. داوایان لە بەتریارکی شار میتولوس کرد کە هەوڵ بدات وەک شاری ڕقە لەگەڵیان ڕێککەوێت، کە بەتریارک زانی میلەتەکە ئاوابڕیان ڕووخەوە، ئەویش داوای لە سوپا کرد خۆیان نەفەوتێن و نوێنەری نارد بۆ لای ئیاز بەم جۆرە: ئەگەر وەک خەڵکی ڕقە پێمان ڕازی دەبن ئەوە ئێمە ئامادەی ڕێکەوتنین. ئەیاز بە ڕەزامەندی وەڵامی دانەوە. ئەیاز داوای لە سوپا کرد خەڵکی شاری ڕەها لە زیممە و ئەهدی ئێمەدان و ئەزیەتان مەدەن مەچنە ماڵیان بەبێ مۆڵەت. موسڵمانەکان سەریان سۆرمان لە خۆشی ئەو شارە کوردیە، چەند ڕۆژێک تیامانەوە. میتولس لە خوار شارەوە خواردنێکی زۆری ئامادە کرد و پاشان هێنایە کەنیسە و بە ئەیازی وت: خواردنێکی زۆرم ئامادە کردو بۆ خۆت و کۆمەڵەکەت، حەز دەکەم بە هاتنتان ڕێزم لێ بنێن و وەڵامم بدەنەوە. ئەیاز وتی ئەگەر بۆ هەر کەسی ترمان بکردایە بۆ جەنابتمان دەکرد، بەڵام من خەلیفە عومەرم بینی کە بە تریاکی قودس داوەتی کرد بۆ ناو کەنیسە نەچوو، هەر بۆیە منیش حەز ناکەم ڕێچکەی خەلیفەم بشکێنم. میتولوس وتی ئەی ئەمیر داوا بکە هاوڕێکانت بێن. ئەیاز وتی ئەوە خۆیان دەزانن. میتولوس وەقی وڕما. ئەیاز وتی وە ئەزانم تۆ لە ترسان ئەمە دەکەیت، چاک وایە ئەمە بۆ ئەوانە بکەیت کە دوای ئێمە دێن. ئێمە ئەوەتە وەفامان هەیە بۆ ئەهد و پەیمانمان، لە ئێمە ئەمین بە و هیچ ترست نەبێت. چاک بزانە داوایەکیشت لێ ناکەین کە توانێت بەسەریدا نشکێت. بەتریار گەڕایەوە لای هاوڕێکانی وتی سوێن بەخوا، ئەمە گەورەترین پیاوە کە هەتا ئێستا من ڕێم لێ کەوتبێ. هەواڵ گەیشتە ئەیاز کە ڕۆمەکان لە حەران بە 20,000 سەربازەوە کۆبوونەتەوە. سوپای ئیسلامی ئامادە کرد بە فەرماندەی عەبدوڵڵا کوڕی عوتبان ڕۆیشتن، هێشتا نەگەیشتبوون کە نوێنەری شاری حەران گەیشتە بەرەوە. وتیان سوپای ڕۆم ناوچەکانی چۆڵ کردو و حەز دەکەین وەکو شارەکانی تر لەگەڵ ئێمەش ڕێک بکەون. بە هەمان جۆری شاری ڕەها و ڕقا ڕێککەوتن و پەیمانیان مۆر کرد. واقعی دەڵێ هەڵاتوانی ناوچەکان خۆیان گەیاندە شاری حەران و ڕئیس عەیون لەو ناوچانەدا مۆڵەتیان خوارد. چاوەڕوانی هەواڵ بوون بزانن سوپای ئیسلام چی دەکەن، بەڵام پاشای حەران کە کورد بوو هەڵهاتنی سوپای ڕۆم و عەرەبی پێخۆش نەبوو کە خۆیان ئاڵاندە بۆ شاری حەران. سوپای ئیسلام بە فەرمانی عەبدوڵڵا ڕوویان کردە شاری حەران کە ڕۆم و عەرەبەکان زانیان پاشای حەران نیازی شەڕی نییە، بەڵکو خەڵکەکەی ئامادە کرد و پێشوازی لە سوپای ئیسلام کەن و موسڵمان ببن. هەڵهاتن و چون بۆ شاری ڕاس عەیون شاری حەران بە ئاشتی و خۆشیەوە، پاشان گەدایان موسڵمان بوون. هەموو کەنیسەکانیان کردە مزگەوت. ئەمە یەکەم شارە گەورە و بچووکیان پێکەوە موسڵمان بوون. لەم کارەدا یوقەنا زانای ئاینی ناوچەکە دەورێکی گرنگی هەبوو لە موسڵمانبوونی خەڵکی شاردا کە دەمێک بۆ خۆیان بۆ ئامادە کردبوو. پاشان یوقەنا چەند دانیشتن و کۆبوونەوەیکی گرنگی لەگەڵ سەردارانی ئیسلام ئەنجامدا بۆ بەڕێوەبردننی کاروباری ناوچەکە. یەکێک لە ئامۆژگارەکانی یوقەنا بۆ سەرکردە ئیسلامەکان ئەوە بوو چاک بکەن و چاک بچێنن، با ئەوەش ماوە لە خەڵکی جزیرە چاومان لێ بکات. سوپای ئیسلام ناوچەکەی جێهێشت، کاروباری بەڕێوەبردننی دایە دەست خەڵکی شار خۆیان. شاری ڕەئسل عەیون. هەڵهاتوویەکی زۆر لە شاری ڕەئسل عەیون کۆبوونەوە. لە ناویاندا چەند سەرکردە و حاکمانی هەڵاتی ڕۆم دەبینرا، لەوانە پاشا شەهریاز. ئەم پاشایە نامەی نووسی بۆ پاشا و حاکمەکانی شەقر و زەعفرە و حەرەفناس و ئەنتاق پاشای نینەوە و جیبر کوڕی هەکاری، جیبر گەورەی هەکاری، کە بێن بەدەمیەوە و یەک بگرن و کۆ ببنەوە لە دژی موسڵمانەکان. موسڵمانەکان بەمەیان زانی چۆن بۆیان. ئەمە لە مانگی ڕەبیعی یەکەمی ساڵی حەفتەی کۆچیدا بوو. پاشان عەرەبەکانی شەڵاتن و خۆیان گەیاندە شاری ڕەئسل عەیون کە پادشایەکی ڕۆمیان بەسەرەوە بوو بە ناوی شەهریاز کوڕی فرۆن. عەرەبەکان بە پاشای گاوری ئەم شارەیان وت ئەوە موسڵمانەکان هاتن، تەنها مەبەستیان عەرەبەکانە نەک ڕۆمەکان، دەیانوێ بە زۆر ئێمە موسڵمان بکەن. ئێمە وا بە باشی دەزانین کە سوپا و هۆرد و بەرینە دەرەوەی شار و بچین بۆیان. پاشای گاوری وتی دەترسێم ئێوە بدەنە پاڵیان و پەیمان ببەستن و لە گەرمەی شەڕدا پشتمان بەردەن و بەمان شکێنن. ڕێککەوتن. خەندەقی دەوری شاریان تەواو فراوان کرد. سوپایان دامەزراند و نردیان بۆ یارمەتی شارەکانی جەملین و کەفەرداران و ماردین و تەلین مەرزە و چەند جەیەکی تر.
مسلمانەکان بەڕێگا دەهاتن لەگەڵ دێهات و خێڵ و خەڵکی ناوچەکەدا ڕێکەوتنی ئاشتیان وەرکرد بە تاک و کۆمەڵ خەڵکیان بانگ دەکرد و دەیان دواندن بۆ ئیسلام بە پێچەوانەی ناوچەکانی تر ئەم هەرێمە زۆر ئاسان ڕویان لە ئیسلام دەکرد بە تایبەت گەور و زەردەشتەکان هەردوو قەڵای زیباد و زلوبیا بە ئاشتی ڕزگار بوو لەم کاتانەدا زانەی گاور و زەردەشتەکان لە مسلمانەکان و قورئان و باسەکانی خۆ و پێغەمبەر وردەبوونەوە ناوچەکە بوو بە کۆڕی لێکۆڵینەوە و گۆڕینەوە و توێژ لە نێوان خۆیاندا ئەم یارمەتی زۆری دان بۆ ئاسان مسلمانبوونی ناوچەکە تەنها هەندێک لە حاکم و ئاغا و دەرەبەگ و سەرکردە گاورە ڕۆمەکان نەبێ کە هەموو لە بورجە تیور کۆبوونەتەوە و دەیانەوێ بڕۆن و بگەن بە سەنگەرنشینانی شاری ڕاسەلعویون کە شارێکی قەرەباڵغ و پڕقەڵای ناوچەکەیە بەلازەری دەڵێت عومەر نامەی نووسی بۆ ئەیاز کە عومەیری کوڕی سەلەمی ئەنساری بەهێزێکەوە بنێرێ بۆ شاری عینوەردە کە مەبەست شاری ڕەسەلعویونە و شارێکی ناودەرە و پڕ لە کانیاوە بەلازەری دەڵێت عومەیر لە پێشەوە هێزێکی نرد و ڕۆمەکان سەنگەریان لێگرتن و بە منجەنیق بەردیان بۆ هەڵدان و زەرەریان لە مسلمانەکاندا عومەر گەیشت و بەسەر ڕۆمەکاندا سەرکەوت ڕاوینان و لەگەڵ خەڵکە ڕەشوڕوت و ستەملێکراوە کوردەکەیدا ڕێککەوت و خاکەکەی دایەوە بە خەڵکە ڕەسەنەکەی کە کوردن دەقەکەی بەلازەری دەڵێت ئەی دەبێ خەڵکی ڕەسەنی ئەم شارانە کێبوو بن جگە لە کوردواتە خاکەکەی لە ڕۆمەکان سندەوە و دایەوە بە کوردەکان ماڵ و منداڵ و خێزانیانی بە سەلامەت پاراست واقعی دەڵێ لە دەرەوەی شار شەڕێکی کورد قەوما و شەهریازی پاشایی کوژرا و ئەوانی تری ڕایان کرد بۆ ڕاسەلعویون حاکمی ئەو شارە ئەرسالوز بەخۆی و ئەحبار و خەڵکێکی زۆری شارەوە مسلمان بوون هەردوای ئەو شارەکانی دارا و بیرحا و باعما بە ئاشتی ڕێککەوتن و خەڵکەکەی مسلمان بوون شاری ڕاسەلعویون لە مانگی ڕەبیع یەکەمی ساڵی حەفتەی کۆچیدا ڕزگار بوو یەکێک لە ڕەوشتە بەرزەکانی ئەم فەرماندەیە عومەیر کوڕی سعدی ئەنساری ئەوسی کە شاری ڕاسەلعویونی کوردستانی لە ڕۆمە گاورەکان سندەوە و دایەوە بە کوردەکان خۆیان عومەیر کرایە والی جزیرەی کوردستان و حومسی سووریا عومەری فاروق لە مەدینەوە نامەی نووسی و داوای کردناوی هەژارەکانی ئەو ناوچانەم بۆ بنووسن بۆ یارمەتی کە لیستەکە هاتە بەردەستی عومەر دەبینێ ناوی عومەیری ئەنساری تایە کە ئەمیر بوو عومەر وتی ئەمە کێیە وتیان ئەمیرەکەمانە وتی ئەویش هەژارە وتیان کەسمان نییە ئەوەندە هەژار بێت عومەر 100 دیناری بۆ نارد ئەویش هەمووی بەخشیەوە بەسەر هەژاراندا ژنەکەی وتی با دینارێکت دانایە بۆ خۆمان وتی ئەی بۆ بیرت نەخستمەوە واریەک ئاوا بۆ ڕعەتەکەی بژی چۆن ستەمیان لێ دەکات شاری قرقیسیا سوپای ئیسلام ڕووی کردە قیرقیسیا کە عەرەب و ڕۆما هەڵهاتووەکان بەوەیان زانی پەلاماری پەردا ئاسوینەکەی سەڕوباری خاپووریاندا و شکاندیان پاشان چواردەوری شاریان قایم کرد لەو شارەدا زانایەکی ئاینی ناودار هەبوو بە ناوی شەوجوان بەنهێنی مسلمان ببوو کار ئاسانی زۆری کرد بۆ مسلمانەکان کە مسلمانەکان نزیک بوونەوە ڕێیەکی تەنگیان نیشاندان کە شەو داهات لە ئاوی خاپوور پەڕینەوە لەو بەڕووبار لەگەڵ زۆر هۆز و خێڵی ناوچەکە ڕێکەوتنیان مۆر کرد دانیشتن و توێژی زۆر ڕوویدا و بە نەرمی وەڵامیان دانەوە کە لە شار نزیک بوونەوە عەرەب و ڕۆمەکان ماڵ و منداڵیان هێنابوویە دەرەوەی شار لەگەڵ خۆیان هەتا ڕاکەن ئەیاز وەلیدی کوڕی عەقەبەی نارد بۆ لایەن هەتا ڕێک کەون و چوونە لای سەرەکخێڵ و هۆز و مەقۆڵانی عەرەبەکان چەند دانیشتن و کۆبوونەوەیەکیان کرد و لە ئەنجامدا پێیوتن ئەوەی سەیری عاقبەت بکات ئەمین دەبێ لە خراپە هیچ کات ئێوە لەوانی پێشخۆتان و زۆرتر بەهێزتر نین چاکوایە بگەڕێنەوە بۆ لامان و بۆ ناو حیزبەکەمان بەم قسانە نەرمی کردن هەموو عەرەبەکانی ئەو ناوە دایانە پاڵی جگە خێڵی ئیاد کە کۆچیان کرد بۆ ناو جرگەی ڕۆمەکان لە سەروی شام ئەوانی تر زۆریان مسلمان بوون و هەندێکیان بەبێ بڕوایی مانەوە بەڵام بێبڕوا و مسلمان هەموو چوونە ناو سوپای ئیسلام و دوورکەوتنەوە لە گاورە خاچپەرستە ڕۆمەکان پاشان هەموو خەڵکەکەی کۆ کردەوە و لەم قسانەی بۆ کردن خوا موژدەی پێداوین کە موڵکی کیسرای فارس و هەرقلی ڕۆممان پێ ببەخشێ و لەبارەم منەوە فەرموویەتی پێش شەڕ زۆر لە خەڵکی ناوچەکە مسلمان بوون جزیرە ئاسانترین وڵات بوو کە بە ئاشتی و ڕێکەوتن ڕزگار بوو وەلید نامەی نووسی بۆ ئەیازی سەرکردە کە خێڵی ئیاد هەمویان بەخا و خێزانەوە ڕایان کردو بۆ ناو ڕۆمەکان ئەیاز نامەی نووسی بۆ خەلیفە عومەر و ئاگاداری کرد عومەر نامەیەکی نووسی بۆ هەرقلی پاشای ڕۆم بەم جۆرە پێم گەیشتووە کە ناوچەیەک لە خەڵکی عەرەب ناوچەی ئێمەیان جێهێشتووە و ڕایان کردو بۆ لای تۆ سوێن بەخوا دەیان نێریتەوە بۆ لامان یان هەرچی گاوری لێی من هەیە دەریان دەکەم بۆ لاتان هەرقل هیچی بۆ نەکرا و ئەوەندە نەبێت کە خێڵی ئیادی دەرکرد و نردیەوە بۆ وڵاتی جزیرە 4000 گەڕانەوە ناو خاک و ماڵیان و ئەوانی تر بڵاوبوونەوە بە شامدا
ئەم نامەی عومەر ئەوەندە تند و حەکیمانە بوو هەڕەشەیەکی وا بۆ ئیتر عەرەبەکانی تر نەیانوێرە خاکە موسڵمانەکان چۆڵ بکەن و بچنەوە ناو دوژمن هەتا خاکی دوژمن نەکەنە بارەکە و بنکە بۆ تۆڵەسەندنەوە هەتا هەموو عەرەب لەژێر ئاڵاکەیدا کۆ ببنەوە بەڵام واقعیدی کە لە ئەسڵدا شیعەیە نامەکەی عومەر دەشێوێنێ و عومەر ناشرین دەکات و ئاوا دەیگۆڕێ عومەر لە نامەکەیدا نووسی بووی بیان نێرەوە دەنا هەموو گاورەکانی ناوخاکی خۆم دەکوژم عومەر ئەمانیدا بەبێ یەکێک و عەهد و پەیمانیدا بێ پێیان و پارێزێ چۆن دەیان کوژێ لەبەر ئەوە تعبیری پێشوو ڕاسترە وەقیدی لە هەندێک جێدا زۆر زانانە بۆ ئەوانەی خۆی بیەوێت مەبەستی بێت دەیشێوێنێ عومەر وەلیدی کوڕی عوقبەی کوڕی ئەبی موعەیتی ئەمەوی بەسەر عەرەبەکانەوە و حەبیب کوڕی مەسلەمی بەسەر کوردەکانەوە دانا وەلید ڕازی نەبوو خێڵی تەغلوب جگە ئیسلام شتێکی تر وەربگرن بۆ ئەمان نامی بۆ عومەر نووسی و ئەمەریش وەڵامی دایەوە ئەوانی شەر لە نێوە دوورگەی عەرەبن جگە ئیسلام هیچی تریان لێوەرناگیرە و نابێت گاوریان لێ لەدایک ببێ لە جێکی تردا ئاوای دەهێنن وەلید نامێکی تری بۆ عومەر نووسی و دەڵێت چی ئەوانەی ناوچەکەم بە زۆر بکەم بە موسڵمان و نەهێڵم بێبڕوا لەو ناوەدا بمێنن وەلید ڕزای نەبوو خێڵی تەغلوب جگە ئیسلام شتێکی تر وەربگرن بۆ ئەمان نامەی بۆ عومەر نووسی عومەریش وەڵامی دایەوە ئەوانیش هەر لە نیوە دوورگەی عەرەبن جگە ئیسلام هیچی تریان لێوەرناگیرە و نابێت گاوریان لێ لەدایک ببێ لە جێکی تردا ئاوای دەهێنن وەلید نامێکی تری بۆ عومەر نووسی و دەڵێ چی ئەوانەی ناوچەکەم بە زۆر بکەم بە موسڵمان و نەهێڵم بێ بڕوا لەو ناوەدا بمێنێ عومەر وەڵامی دایەوە ئەوە هەر بۆ نیوە دوورگەی عەرەبە کە نەبێ بێبڕوای تیابێت دەنا بۆ ئەو ناوچە دوورانە قەیدی نییە پاشان عومەر ترسا وەلید ستەمیان لێ بکات بۆیە لای برد و فوراتی کوڕی حەیانی و هیندی کوڕی ئەوجەمەلی لەسەر جزیرەدانا مسلمانەکانی بەنی تەغلوب لەگەڵ هەندێک لە خزمانیان کە مسلمان نەبووبوون وەفدێکیان ڕێکخست بۆ مەدینە بۆ لای عومەر بۆ شکاتی حاڵی خۆیان مسلمانەکانیان بە عومەریان وت ئێمە حەز دەکەین جزیە و سەرانە لەم خزمە گاورانەمان نەسێنن باڕانەکەن بۆ لای ڕۆم لە باتی ئەوە بەناوی سەدەقەوە لێیان وەربگران نەک بەناوی جزیەوە گاورەکان وتیان سوێن بەخوا ئەگەر بەناوی جزیە لێمان بسێنن ئەوە دەچینە ناو ڕۆم و خۆمان سەرشۆڕی ناو عەرەبان دەکەین عومەر وتی خۆتان سەرشۆڕ دەکەن ئێوە لە میلەتی خۆتان هەڵدەگەڕێنەوە سوێن بەخوا مادام ئەوان هەر دەبێت بیدەن چی دەکەن بیکەن ئەگەر بچنە ناو ڕۆم ئەوە لەسەرتان دەنووسم وتیان شتێکمان لێ بسێنە ناوی منێ جزیە عومەر وتی ئێمە ناوی ئەنێن جزیە ئێوە چی ناو ئەنێن بینن ئیمامی عەلی وتی ئەی عومەر خۆ سەعدی کوڕی ئەبی وەقاص بە ناوی سەدەقەوە لێی وەرگرتن لە باتی ناوی جزیە عومەر وتی بەڵێ وا بوو ئەنجا عومەر ڕازی بوو بە سەدەقە وەرگرتن لە باتی جزیە بەوە گەڕانەوە و پاشان عومەر بۆ ئەوەی چاکەیان لەگەڵ بکات بە زێمە حسێبی نەکردن و جزیەی لێ نەسەندن سابڵکو بگەڕێنەوە کە ئەوەیان بیست زۆری تریان لێ موسڵمان بوون عەرەبەکانی جزیرە خاوەنی سروشتێکی دەرونی تند و ڕق بوون بەردەوام واش بوون عومەر ترسا پەیوەندی نێوان وەلید و خێڵ بتەقێتەوە لەبەر ئەوە وەلیدی عەزل کرد بۆ ئەوەی هێمنی و ئاسایش لە ناوچەی جزیرەدا زیاتر بەرپا ببێت شاری نوسێبن ڕەتڵی سێم بە فەرماندەی عەبدوڵڵای کوڕی عوتبان بوو بە داوای ئەیازی سەرکردا کەوتەڕێ بەرەو شاری نوسێبین کە لە شار نزیک بوونەوە دەبینن سوپای ڕۆم لە هەموو ناوچەکانی ترەوە هەڵهاتبوون لەم شارە کۆبوونەتەوە و خۆیان قایم کردبوو ئەیاز داوای کرد 4 دەروازەی شار بگرن نەهێڵن کەس لەوەی هاتو چۆ بکات گەماڕووی شاریان توند کرد و هەر 4 دەروازەی شار کە ناویان دەروازەی شاخ و دەروازەی بازار و دەروازەی سنجار و دەروازەی ڕۆم بوو گرت بۆ هەموو دەروازەیەک تیپێکی سوپایدانا و هەوڵیاندا بچنە ژوورەوە بەڵام ڕۆمەکان بە گەرمی بەرگریان کرد گەمارۆ درێژەی کێشا ئیاز سوپایکی بە فەرماندەی عەمرو کوڕی سەعدی ئەنساری نارد بۆ شاری سنجار و بە ئاشتی ڕێککەوتن هەر لەوێەوە سوپایەکی تر بە فەرماندەی مەلکی ئەشتەری کوڕی حارسی ئەخائی نارد بۆ شاری ئامێدی و میافارقین خەڵکی ئامێدی خۆیان دامەزراندەبوو مالک وتی بە هەمومان بەیەک دەنگی توند بڵین ئەڵڵاهو ئەکبەر خەڵکەکە ڕاچڵەکین و سەریان سۆرما لەو دەنگە نوێنەریان نارد بۆ لای مالک مەرسپانی ئامێدی کە زانای شار بوو زۆر بە ئاسانی ڕێکەوتن مالک هەمویانی ڕازی کرد و شاری بۆ جێهێشتن هەر لەوێەوە ڕویان کردە شارەکانی نزول و بە ئاشتی ڕێکەوتن پاشان چوون بۆ شاری میافارقین بەتریارکی شار کە ناوی نیتوس بوو بەڵام واقیدی بە ئەسلاغوس ناوی بردووە کەسێکی نارد بۆ ڕێکەوتن ناوچەکە بە ئاشتی و بێشەڕ ئازاد بوو هەموو سوپاکان گەڕانەوە بۆ نوسێبین بۆ لای ئیاس چەندین مانگ بەردەوام گەماروی شاری داوە و خەریکە بێتاقەت دەبێت ئیاس کۆبوونەوەی بە هەموو فەرماندەکان کرد هەتا چارێک بۆ ئەم شارە بدۆزنەوە فەرماندەیەک کە لای سەعدەوە هاتبوو لە عێراق وتی فێڵێک هەیە
ئێمەش شتێکی ئاوامان توش هاتوو وامان کردووە بنێرە لە شارە زۆر کە ئێستا بەدەست موسڵمانانەوەیە گۆزە پڕ بکەن لە خۆڵ دووپشکی شارە زۆری تێبکەن ژمارەیەکی زۆر بهێنن ئەو گۆزانە بخەنە ناو منجەنیق و هەڵیان بدەنە ناو شوورەکان ئەوە چاری ئەم جۆرە کارانەیە ئەیاستیپێکی ئامادە کرد و هەر خێران ناردنی بۆ شارە زۆر گۆزەیان پەیدا کرد و چەندین باریان لێبار کرد و بە یارمەتی سوپای ئیسلامی ئەو ناوە ڕێکخرا و نێرا بۆ هەرێمی جزیرە کە شەو داهات لە نیوە شەودا و لە خەودا شار و شورە و سەنگەر و خەندەق درایە بەر گۆزەی پڕ لە دووپشک گۆزەکان شکان و دووپشک لە خۆڵەکانەوە بڵاو دەبوونەوە ئەو شەوە شاری شپرزە کرد بۆ بە قیژ و قاو بۆ سبەینی خەڵکی شار زۆریان بۆ سوپای ڕۆم هێنا کە بە ئاشتی ڕێک بکەوێت نوێنەری ڕۆم گەیشتە لای عیاز بەڵام عیاز ڕەدی کردنەوە وەڵامی نەدانەوە بۆ شەوی داهاتوو هەرچی مابوو لە گۆزەکان هەڵدرا خەڵکی لە شار هەڵهاتن ڕۆمەکان بەسەر شۆڕی هاتنە لای عیاز هەرچی سەرکردە و فەرماندەی ڕۆم هەبوو جێی کردنەوە و دەستێکی باشی پێهێنان حەقی چەند ساڵی کوردی لێکردنەوە گەلی کوردی لە ژێر چەپۆکیان ڕزگار کرد پاشان موسڵمانەکان داوایان کرد هەموو خێزانە ڕۆمەکان بە زووترین کات خاکی کوردستان و جزیرە جێبهێڵن و بچن بەرە وڵاتی ڕۆم بەم جۆرە ئەو ڕۆما گەورانیان لە ڕێگ و ڕیشەی خاکی کوردستان دەرهێنا ئەمە لە مێژوەکەی ئیبن عاسەم کۆفیدا هەبوو بەڵام ئەوانی تر جۆرێکی تر دەگەڕنەوە هەواڵ گەیشتە خەڵکی نووسێبین کەوا سوپای ئیسلام بەرەو ئەوان لە جموجۆڵدایە خەڵکی ئەو شارە کوردە کە 15 ساڵێک پێش ئەو سوپایە وەفدیان بە نوێنەری شار ناردووە بۆ مەدینە و لە نزیکەوە بە محەممەد درودی خۆی لەسەر بێت ئاشنا بوون ئیسلامبوونی خۆیان ڕاگەیاندووە و مژدەیان بۆ شار و ناوچەکەیان هێناوەتەوە کە سوپای ئیسلام نزیک بۆتەوە خەڵکی ئەو شارە لە ڕێو ڕسمێکی جوان و بەشکۆدا پێشوازیان کرد و هاتن بە پیریانەوە و موسڵمان بوون پاشای شار تەریاتز لەگەڵ زانایان و مەقوڵانی شار کاریگەری زۆریان هەبووە لە موسڵمانبوونی خەڵکی شاردا هەموو کەنیسەکان کرانە مزگەوت موسڵمانەکان کاروباریان بۆ تەریات ڕێک خست و شاریان چۆڵ کرد خۆیان حکمی خۆیانیان کرد تەریات هەر بە پاشای شار مایەوە هەتا لە سەردەمی خەلیفەی سێم عوسمانی کوڕی عەفاندا مرد بەم جۆرە موسڵمانەکان تەنها ئیسلامبوونیان لەو گەلانە ویستووە و هیچی تر پاشان سوپای ئیسلام ڕێککەوت بەرەو ئامێدی ژنێک حکمی دەکردن بە ناوی ماریەم ئەم شنە بەخۆی و کەسوکار و ماڵ و منداڵیەوە موسڵمان بوون زۆر ئاسان شار ئازاد کرا خەڵکی ئامەدی بە ئاشتی ڕێککەوتن و موسڵمان بوون ئەوەی مایەوە جزیەیاندا ئیبن ئەسیر و شیت خەتاب دەڵێن عەبدوڵڵا کوڕی عەبدوڵڵا کوڕی عوتبان لە مووسڵەوە سەرکەوت و گەیشتە نووسێبین بە ئاشتی چووە شار ئەنجامی ڕووداوەکان بەلازەری دەڵێت عیاز ڕقە و حەران و ڕەها و نووسێبین و میافارقین و قیرقیسیا و دێهاتەکانی فرات و شارەکانی تری بە سڵح و ڕێکەوتن و ئاشتی ڕزگار کرد لە سەردەمی خەلیفە عومەردا هەموو جزیرە ئازاد بوو بەستێکی نەمایەوە ول وایرل دیورانت دەڵێت ئیسلام ئاسانترینی ئاینەکانە و ڕوونترینیانە بەم جۆرە هەرێمی جزیرە لە باکووری کوردستان بە ئاشتی ڕزگار بوو کە ئەبوو عوبەیدە وردبینی و پاکی ئازایەتی عیازی بەدڵدا چوو داوای لە عومەر کرد لە سەرکردایەتی عێراقی بسەنێتەوە و بخاتە سەر سەرکردایەتی شام عومەر ڕازی بوو نامێکی بۆ عیاز نووسی بەم جۆرە سوپاسی خوا دەکەم کە ویلایەتی جزیرە کەوتۆتە دەستی موسڵمانان بەگەیشتنی ئەم نامەیە جێنشینێک بۆ خۆت دابنێ لە جزیرە کە زانا بێت و قسە و کردەوەی یەک بێت بڕوا پێکراو بێت پاشان زوو بە زوو خۆت بگەێنەرە شام و بڕۆ و لە جزیرە نمێنی عیاز پێش ئەوەی بڕوات حسابی خۆی پاکردەوە ئوتبەی کوڕی فەرقەدی سەلەمی لە جێی خۆی دانا و 4000 سەربازی بۆ بەجێهێشت و ئەوی تری لەگەڵ خۆی برد دوو فەرماندەشیدایە حەبیب کوڕی موسلەمەی بەسەر کوردەکانەوە دانا و وەلید کوڕی عوقبەی بەسەر عەرەبەکانەوە دانا پاشان سەهل و عەبدوڵڵای فەرماندەی ناردەوە بۆ کوفە کاتێک کە عومەر سەعدی بان کردەوە بۆ مەدینە سەعد عەبدوڵڵای لە جێی خۆی دانا بە والی کوفە و سەرکردەی هەموو هێزەکانی عێراق عومەریش بەمە ڕازی بوو سالیش بە فەرمانێک کرا بە فەرماندە و لە کوفەوە نێردرا بۆ بەسرە و لەوێوە نێردرا بۆ ڕزگارکردنی کرمان هەرێمی جزیرە لە هەموو وڵاتەکان ئاسانتر فەتەح بوو چونکە فشاری ئاینی و ئابووری و کۆمەڵایەتی ڕۆمەکانیان بەسەرەوە بوو کارل برۆکلمان دەڵێ خەڵکی ئەسڵ و ڕەسەنی ناوچەی جزیرە کە کوردن سەرشۆڕی چەوسانەوە و ستەم و زۆری کەنیسەی ئەرتۆزوسکی بوون سیر تۆماس ئەندرۆڵد دەڵێ خەڵکی شارەکان بە تایبەتی سەنعەتکار و دەستڕەنگینەکان و کرێکار و جوتیارەکان بە گەرمی پێشوازیان لە ئاینی ئیسلام کرد لەبەر زۆری باج و خەراج و ستەمی فارس و ڕۆم قورسی و دەستکاری کراوی
ئاینی زەردەشتی و مەسیحی بەڵام بە ئیسلام ئازاد بوون یەکسان سێردەکران و ئیسلامیان بەلاوە ئاسان بوو وەریانگرت. مێژونووسان هەموو باسیەوە دەکەن کە کوردستان بەتایبەت هەرێمی جزیرە ئاسانترین وڵات بوو بە کەیف و شەوق و زەوقی خۆیان موسڵمان بوون. سوپای ئیسلام تەنها جەور و ستەمی ڕۆمی لەسەر لابردن، ئیتر پڕ بە دڵی خۆیان ئازاد بوون و وەک گوڵ گەشانەوە و لە سای ئیسلامدا حەوانەوە. واقعی دەڵێ یاز هەرێمی جزیرەی بە ئاشتی گرت، یاقوبیش دەڵێت جزیرە بە ئاشتی ڕزگار کرا، بەلازەریش دەڵێت جزیرە ئاسانترین وڵات بوو کە بە ئاشتی فەتح بوو. کوردەکانی جزیرە زۆر ژێردیار بوون. یەکەم خۆیان لە شەڕەکان هەڵمە ئەخورتان، دووەم پێشتر نوێنەریان ناردبوو بۆ مەدینە و لە ئاینی نوێی پێغەمبەرەکەی حاڵی بوون و هەواڵیان هێنایەوە. سێهەم پێشوازیەکی چاکیان لە ئیسلام کرد و وەکو عەرەبەکان بە شەڕ و فیتنە و ئاژاوەنانەوە وەڵامیان نەدایەوە، لە ئیسلام و پیاوەکانی وردەبوونەوە، بە عەقڵ باوەڕەکەیان وەردەگرت. ول دیۆراند دەڵێت ئیسلام یەکەم ئاین و سیستما مرۆڤ لە نێوان سێشدا سەرپشک دەکات: ئیسلام بوون، جزیەدان، شەڕ. ئاینەکانی تر گەلانی فارس و ڕۆم تەنها بە شەڕ بەرامبەرەکانیان دەترسان و سەرشۆڕیان دەکردن. بارودۆخی شام دوای ڕووداوەکانی جزیرە. لەشکرکێشی ناوجزیرە تەواو بوو بە کەمترین خوێن ڕژان وڵاتێکی فراوان ڕزگار کرا. ئازایەتی لێرەدا دەگەڕێتەوە بۆ ئەو گەلەی کە لەو خاکەدا دەژیان و بێزار بوون لە ڕۆمەکان. چاوەڕوانی سوپای ئیسلام بوون کە بێت و ئەو مۆتەکەیان لە کۆڵ بکاتەوە. ئەوە هەموو شت جێبەجێ بوو. کۆتایی ڕوودا و لە وەختی کوردان بوو. موسڵمانەکان ناوچەکانیان جێهێشت و ڕۆمەکانیش دەرکران. مایەوە کوردەکان خۆیان حکمی خۆیان کرد، مەگەر سەربازگەیەک ماوێ بۆ پاراستنیان یان جزیە کۆکردنەوە لەوانەی موسڵمان نەبوون. بارودۆخی شام ناتەوا بوو. بە داوای عومەر هیچ جم و جۆڵێکیان نەکرد بەرامبەر ڕۆم جگە خۆرێک خستنێک. هەموو چاوەڕوانی ڕووداوەکانی ناو جزیرەیان دەکرد کە لە بەرژەوەندی حۆمس و شام تەوا بوو، جگەلەوەی ڕۆمەکان پاڵپشتێکی گەورەیان لە دەستچوو لە جزیرە. ئەبو عوبەیدە فەرماندەکانی بۆ چەند جار کۆکردەوە، پرسوڕا و لێکۆڵدنەوەی دوور و درێژی پێکردن و باسی جزیرە کرا. لەو لایەنەوە ئەمین بوون. ئێسەیەک لابوونەتەوە بۆ ڕۆم و ئەو سوپایی کە لە میسرەوە هێنراوە و لە لێوەرەکانی سووریادا بەش بوون. هەندێکیان وتیان ڕووداوەکانی جزیرە تەواو بووە و سوپای عەرەبەکان بڵاویان لێ کردووە و خەڵکی قرنسرین پەشیمان بوونەتەوە و پەیمانیان شکاندووە. خالید وتی ئەو سوپا زۆرەی کۆمان کردوتەوە چاکوایە بجۆڵێنرێت، کاتیاوەیە تەمەی ئەوانە بکرێت کە پەشیمان بوونەتەوە. ئەبو عوبەیدە ڕازی بوو. هەموو سوپایان کۆ کردەوە و ئەبو عوبەیدە وتارێکی توندی بۆ خوێندنەوە. سوپاکەیان ڕێکخست. خالید لای ڕاست، عەباس لای چەپ، قاقا لە پێشەوە دەڕۆیشت. ئەم سوپایە بەرەو دوو مەبەست کەوتنەڕێ. تەمەکردن و گێڕانەوەی ئەو خێڵانەی پەیمانیان شکاندبوو، دووەم بەرەو ئەو ڕۆمانەی لە کەشتەکان دابەزیون و ناوێرن بێنە پێشەوە. خالید لای خۆیەوە دانرا بۆ سەرکوتکردنی هەڵگەڕاوە و ڕاپەڕیوە و پەیمانشکێنەکان. هەندێکیش نێرا بۆ ئەو عەرەبانەی لە جزیرەوە هەڵهاتبوون، ڕایان دەکرد بەرەو ڕۆم. کەشتەکان لە ئەنتاکیا دابەزیون و لەنگەریان گرتووە. سەرکردایەتی حۆمس بڕیاریدا بوو پێشەکی هەرقل مەشغوڵ بکرێت بە ئاڵوگۆڕی نامە هەتا ڕووداوەکان درێژە بکێشێ و نەخشەی هەرقل ئاشکرا ببێت و بزانرێت بۆچی هاتووە و کەی دەست پێ دەکات و ڕووی مەبەستی بەرەو کوێیە. ئەنجا نامەیەکی درێژی بۆ عومەر نووسی کە بڕیار و ڕایخۆی و ئامۆژگاری بنێرێ. عومەر بیری کردەوە لە نامەکەی ئەبو عوبەیدە و پرس و ڕای بە سەرکردایەتی ناو مەدینە کرد، بڕیاریدا خۆی بکەوێتە ڕێ، چونکە ئەو نەخشەی هەرقل و ئەو سوپا زۆرە ئەوە دەخوازێت سەرکردایەتی مەدینە خۆی سەرپەرشتی بکات. عومەر دەست بەجێ لە مەدینەوە دەرچوو گەیشتە ناوچەی جابیە. هەردوو بەری جەنگی عێراق و شام بەشداری ئەم جەموجۆڵەیان کرد. هەڵوێز لە خەتەر دەچوو. ئەوەی دەخواست کە سەرکردایەتی گشتی سوپای ئیسلام کە حەزرەتی عومەرە خۆی لە نزیکەوە سەرپەرشتی بکات و نەخشەی بەڕێوە بەرێت. عومەر سوپایکی لەگەڵ خۆی هێنابوو ناوچەی جابیە هەڵبژارد بۆ بارەگای سەرکردایەتی خۆی. بەڕێری دەرکرد بۆ هەموو هێزەکانی شام کە لە خۆ ئامادەکردن و جۆڵانی خێرا بن بەرەو ئەو. ئەبو عوبەیدەش هێشتا لە حومس دەرنەچووە و داوای لە هەموو هێزەکانی کرد کە خۆی ناردەبوونی دەست بەجێ بگەڕێنەوە بۆ حومس. خالید هەڵگەراوەکانی قلنسرینی تەواو کرد و گەڕایەوە حومس. خەڵکی جزیرە ژیانی ئاسایی خۆیان دوور لە ڕۆم و عەرەب بەلادەرەکان دەست پێ کردوتەوە. ڕۆم هەواڵی پێگەیشت کە سوپای ئیسلام لە شام کۆبوونەتەوە و ئامادەن بۆ جوڵان و یارمەتیشیان لە عێراقەوە بۆ هاتووە. ڕۆمەکان دەیانزانی عومەر ناجوڵێ بۆ فەتحی گەورە نەبێت، هەروەکو چۆن پارهات و قودس و فەڵەستینی ڕزگار کرد و ڕێکەوتنەکەی مۆر کرد. دەیانزانی نەخشەی عومەر قوڵ و کاریگەرە، هەروە بە ئاسانی نەهاتووە. ڕۆمەکان بەمە پشتیان شکا و لەو لایەوە نەخشەکەیان هیچ دەرچوو.
خۆ ئامادەکردنی عەرەبی جزیرە هەڵوەشایەوە و شۆڕش و ڕاپەڕینی وا لە شام ڕووی نەدا کە جێی دڵخۆشی ڕۆم بێت. ئەوە کەشتیە جەنگیە دەریایەکانی دابەزاندووە و نازانێ بۆ کوێیان بەرێت، چونکە پاڵ پشتیان نییە لەسەر زەوی و زەوی ئامادەیان نییە تیا ئەوقرە بگرن و نەخشەیان پیادە بکەن. لەبەر ئەوە هەرقل داوای کرد لە سەربازە داوازیوەکان کۆ ببنەوە و بچنە ناو کەشتیەکانیان. لەولاشەوە زیرەکی بوو بۆ هەرقل، چونکە دەیزانی ئەوەی کە هێناوێتی تیا دەچێ و بێپارێزەر دەمێنێتەوە. دوای تیاچوونی ئەمانە کەشتی ڕەقوتەق چی لە بکات. بەم جۆرە نەخشەکەی عومەری فاروق سەرکەوت. هەر بە جوڵەی خالید هەموو خێڵە عەرەبەکانی شام داوای ڕێکەوتنیان کرد. خالیدیش ڕازی کردن و لەگەڵیان ڕێکەوت هەتا ڕانەکەن و پاڵپشت دروست نەبێ بۆ هەرقل. ڕەوشی خالید ئاشتیە نەکشەر، ئەمەش حەکیمێکی تری فەرماندەیە کە لەو کاتە گرنگەدا دەنا ئەمە دووەم جاریان بوو ئەو خێڵانە هەڵگەڕێنەوە و پەیمان شلێنی بکەن. پاشان لە کۆبنەوەیەکدا بە ماقوڵان و گەورەکانی خێڵەکانی وت کەم و زۆرتان لای من گرنگ نییە، ئەگەر ڕاست دەکەن هەر ئێستا چەکەکانتان لابن و بڵاوەی لێ بکەن و هەر یەکە بچێتەوە ماڵی خۆی. هەر هەموو بڵاویان لێ کرد. پاشان خالید چوو بۆ قلنسرین و ئەبێشی ڕزگار کرد. هەندێک لە سوپای ڕۆم لە قلنسرین ڕایان کرد بۆ حەڵەب. خالید چوو بۆ حەڵەب و گەماڕوویدان و بە ڕێکەوتن ئەبێش تەسلیم بوو. کەچی ئەبوو عوبەیدە کە حەڵەبی لە خالید وەرگرتە بوو هەر لە خۆیەوە چۆڵی کرد. لەسەر ئەوە عومەر لۆمەی کرد. ڕۆمەکان هاتنەوە حەڵەب و پاشان خالید و یازیەکیان گرت و چوونەوە حەڵەب و ڕۆمەکان ڕایان کرد. ئەبوو عوبەیدە ڕووی کردە لازقیە و بە فێڵێک لە قەڵاکان دەریان هێنان و ناوچەکەیان ڕزگار کردن. ئەبوو عوبەیدە ڕەتڵێکی نارد بۆ قەڵای حەدەز لە ئاسیای بچووک بە فەرماندەی حەبیب کوڕی مەسلەمە. لەوێشەوە ناردی بۆ قلنسرین. لەگەڵیان ڕێکەوت یان جزیە بدەن یان شار چۆڵ بکەن. ئەوانی شاریان چۆڵ کرد و چوون بۆ خاکی ڕۆم. عومەر لە جیبایە ئاگاداری هەموو ڕووداوەکانە و ناوچەکە بەبێ شەڕ ڕزگار بوو. بەرەی جەنگی زۆر کرایەوە. شاری ئەنتاکیاش گیرا. پاشان مەیسەرەی کوڕی مەسروقی عەبەسی لە ئەنتاکیاوە چووە خاکی ڕۆم. یەکەم کەس بوو ئەو خاکە ببڕێ. لە ڕێیەکی تەنگەوە ڕۆیشت. دەبینێ عەرەبەکان ئەوانەی بە ئیسلام ڕازی نەبوون و هەڵاتوون لە عەرەبی غەسان و تونوح و ئیاد لە جزیرەوە ڕایان کردووە و دەیانەوێ بگەن بە سوپای ڕۆم لە ئەنتاکیا شکاون و دەگەڕانەوە بەرەو قوستەنتینیە پایتەختی ڕۆم. لە پڕێکە مەیسەرە پەلاماریدان و زەرەرێکی زۆری لێدان و بڵاوی پێکردن. هەرقل هەروەکو کیسرای لێ هات. لەم شار ڕای دەفرێنن بۆ ئەو شار. یەزگورد پاشای فارس لە مەدائینی پایتەختیەوە ڕایان فران بۆ جەلەولا و خانەقین و حەلوان و ڕێی و ئەسفەهان. ئێستا لە ئەسفەهانەوە 150,000 سەربازی لە نەهاوەند کۆ کردوتەوە. هەرقل پاشای ڕۆمیش لە قودسەوە ڕاویان نەبۆ دیمەشق و حومس و حەڵەب و ئەنتاکیا و ئێستا بەرەو قوستەنتینیەی پایتەختی لە هەڵهاتندایە. عومەر نایەڵێ لە هیچ جێیەک خۆیان ساس بکەنەوە و ئەقرە بگرن. هەرقل ئەفسەرێکی خۆی بان کرد کە تازە لە ئەسیری هەڵهاتبوو پێیوت ئەرێ پێم بڵێ ئەمانە چین. ئەویش وتی سوارچاکن بە ڕۆژ، عابد و خواپەرستن بە شەو، ستەم ناکەن لە زیممە، شتیان ناخۆن بە پارە نەبێت، ناچنە ناویان و زویریان بکەن بە خۆشی و بە ئاشتی نەبێت، بۆ دوژمنەکەیان دەوەستن هەتا دەیانشکێنن. هەرقل وتی ئەگەر ڕاستکەی ئەم جێقاچەی من دەگرن. دوو مانگی نەبرد ئەو جێقاچەیان گرت و بەرەو ناوەڕاستی وڵاتی ڕۆم ڕای کرد. لەسەر گردێکەوە بە سواری ماینەکەیەوە لای کردەوە و دەستی بەرز کردەوە هاواری کرد خوا حافیز سووریا، خوا حافیز، جارێتر ناتان بینینەوە. ئەنجا هەڵهات و هەتا قوستەنتینیەی پایتەختی ڕۆم نەوەستا. هەرقل نکۆڵی کرد لە ڕەشبگیرکردنی خەڵکی شام و ئامادەکردنیان. تەنانەت فەرماندە و سوپا و سەرکردەکانی شامی ڕێک نەخست بوو کە لە شارێکەوە هەڵدەهات بۆ شارێکی تر. بۆ نەخشە و کۆکردنەوەی هێز نەبوو، بەڵکو یەئس و سەرلێشەوانی زیاتر پێوە دیار بوو. بەڵام ئەمەر بە هێزی عێراق جزیرەی تەواو کرد. هەتا سوپای شام ماندوو نەکا و سەری لێ نەشێوێ و بۆ جەنگی گەورەتر ئامادەی کردەبوو. کە جزیرەتەوە بوو خۆی هات بۆ شام و داوای کرد لە یەک کاتدا هەر هەمویان لە یەک جێگا کۆ ببنەوە و ڕۆشنی نەخشەکەی پیادە کرد. جارێکی تر هەرقل لە کۆبنەوەکی فەرماندەکاندا پێیوتن ئێمە بەم هەموو چەک و تفاق و سەرباز و سەرکردەوە مسلمانەکان بەبێ چەک و سەرباز و سەرکردەوە بۆچی زاڵ دەبن بەسەر ئێوەدا. یەکێک لە ئەفسەرەکان هەڵساوتی دەتوانم بەبێ ترست قسە بکەم. ئەویش وتی فەرمووچیت هەیە بێڵێ. وتی ئەوان وەکو ئێمە نین، ئەوان هەرکە هێرش دەکەن ئێمە ڕادەکەین، بەڵام کە ئێمە هێرش دەکەین ئەوان سەنگریان چۆڵ ناکەن. هیچ کەس لەوان نییە حەز دەکات خۆی پێش هاوڕەکەی بکوژرێ، هیچ کەس لە ئێمە نییە حەز دەکات هاوڕەکەی پێش خۆی بکوژرێ. شەو بچۆ گوێ لە خێمەکانی ئەوان بگرە، لە زیکر و خواپەرستی و قورئان خوێندندان و دەنگێک لە خێمەکانیان دێت وەک دەنگی کوورەی هەنگوایە. بەڵام وەرە سەیری سەربازگە و خێمەکانی ئێمە بکە لە شەراب خواردن و سەرخۆشی و سەما و یاری بە ئافرەت و ڕابواردندان، تەنها ئەوەیە جیاوازی ئێمە ئەوان. هەرقل وتی ئەگەر ڕاستکەی ئەم جێقاچەی منیش دەگرن.
ئەیاز بە سوپاکەیەوە بە داوای عومەر کەوتە ڕێ بەرەو ژوور چوونە ناوچەی دەرب کە ڕێگەیەکە لە نێوان تەرتوس و وڵاتی ڕۆمدا دۆڵێکی فراوان و تەسکە ئەیاز یەکەم کەس بوو ئەو دۆڵەی بڕی و ڕێی کردەوە لە جزیرەوە بۆ وڵاتی ڕۆم و ئەرمینیا و پاشان ئەیاز سەرکەوت بەرەو بەدلیس و ئەرمینیا و خیلات لە ناوەڕاستی ئەرمینیا ئەم ناوچانە هەموو گاور بن و ڕێکەوتنیان مۆر کرد دواقۆناغی لەشکرکێشیەکەی ئەیاز عین حامز بوو پاشان گەڕایەوە شاری ڕقا ماوەیەک مایەوە و پاشان چوو بۆ حومس و ماوەیەکی باش لەگەڵ ئەبو عوبەیدە ژیان کە ئەبو عوبەیدە کاتی مردنی هات ئەیازی خستە جێی خۆی و ئەیاز بوو بە ئەمیری شام ئەیاز بوو بە ئەمیری شام و ئەمەریش ڕازی بوو فەرمووی من ئەمیرێک ناگۆڕم کە ئەبو عوبەیدە داینابێ پاشان نامەی بۆ ئەیاز نووسی من ڕازی بووم لەسەر ئەوەی کە ئەبو عوبەیدە کردوێتی بەوالی کار بکە بەوەی خوا لەسەری فەرز کردووی ئەیاز والی شام بوو هەتا ساڵی 20 کۆچی 640 زەین لە تەمەنی 6 ساڵیدا وەفاتی کرد و هەر لە حومس نێژرا ئەیاز یەک فلسی لە دوای خۆی جێنەهێشت هەرچی دەست دەکەوت لە پێناوی خوادا دەیبەخشی ئەم سەرکردانە بۆ دەستکەوتنی دنیا جیهادیان ناکرد بۆ تاڵانی کوردستانیان ڕزگار نەکرد بەڵکو بەداوای خەلیفە بوو بۆ لابردنی ستەمی ڕۆم لەسەر میلەتی خێر لە خۆنەدیوی کورد ئەم سەرکردەیە بوو باکووری کوردستانی گەورەی ڕزگار کرد با یەکێک لە نمونە بەرزەکانتان بۆ بگێڕمەوە هەتا بزانن ئەوەی کوردستانی ڕزگار کرد چه پیاوێک بوو و بزانن بۆچیە وا کورد بۆ 1400 ساڵە مسلمان بوو لە دڵیدا چەسپی و وازی لێ نەهێنێ لەگەڵ ئەو هەموو فشاری کە تا ئەمڕۆژ لە سەرێتی هەر لەسەر ئاینەکەی سوورە کە ئەیاز بوو بە والی شام هەندێک لە خزمەکانی ئەوەیان بەهەلزانی لە نیوە دوورگەی عەرەبەوە کەوتنە ڕێ بۆ شاری حومس بەڵکو یارمەتیان بدات ئەیاز زۆر بەخۆشی و پێشوازی لێکردن چەند ڕۆژ لایمانەوە و باسی پلە و پایە و ئەجری خزمەتیان بۆ کرد وتیان خێر بۆ خوێژ نەک بۆ دەروێش باسییان کرد کە لە ڕێگە چەند زەحمەتیان توش هاتووە و هەتا گەیشتونەتە حومس و لەیەم ئەویش دەستی برد لە ماڵی خۆی 1 دیناری دانێ خۆیان 5 کەس بوون خزمەکان سەریان سوورمە و سێری یەکیان کرد نەیانویست و دایانەوە و گلەییان لێ کرد ئەیاز پێیوتن کوڕانی مامەم سوێن بەخوا دەزانم خزم و زەحمەتان بووە و حەقتانە بەڵام بۆ لای من نەهاتوون ئەمە پارەی خادمەکەمە ئەوەم لێداوە بە ئێوە بمبورن بەخوا هیچی ترم نییە وتیان ناتبورین چونکە تۆ والی نیوەی شامی دەبوایە هەر کڕەی ڕێگاکەت بدەینایە هەتا پێی بگەڕێنەوە بۆ ماڵەوە وتی ئەتانەوێت دزیتان بۆ بکەم لە ماڵی خوا سوێن بێ بەخوا بم شەر بم بڕنەوە پێم خۆشترا هەتا خیانەتی یەک فلس بکەم وتیان باشە دەتبورین لەوەی پارەمان بدەیتێ بەڵام تەئینمان کە بە لێپرسرا و فەرمانبەر تۆ لێپرسراوی هەموو شامیت دەتوانی بمانکەیت بە شتێکی باش ئەوەی خەڵک بۆت دەکات ئێمەی خزم و چاکتر و دڵسۆزانەتر بۆت دەکەین ئەو خێری دەچێتە گیرفانی خەڵکی تر با بێتە گیرفانی خزمەکانی خۆت تۆ حاڵی ئێمە چاک دەزانیت چۆنە وتی من ئێوە دەناسم کە خاوەنی فەزل و چاکەن بەڵام ئەگەر عومەر بزانێ من کەسێکی خزمی خۆم دامەزراندووە لۆمەم دەکات وتیان ئەی چۆن تۆ ئەبوو عوبەیدەی بێپرس و عومەر لە جێی خۆ دانایت کە خزمت بوو ئەمەریش پێی ڕازی بووە تۆش بیکە عومەر ڕازی دەبێت وتی ئاخر من لای عومەر وەک ئەبوو عوبەیدە نیم بە تۆڕەیەوە پشتی تێکردن و ڕۆیشت خولی دەرچوونی ئەفسەر و فەرماندەی سەربازی عومەر دەیزانی دەوڵەتی ئیسلام دۆژمنی زۆرە پیاوی گونجاوی دەخستە شوێنی گونجاو و دەگەڕا بە شوێنیاندا لەبیری ئەوەدا بۆ خولێک بکاتەوە بۆ دەرچوونی فەرماندە و سەرکردەی سەربازی و بەڕێوەبردن کاتیش مەجالی نەئەدا چونکە سنووری فراوان ببوو دۆژمنی جۆراوجۆر پەیدا ببوو لە فارس و ڕۆم لە زەردەشتی و گاور و جوولەکە لە بۆچوون و باری کۆمەڵایەتی میلەتان لەبەر ئەوە دەیویست هەر لەبەری جەنگەکاندا و هەر لە گەرمەی شەڕەکاندا خولی فێربوون و دەرچوونی کادری سەربازی و ئیداری بکاتەوە ئەمەر سەلاحەتی تەواوی هەبوو لە دانان و لابردنی سەرکردەکاندا بە بچووک و گەورەیانەوە چونکە ئەو سەرکردەی گشتی هەموو هێزەکان بوو بۆ هەر جەنگە و سەرکردەیەکی تازە و لیاقەتداری دانا کە لەوەوە پێش هیچ ممارەسێکی سەرکردایەتی نەبووە بۆ نمونە لەبەری جەنگی عێراقدا موسەنەی کوڕی حارسی شەیبانی دانا لە جەنگی جسردا گۆڕی بە ئەبی عوبەیدی سەقەفی هەرچەندە ئەبوو عوبەید ناجح نەبوو دوای شەهیدبوونی ئەبوو عوبەید موسەنەی هێنایەوە دوای شەهیدبوونی موسەنە سەعدی کوڕی ئەبی وەقاسی دانا دوای گرتنی مەدائین و حەلوان لای برد و عەبدوڵای کوڕی ئۆتمانی کردە سەرکردەی جەنگی عێراق بۆ هەموو جەنگێک ڕاست و چەپ و ناوەڕاست و پاشەوەی دادەنا و یەکێکی دەکردە سەرکردەیان لە جەنگێکی تردا 5 کەسی تری دادەنا و نەخشەشی بۆ دادەڕشتن کەمتر سەرکردەی دووبارە بکردایەتەوە ئابەوە هەڵی دەسەنگاندن نامەی بۆ دەناردن بە بەردەوامی و داواشی لێ دەکردن کە بە درێژی باسی شەڕ و شوێن و دوژمن و تاکتیکەکانی جەنگی بۆ بکەن بەو جۆرە خولی فێرکردن و دەرچوونی فەرمەندە و کادری جەنگی دەکردەوە و زۆر سەرکەوتوو بوو لە جەنگەکانی ئەهواز و کرمان و نەهاوند و شارەزور و
جزیرە و شام و هەرێمەکانی پشتی ئەمانەوە بەردەوام سەرکردەی تازەی دروست دەکرد بۆ جەنگی نەهاوەند کە گەورەترین جەنگی مسلمانان بوو، یەکێکی لا گوندێکی دوور و ون دۆزیەوە و کردی بە سەرکردە و نزیکەی 40,000 سەربازی دایە بەرامبەر 150,000 فارس زۆر ژیرانە سەرکەوت. دوای ئەو جەنگە فارس نەیتوانی یەک بگرێتەوە و بۆیە ناونرا فتح الفتوح. بۆ لوبنان معاویەی کوڕی ئەبی سوفیان، بۆ ئەردەنیش شەرحەبیلی کوڕی حەسەنە، بۆ هەرجەیەک سەرکردەیەکی تازە و بەتوانای هەڵدەبژێت. دەوڵەتی ئیسلامی دوژمنی زۆر بوو، هەتا فراوان بێتەوە سەرکردەی تازەی دەبێ. سوپای زۆر دەبێ و دوژمنی نوێی بۆ دروست دەبێ، بۆیە دەبێت کوڕانی ئازایان بۆ دروست بکرێ، هەتا لە کاتی تنگانەدا پەکی نەکەوێ و لێی نەبڕێت، هەتا کیان و نیشتیمان و ئوممە و ئاین و بەرژەوەندی ئیسلام و مسلمانان بپارێزێ، چونکە دوژمن لە هەر چوارلاوە دەوری داون، بەخیلن و بەو پێشڕەوی و دەستکەوتانە حاقدن بەوەی وایان بەسەر هاتووە. حاکمی شاریڕەی پێشوازی لە یەزگۆرد دەکات. بڕۆکلمان دەگەڕێتەوە کە یەزگۆرد لە حەلوان هەڵکەندرا بە خۆی و ماڵ و مڵک و خزێنە و دەست و پەیوەند و ماخوڵانیەوە بە سواری 4,000 ئەسپ و ماین و عەرەبانە. ئەم شار و ئەو شاری دەکرد، هەتا لە شاریڕەی ئۆقرەی گرت و ویستی تیابمێنێتەوە. شاری ڕێی دەکەوێتە باکووری ناوەڕاستی ئێرانەوە. حاکمی شار ناوی ئابان جازویە بوو، پێشوازێکی گەرمی لە کرد، بەڵام بە ئاشکرا هەستی بە ماندوێتی و بێقراری و ڕاڕایی و داڕوخان و شکستی یەزگۆرد دەکرد. لە ناوچاوانیدا دەیخوێندەوە یەزگۆرد کە هەڵهاتووە لە بەردەم دوژمندا شکاوە و ڕاونراوە و ئێستا پەنەی هەناوەتە بەر حاکمێک و میوانە، کەچی پاشای مخلیس حاکمی شاری بان کرد و داوای باج و خەراجی لێ دەکرد. حاکمی ڕێی زۆری پێناخۆش بوو، بە یەزگۆردی وت تۆ ئەوەی کە هەت بوو بە نرخ و گرانبەها بوو لە ژەردەستتدا بوو لە ترسان بەجێت هێشتووە، ئەنجا بیانوو بە من دەگری و بە تەمای من بۆت بنێرم. لەگەڵ حاشیەکەی خۆیدا چەند کۆبنەوەیکی نهێنی کرد، پاشان پەلاماری یەزگۆرد دەدەن و موستی لە مۆرەکەی لە پەنجەیدا دەکەن و چەند راپۆرت و چک و لیستێکی پێمۆر دەکەن لەسەر ئەو شتە بەنرخانەی کە بە یەزگۆرد بوو، ئەنجا بەرەڵای دەکەن. یەزگۆرد هەستی بە هیچی و داڕوخانی خۆی کرد، زۆر بە مەیوسی شاری ڕێبەجێشت و چوو بۆ شاری ئەسفەهان. جەنگی ئەهواز و نەهاوەند. ڕزگارکردنی هەرێمی خۆزستان ئەهواز. یەزگۆرد شاری ئەسفەهانی کردە بۆ بنکەی سەرکردایەتی خۆی و لەوێەوە بڕیاری دەردەکرد. بەردەوام خەڵکانی هەندەدا نامەی دەنووسی بۆ حاکم و خەڵکی فارس و ئەهواز کە بەرەنگاری موسڵمانەکان بکەن و بچن بە گژیاندا. داوای لێکردن هەمویان لە ئەهواز کۆ ببنەوە، ئەویش پارە و سەربازی بۆ دەناردن. سوپایەکی زۆریان لە ناوچەکە کۆ کردەوە، هۆرمزانی حاکمی ئەهوازیان کردە سەرکردەیان. ئەمیری بنکەی بەسرە و کوفەیە یەکی نامەیەکیان بۆ خەلیفە عومەر نووسی و ئاگاداریان کرد، ئەویش دوو نامەی نووسی، یەکیان بۆ بنکەی سەربازی کوفە سعدی کوڕی ئەبی وەقاص بەم جۆرە: ئەمیری کوفە سوپایە کۆ بکاتەوە بە فەرماندەی نیعمانی کوڕی مقرن و بکەونە ڕێ بۆ ئەهواز. نامەی دووەم بۆ بنکەی بەسرە بۆ ئەبوو موسای ئەشعەری ئەمیری بەسرە، سوپایەک ڕێک بخات بە فەرماندەی سەهل کوڕی عودەی، پاشان ئەبوو سەبرەی کوڕی ئەبقی ڕەهەمی کرد بە سەرکردەی هەردوو سوپای کوفە و بەسرە. عومەر نامێکی تری بۆ عەبدوڵڵا کوڕی قەیس ئەبوو موسای ئەشعەری نارد بەم شێوەیە: پێم گەیشتووە کە عەجەمەکان جوڵاون و لە خاکی ئەهواز و تەستر و مەنازەر خۆیان کۆ کردوتەوە، هەرکە ئەم نامەیەم گەیشتە دەستت مەیمرێنە هەتا هاوڕێکانت کۆ دەکەیتەوە و ئەوانی تریش کە وەڵامت دەدەنەوە لە خەڵکی بەسرا، پاشان بە پشتی خوا بیان بە ئەوەی وەڵامی دایتەوە خۆی گەورە بەسە بۆ ماڵ و منداڵیان، ئامۆژگاری خۆت و هاوڕێکانت بکە بەردەوام جەنگیان پێمەکە مەگەر خۆیان داوات لێ بکەن، خۆتیان بۆ نەرم کە زۆر بەسۆز بە و ئاگاداریان بە و ڕێکیان بخە. کە نامەکە گەیشتە ئەبوو موسا وتی ڕەحمەت لە عومەر، هەروەکو فریشتەیەک لە نێوان هەردوو چاوەکانی داوەستا بێ و ئەم قسانی بۆ بگەڕێتەوە بۆی ڕێک بخات. لە هەمان کاتدا عومەر حەزی بەم جەنگانە نەدەکرد، خۆزگەی دەخواست کە ئیتر بەس بۆیە، بەڵام ئەوەتە پاشایانی فارس ئەو قرە ناگرن و گەلە کۆمە دەکەن و سوپا دەنێرن. عومەر دەیگوت خۆزگە بەسرە و ئەهواز و سەواتمان بەدەست دەبوو، خۆزگە لە نێوان ئێمە و فارسدا شاخێک لە ئاگر دەبوو، نە ئەوان بەهاتنایە و نە ئێمە بچوینایە. عومەر لە زۆر جێدا ئەم ئاواتەی دووبارە و سێبارە دەکاتەوە. دەیویست سنوورێکی دیاری کراو بۆ دەوڵەتی ئیسلامی دیاری بکات و دەست بکاتە کاری دەوڵەتداری و ڕێخستنی ناوماڵی کۆمەڵگەکەی، بەڵام دەرفەتی نادەن. ئیسلام لە ئاشتیدا تەشەنە و گەشە دەکات و دادەمەزرێ. ئەبوو موسا خەڵکی شاری بەسرەی کۆ کردەوە و وتارێکی گەرمی بۆ خوێندنەوە، پاشان داوا و نامەکەی عومەری بۆ خوێندنەوە و داوای لە خەڵکی کرد کە دەبێت 10,000 سەربازی بۆ کۆبکەنەوە و عومرانی کوڕی حسێنی جێنشین خۆی لە بەسرە و بە خۆی و سوپایەوە کەوتەڕێ.
هەتا گەیشتە قەڵەکانی مەنازیر بست بە بستی ناوچەکەی بەبێ شەڕ ڕزگار کرد. فارسەکان لە مەنازیر سەنگەریان گرت بوو، موسڵمانەکان بە ڕۆژوو بوون. ئەبوو موسا پیش کاندن و بە ماوەیەکی کەم مەنازیری پاک کردەوە. پاشان سوپای کوفە کە لە ڕێی خۆیەوە دەهات لە نێوان زت و ڕووباری تیریدا دایاندا لە سوپایەکی هورمزان و شکاندیان هەتا قەرەغی ڕووباری دوجیل فراندینیان. هورمزان ترسا ئەهواز بگیرێ، نامەی ڕێکەوتنی نووسی و ئەمەش ئەوەیە کە موسڵمانەکان حەزی لە دەکەن. وەڵامیان دایەوە، بەڵام فێڵبوو ڕازدار نەچوو، پەیمانی شکاند. ئەمیری بەسرا خەلیفە عومەری لەو ڕێکەوتن و پەیمانشکێنیە ئاگادار کردەوە. ئەمەر یارمەتی تری بۆ ناردن و ڕاویاننان تا نزیکی ئەهواز. دایان لە سوپاکەی هورمزان لەسەر پردی بازاڕی ئەهواز ڕاویاننانە ئەوبەر. هورمزان ڕای کرد بۆ ڕام هورمز و شاری ئەهوازی چۆڵ کرد. پاشان داوای ئاشتی کرد، موسڵمانەکان ڕازی بوون. ئۆمەریش زۆر دڵخۆش بوو، بەڵام دووبارە پەیمانی شکاندەوە. ئەم جارە پشتیان بە کوردە لوڕەکان بەست و بە زۆر هێنانیە ژێر باری شەڕەوە. موسڵمانەکان هێرشیان کرد و ئۆمەر گومانی کرد کە هورمزان حەزی لە ئاشتی بێ و موسڵمانەکان پەیمان بشکێنن. ترسا ستەم لە هورمزان کرابێ، بۆیە داوای لە ئەمیری کوفە کرد کە وەفدێکی دەکەسی لە ماخوڵانی کوفە بنرێ بۆ لێکۆڵینەوە. ئەمیری کوفە دەکەسی بۆ نارد کە ئەحنەف کوڕی قەیسی تیابوو کە گەیشتنە مەدینە. عومەر بە ئەحنەفی وت: تۆ لای من ڕاست و بەڕێز و پیاویت، پێم بڵێ ئایا ئەهلی زیممە ستەمیان لێکراوە و پەیمانیان شکاند یا شتی تر بووە؟ ئەحنەف وتی نەخێر، بەڵکو زۆر چاک بوون لەگەڵیان، تۆ چۆنت حەز کرد و ئاوا بوون لەگەڵیان؟ عومەر وتی: هەرچی دوت تەواوە، فەرمون بڕۆن بەدەم کارتانەوە. ئەنجا عومەر نامەی نووسی بۆ هەرێمەکان: پەیمان شکێنی مەکەن و لە خوا بترسن، خۆتان بپارێزن، با غەدر و تاوانی خۆتان خەڵکانی ترتان بەسەردا زاڵ نەکات. پاشان نامەیەکیشی بۆ سەعد و خەڵکی کوفە نارد. پاشان هێرشیان کردە سەر شاری سوس و ڕزگاریان کرد. لەو شەڕەدا شەهریار ئەبرەی هورمزان کوژرا. ئەنجا ڕوویان کردە سەر و کە هورمزان لەوێ خۆی قایم کردبوو. هورمزان نوێنەری نارد بۆ لای یەزگوردی پاشا لە ئەسفەهان بۆ یارمەتی. ئەبیش بە 4 وەج بەدا و بە 4 وەزیردا 40,000 بۆ نارد و هورمزانیش 25,000 پێبوو. ئەمە هەمووی لە شەری تەسەر کۆبوونەوە. ئێستا سەعد لە ئەمیری کوفە عەزل کرا و عەماری کوڕی یاسر کراوەتە ئەمیری کوفە. عەمار عەبدوڵڵا کوڕی مەسعودی کردە جێنشینی خۆی و بە 6,000 چەکدارەوە چوو بۆ یارمەتی ئەبوو موسای ئەشعەری لا تەسەر. ئەبوو موسا داوای یارمەتی تری کرد لە عومەر، چونکە سوپای فارس یەکجار سۆر بوون. عومەر نامەی نووسی بۆ حەلوان کە جەریر کوڕی عەبدوڵڵای بەجلی فەرماندەی بوو بچێت بۆ یارمەتی ئەبوو موسا. جەریر ئەروەی کوڕی قەیسی بەجلی ئامۆزای بە 1000 کەسەوە لە حەلوان جێهێشت و خۆی بە 4000ەوە بەرەو شاری تەسەر کەوتەڕێ. سوپای کوفە بە فەرماندەی نیعمان کوڕی مقرین و سوپای بەسرا بە فەرماندەی ئەبوو موسا و سوپای حەلوان بە فەرماندەی جەریر کە دەکاتە 20,000 کەس لە دەشی تەسەر هەڵیاندا. پێشکی ئەبوو موسا هەردوو فەرماندەی جەریر و نیعمانی بە سوپاکانیانەوە نارد بۆ شاری ڕام هورمز و هەرزوو گرتیان و هاتنەوە بۆ لای ئەبوو موسا. پاش وتوێژ و نەخشەیە کە هەموویان کەوتنەڕێ بۆ تەسەر و هەر سێ سوپاکە گەمارویاندان و 8 هێرشێکیان کرد. موسڵمانێکی زۆر کوژرا. پێش گیرانی شاری تەسەر وەفدێک لە ماقوڵانی خەڵکی فارس هاتن بۆ لای ئەبوو موسا بۆ ڕێکەوتن. سەرۆکی وەفدەکەوتی: ئێمە حەزمان لە ئاینەکەتانە، موسڵمان دەبین بە مەرجێک کە لەگەڵتاندا جەنگ لەگەڵ عەجەمان بکەین، بەڵام جەنگی عەرەب ناکەین. ئەگەر عەرەبەکان جەنگیان لەگەڵ کردین ئێوە مەهێڵن، کوێمان پێخۆش بوو لەوێ دەبین و لایکێتانیشمان پێ باش بێ لای ئەوەتان دەبین. باشترین بەشیشمان دەوێت دەبێ گەورەکەتان ئەوەمان بۆ مۆر بکات. ئەبوو موسا ڕازی نەبوو، وتی دەبێ ئێوە وەکو ئێمە بن لە هەموو شتێکدا. وتیان ڕازی نابین. ئەبوو موسا نامەی بۆ ئەمەر نووسی و ئەمەر وەڵامی دایە، وتی چیت لێ داوا دەکەن بیان دەرێ. ڕێکەوتن و موسڵمان بوون. بەشداری گەرموگوڕی گەماروی شاری تەستەریان کرد. ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئەوانەی موسڵمان دەبن لە ئەجەمەکان لەبەری جەنگی موسڵمانەکاندا شان بەشانیان دەجەنگن، چاکترین بەش دەبنەوە و بەرزترین پلۆپایە وەردەگرن لە دەسەڵاتی ناوچەکانی خۆیاندا. ڕەنگە ئەمانە هەر ئەو کوردانە بووبن کە هورمزان بە زۆر هێنابوونی بۆ شەڕ، یان ڕەنگە ئەمانە کوردەلوڕەکانی باکووری ئەهواز بووبن، چونکە سنووری کوردستانی گەورە پێش ئیسلام لە ڕۆژهەڵاتی ئەهوازەوە بەرەو خوار چوو بوو بۆ نزیکی کەنداوی عەرەب. خەزریبەک دەڵێت هورمزان بەدەست و پەیوەند و زانە ئاینیەکانیەوە هاتنە دەرەوەی شار بۆ خۆنواندن. شەڕێکی خەست قەومە، فارسەکان شکان و کشانەوە ناو شار، خۆیان لە شوورا و قەڵەکاندا قایم کرد. هورمزان لە زۆر جەنگی موسڵمانان و فارسا بەشداری کردبوو، زۆر ڕقی لە موسڵمانان بوو. لەم دوایەدا لە جەنگی جەلەولادا بەشکاوی هەڵاتبوو. پێشتر برایەکیشی کوژرا بوو کە داوای ئاشتی دەکات بۆ ئەوەی پەنێک بە موسڵمانەکان بدات. هەتا ئێستا 5 جار داوای ئاشتی کرد و جارێکیش موسڵمان بووە بە فێڵ. بزانین چیتر لە هەک بەکەیدایە. جارێتر هێرشی هێنایەوە بۆ دەرەوەی شار، شەڕێکی تەرقەومە.
ئەبوو موسا بە جۆرە تاکتیکێکی تر سوپاکەی ڕێکخستەوە و هەندێ مناوەشات و شەڕەشیر و تیر و زۆرانبازی ڕۆیدا. بەرەی جەنگی زۆر فراوان بوو، بەشی هەمووی دەکرد، بڕیاردرا کە لای ڕاست و چەپ هێرش بکات، دەنگی ئەڵڵاهو ئەکبەر و تەقی شمشێر و قەلغان و هاژەی تیر و ڕم و حەیلەی ماین و شیعر و وتاری گەرم و گوڕ دنیای گرتەوە. لەلایەکی ترەوە مەفرەزەیەکی موسڵمانەکان دزەیان کرد لە کارێزێکی شارەوە بەنهێنی چوونە ژوورەوەی شار، سەر لە بەیانێکی تاریک و ڕوون و دەنگی تەکبیر و تیر و بگرە و بەردە ناوشەری خڕۆشان. سوپای فارس سەریان لێ شێوە و هورمزان لە پشتەوە بەرەو قەڵایەکی تر لە دووری شارەوە ڕایان کرد، کوژرا و بریندار و ئەسیرێکی زۆریشیان بەجێهێشت. دەستگیرکردنی هورمزانی پاشا. ئیبن عەسام دەڵێت بۆ شەوێ پیاوێکی شاری هاتوو کونێکی لە شاخەکانی پشتی شارەوە نیشاندان کە بەسەر شوورەکانەوە دەچوونە ناو شار. ڕێوجەی چاکیان بۆ دانا. بۆ شەوی داهاتوو 70 کەس خۆیان فیدا کرد و بەنهێنی چوونە ژوورەوە، هەتا پاڵ ئەو دەرگایت کە موسڵمانەکان خۆیان بۆ ئامادەکردە بۆ ڕۆیشتن. حارسەکانی دیوی ناوەوەیان کوشت و لە شەڕێکی خەسدا زۆربەیان شەهید بوون، بەڵام چەند دانەیەکیان توانیان دەرگای شوورەکە بکەنەوە. موسڵمانەکان هێرشیان بردە ناوەوە. ئەو چەند فیداکارەش بوون بەژێر پێی لێشەوی وڵاخی سوپای ئیسلامەوە و شەهید بوون. هۆرمزان سەری لێشەوە بەوانەی کە مابوویەوە شاریان چۆڵ کرد و هەڵاتن و بەرەو ئەو قەڵایی کە پێشتر لە دەرەوەی شار ئامادەی کردبوو کە سوکار و ماڵ و مڵکی تیا حەشاردا بوو. سوپای ئیسلام گەیشتنە سەری و گەماڕۆیان لەسەر توندکردن کە هۆرمزان زانی حسابی تەواو بووە، نردی بۆ لای ئەبوو موسا کە دەیەوێت بیپارێزێ و بە سەلامەت خۆی و خاو و خێزان و دەست و پەیوەندی بگەێنێتە لای عومەر. ئەبوو موسا ڕازی بوو لەسەر ئەوە نووسراوێکی بۆ مۆر کرد. خەزری بەک دەڵێت هۆرمزان لەسەر قەڵاکەوە هاواری کردە موسڵمانەکان، با ڕازی بین بە حوکمی عومەر چیم پێدەکات ڕازیم. موسڵمانەکان هێرشیان وەستاند. هۆرمزان تەسلیم بوو، شاری تەستر و هەموو قەڵا و شوورەکانی دەوروبەری پاکرایەوە. ئیبن عەسام دەڵێت لە ڕێو ڕەسمێکدا خۆی و ماڵ و منداڵی و ئەوانەی لەگەڵیدا بوون لە قەڵاکان دابەزین و تەسلیم بوون و ناردنیان بۆ لای خەلیفە عومەر. خەزری بەک دەڵێت ئەبوو موسا هۆرمزانی لەگەڵ ئەبوو سەبرە کوڕی ئەبی ڕەهەمی نوێنەریدا نارد بۆ لای عومەر. مسکوی رازی دەڵێت ئەبوو موسا وەفدێکی ڕێخست بە سەرۆکایەتی ئەبوو سەبرە کوڕی ئەبی ڕەهەم کە لە ناویاندا ئەنەسی کوڕی مالک و ئەحنەفی کوڕی قەیسە بوو. ئەبی موسا هەتا شەری بەسرە لەگەڵیان بوو، پاشان ئەوانی تر ڕێککەوتن بەرەو مەدینە. شاری مەدینە هەواڵەکەیان زانی، هاتنە دەرەوەی شار بۆ سەیری هۆرمزان. هۆرمزان خۆی گۆڕی و جلە پاشا و ئاڵتون و تاجەکەی لەبەر کرد، هەمووی بریسکەی دەدایەوە لە ئاڵتون و یاقوتدا. هەر لە ڕێوە چون بۆ ماڵی عومەر لە ماڵ نەبوو. هۆرمزان وتی ئەوە بۆ چێ دەگەڕێن؟ وتیان بۆ خەلیفە عومەر. وتی ئەی کەس نییە کاروباری ماڵی بۆ جێبەجێ بکات؟ وتیان بەڵێ، بەڵام خۆی وا ڕاهێناوە. هۆرمزان سەری سوورما، وتیان لە مزگەوت دانیشتووە، کەوتنە ڕێ لەوێ نەبوو. منداڵان یاریان دەکرد، وتیان لە پشتی مزگەوتەوە خەوتووە. هۆرمزان وتی ئەمە کێیە؟ وتیان خەلیفە عومەرە. وتی دادپەروەریت بڵاو کردەوە، ئەمین بووی لە میلەت، خەوتیت؟ عومەر پێشتر لەگەڵ وەفدێکی کوفەدا دانیشتنی کردبوو لە پشتی مزگەوتەوە کە لێ ببوونەوە ڕاکشابوو خەوی لێکەوتبوو. هۆرمزان وتی ئەی کۆ پاسەوان و پرزگا؟ وتیان ئەوانە نییە. وتی ڕەنگە پێغەمبەر بێت. وتیان نەخێر، بەڵام کاری پێغەمبەران دەکات. ئەمان لەم قسانەدا بوون. عومەر خەبەری بوویەوە، هەڵسایەوە و دانیش سەیری کردن و فەرمووی هۆرمزانە. وتیان بەڵێ. لە هۆرمزان و ئەوانەی لەگەڵیدا بوو ورد بوویەوە، سڵاویان لێ کرد و وەڵامی دانەوە. پاشان وتی سوپاس بەو خوای کە ئەمانەی کردوتە دەستکەوتی مسلمانان. پاشان وتی پەنا بەخوا لە ئاگەری دۆزەخ، سوپاس بەو خوای کە بە ئیسلام ئەمانە و کۆمەڵی ئەمانەی سەرشۆڕ کرد. ئەی کۆمەڵی مسلمانان، دەست بگرن بەم ئاینەوە لە ڕێی پێغەمبەرەکەتانەوە بڕۆن، دنیا نەتان خەڵەتێنێ، چونکە خەڵکی چاک غەڕا دەکات. ئەی عومەر، ئەمە پاشای ئەهوازە قسەی لەگەڵدا بکە. وتی نەخێر، هەتا ئەوانی لەبەریدا داینەکەنێت تاج و جلە حەریر و دیباج و ئاڵتونەکانی بەری داکەند و بەرگێکی سپێڕوت و سادەی لەبەر کرد. ئیبن عەسام دەڵێت پاشان عومەر چووە مزگەوت و بانگی کرد. هۆرمزانیان بۆ هێنا و پێیوت ئەی هۆرمزان، دەستی خوا چۆن دەبینی کە چی پێکردن؟ هۆرمزان وەڵامی دایەوە وتی من یەکەم کەس نیم ئەم سەر شۆڕیان بەسەردا هاتبێ، بەڵام موسیبەت هەرتوشی پیاو دەبێت. عومەر وتی ڕاز دەکەیت، بڵێ لا ئیلەهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله. هۆرمزان وتی ئەبەم حاڵەوە نایڵێم. عومەر وتی ئەتکوژم. هۆرمزان بەدەستی خۆی 2 سەحابەی کوشتووە، براو کوڕی مالک و مەجزووە کوڕی سەور. هۆرمزان زانی عومەر لی تۆڕەیە، ویستی فێڵک بکات، قسەیەک لە عومەر دەربهێنێ و نەیکوژێ، بۆیە وتی تینومە، پێشەوەی بمکوژی ئاوم بدەرێ. عومەر وتی ئاوی بدەنێ. لە جامێکی هەروادا ئاویان بۆ هێنا و هۆرمزان وتی لە شتیوادا نەیخۆم، جامی ئاڵتونم بۆ بهێنن. عومەر وتی ئێمە ئاو لە ئاڵتوندا ناخۆین.
ئیمامی عەلی پەرداخێکی قەواریری بۆ بهێنن وەک ئاڵتون وایە بۆیان هێنا ماوەیەک ڕایگرت عومەر وتی بیخۆرەوە. هۆرمزان وتی دەترسم بم کوژی پێش ئەوەی بیخۆمەوە. عومەر وتی خوا وەکیل هەتا نەیخۆیتەوە ناتکوژم. هۆرمزان ئەوەی دەویست بۆیە هەتا توانی جامەکەی دا بە زەویدا و شکا و ئاوەکە ڕژا. عومەر وتی ئەوە چیت کرد؟ عەلی وتی تۆ پەیمان و ئەمانت دایە و سوێندت بۆ خوارد کە هەتا نەیخواتەوە نەیکوژی ئەوان نەیخواردەوە کەواتە تۆ بۆت نییە بیکوژی بەڵام جزیە بخەرە سەر با لە مەدینە بمێنێتەوە. هۆرمزان وتی من جزیم لەسەر نییە چونکە من پاشای کوڕی پاشام بەڵام هاتوومەتە ناو ئاینی ئیسلام و ئێستا زۆری کەسم بەسەرەوە نییە و بە ئارەزوی خۆم دەڵێم ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەدو ئەن محەممەدەن ڕەسوول الله. هۆرمزان مسلمان بوو هەرچیشی لەگەڵدا بوو مسلمان بوون لە ماڵ و منداڵ و کەس و کار و دەست و پەیوەند. عومەر ئازادی کردن و دڵخۆش بۆ مسلمان بوونیان و تێکەڵی مسلمانان بوون. بەڵام خزری بەگ و ئەبوو عەلی مسکویە رازی جۆرێکی تری دەگەڕنەوەی وەکو ئەوەی کە عومەر وتی چۆن دەبینی ئەم غەدر و پەیمانشکێنی ئێوە کردتان و عاقبەتی کاری خوا کە ئێمەی سەرخست. هۆرمزان وتی ئەی عومەر ئێمە و ئێوە لە نەفامیدا بووین وەک بڵێ خوا وازی لە هەردوو لامان هێنا بوو ئەو کاتە بەهێز سەر دەکەوێت کە ئێمە بووین ئەو کاتە خوا لەگەڵ کەسمان نەبوو بەڵام کە لەگەڵ ئێوە بوو هەرچەندە ئێمە بەهێزتر بووین بەڵام ئەوە تا هەر ئێوە سەرکەوتن بەسەرماندا. عومەر وتی ئێوە زاڵ بوون بەسەر ئێمەدا چونکە ئێوە یەکێتیتان هەبوو ئێمە دووبەرک و جیاوازی و ناکۆکی. لەگەڵ هۆرمزان وەفتێک هاتبوون کە ئەحنەفیان لەگەڵ بوو. عومەر وتی لەوانەیە مسلمانەکان لەگەڵ ئەهلی زیممە خراپ بن بۆیە ئەوانی ژواستان لێ ناهێنن. ئەحنەف وتی ئێمە هیچمان نەکردووە جگە وەفا و چاکە. عومەر وتی ئەی بۆچی ئاوان؟ ئەحنەف وتی ئەی ئەمیری بڕواداران تۆ بڕیارت داوە نەچینە سەریان داوات لە ئێمە کردو خۆمان بگرین لەوەی کە بەدەستمانەوەیە بەڵام پادشای فارس زیندووە و لە بەردەمتاندایان لێ بپرسا ڕێمان پێدەگرن و خەڵکمان لێهان دەدەن هەتا پاشاکەیان بمێنێوازمان لە نەهێنن دوو پاشا پێکەوە کۆنابنەوە هەتا یەکیان دەردەکەن بەردەوام خەڵکمان لێهان دەدەن هەتا مۆڵەتمان دەدەیت بچینە وڵاتیان و لەسەر وڵاتی فارس لای بەرین و دەری بکەین و لەگەل و میلەتەکەی بکەین ئەوسا فارسەکان وازی لێ دەهێنن. ئەمە ڕووتی ڕاست دەکەیت سوێن بەخوا قسەی ڕاستت کرد و تێتگەیاندم. هەر لەو کاتانەدا بۆ هەواڵ هات کە فارسێکی زۆر و بێژمار لە ناهاوند کۆبوونەتەوە ئیتر عومەر مۆڵەتی دان بچنەوە وڵاتیان. عومەر ئەبوو موسای ئەشعەری لەسەر ئەمیری بەسرە لا برد و عوتبەی کوڕی غەزوانی خستەجێی ساڵی پڕ نەکردەوە عوتبە داوای کرد لە عومەر مۆڵەتی بدات بچێتە حەج ئەویش ڕێگەیدا کە حەجی تەواو کرد عومەر ئەزلی کرد و لای برد هەرچەندە عوتبە حەزی کرد و داوای کرد بیگەڕێتەوە بۆ سەرکاری بەسرە بەڵام عومەر ڕازی نەبوو ناچار گەڕایەوە بۆ بەتنی نەخلا بۆ ناو کەسوکاری و زۆری نەبرد مرد. کاوەڵ گەیشتە عومەر چوو بۆ زیارەتی گۆڕەکەی وتی ئەگەر ئەجەلی نووسراوی خوا نەبوایە من ئەم پیاوەم کوشتووە. لای کەسوکاری وەسف و سەنایەکی زۆری عوتبەی کرد. پاشان مغیرەی کوڕی شوعبەی خستە جێگەی ئەمە ساڵی هەژدەی کۆچی بوو. عومەر ڕاوێژی با دۆست و دوژمن دەکرد گەنجی بانگ دەکرد و پرسی پێدەکردن و ڕای لێوەردەگرتن و دەیگوت ئێوە بیرتان تیژە قسە بکەن تەنانەت کە هۆرمزان حاکمی ئەهواز لە مەدینە گیرا بۆ فارسەکان لە نەهاوند کۆبووبوونەوە بۆ هێرشکردن هۆرمزانی بانگ کرد و لەباری سێ جێگە و پرسیاری لێکرد و ڕای وەرگرت هەتا هەڵوەستی سەربازی وڵاتی فارس بزانێ هەرێمی فارس و ئەسفەهان و ئازەربایجان کامیان گرنگترە هێرشی بۆ بکەن. هۆرمزان وتی ئەسفەهان سەرە فارس و ئازەربایجان دوو باڵەکەیە دەست بکە بەسەر لە پێشەوە. عومەریش وای کرد و خۆی کۆکردەوە بۆ نەهاوند کە سەر بە هەرێمی ئەسفەهانە. جەنگی نەهاوند فتح الفتوح خۆ ئامادەکردنی فارس. جەنگی نەهاوند لە ساڵی 21 کۆچی و 641 زاینیدا ڕوویدا بە گەورەترین جەنگی مێژووی ئیسلام دەژمێردرێت. کلیلی سەرکەوتن و حەسمکردنی هەموو جەنگ و سەرکەوتنەکان بوو. تەواوی ماشینی جەنگی و سەربازی فارس تێکشکا. دوای نەهاوند فارس توانای کۆکردنەوە و بەرەنگاری ڕێکوپێکیان نەما. یەکێتیان هەڵۆشایەوە ڕاکانیان جیاواز بوو پەرت و بڵاو بوون گۆڕایاڵیان بۆ یەک سەرکردایەتی نەما. دوای نەهاوند هەر ئەمیر و پاشایەک بۆ خۆی جەنگی دەکرد تەنها بە تەنها دیفاعیان لە کورسی و ناوچە و هەرێمی خۆیان دەکرد. هەیان بوو شەڕی دەکرد و هەیان بوو بە ئاشتیێڕێک دەکەوتن. هەر بۆیە لەبەر ئەم هۆیانە جەنگی نەهاوند ناونرا فتح الفتوح. نەهاوند شارێکە دەکەوێتە لای قیبلەی شاری هەمەدان بە کۆنترین شاری هەرێمی چیا دەژمێردرێت. دوای ئەوەی کە سوپای ئیسلام ئەهواز و شارەکانی هەرێمی فارسیان گرت سەرکردە فارسەکان لە شاری مروە لە خۆراسانەوە کەوتنە نامەنووسین و هەواڵگۆڕینەوە بۆ بەردەوامبوون لەسەر شەڕ. یەزگوردیش لای خۆیەوە لە بارەکەی گشتی سەرکردایەتی لە شاری ئەسفەهانەوە نامەی نووسی بۆ پاشایانی باب سند خۆراسان و حەڵوان کە ئامادە بن و بچن بۆ نەهاوند و لەوێەوە شاڵاو ببنە سەر دوژمن.
بەڵام سالح قەفتان دەڵێت یەزگوردی سێهەم شای کڵۆڵی ئێران بە تەمای گەلەکەی بوو کە تەخت و تاجەکەی بۆ بسەنەوە. ماوەیەکی باش با کێشوەری ئێراندا سۆڕایەوە، بە چاوی فرمێسک و گریانەوە چۆتە لای هۆزە فارسەکان سکەڵای لاکردوون، پاشان ڕووی کردۆتە خێڵە کوردەکان و هاواری بۆ بردوون. بە گریانەوە باسی ئابڕۆچوونی نەتەوەی ئاری تێگەیاندوون، هەتا بزاوتونی و هۆشی هێناوەتەوە بەبەر ئێرانیەکاندا. ئەوانیش لەشکرێکی نوێی قورسیان بۆ پێکەوەناوە، بەڵام هەمویان توانای جەنگیان نەمابوو، بە فەسادی ئیداری شیرازەی یەکێتیان هەڵۆشا بوو. بەرامبەر با دوژمنی خاوەن ئازەنگیانیان تیا نەمابوو. لەبەر ئەوە هەرچەندە یەزگورد لەشکرێکی مناسبی بەم هەوڵ و تەقەلایە کۆ کردەوە، بەڵام لەشکرێک بە هاوار و تکا کۆکرابێتەوە خۆی پێناگیرێ. ساڵی 642 زاین لە شەڕێکی مەردانی قورسدا خۆی پێنەگیرە و شکستی خوارد. نەوەی نەوشیروان پاشای بەدبەختیان یەزگورد لە مەیدانی شەڕدا بە تەمای مەرحەمەتی دوژمن بەجێهێشتووە. ڕۆژبانی دەڵێت ساڵی 19 کۆچی کە بەرامبەرە بە 640 زاین پاش ئەوەی یەزگورد لە حەلوان بە هەڵهاتن دەرچوو، لەگەڵ خەڵکی ڕێی قۆمس و ئەسپەهان و هەمەدان ماهین واتە دینەوەر و نەهاوەند نامەیان گۆڕیەوە و خۆیان خستە ژێرچەک و بوونە سەربازی یەزگورد. ئەویش مەردانشای برۆزلی کردە سەرداریان. ئاڵای درەخشەنی کاویانی کە خۆی بە فێڵ دروستی کردبوو، چونکە ئاڵاکەی کاوە لە جەنگی قادسیەدا کەوتە دەستی موسڵمانەکان. ئەجەمەکان جوڵان بەرەو خاکی نەهاوەند نامەگەڕینەوەیکی چڕۆپڕ بوو لە نێوان سەرکردەکاندا کە لە نەهاوەند کۆ ببنەوە. لە ماوەیەکدا 150,000 کەس ئامادە بوون، لەوانە 20,000 خەڵکی ساوە و هەمەدان بوو، 10,000 خەڵکی نەهاوەند، 40,000 هەرێمی فارس و کرمان، 30,000 ئازەربایجان، 20,000 لە ڕێی و سمنان و دامغان و 20,000 ئەسپەهان، 10,000 قوم و کاشان. ئەوەی جێ سەرنجیشە ئەوەیە کە لە هیچ کام لە نەفیر و داواکاری و نامەکانی یەزگورد و سەرکردە فارسەکاندا داوا لە خەڵکی شارەزور و هەرێمی چیا و کوردستان و هەرێمی جزیرە نەکراوە کە بە مەرجێ کوردستان ئەو کاتە ئەو سێ هەرێمە بووە. وا دیارە ڕاپەڕینەکەی شارەزور کاری خۆی کردو و مەجالی نەهێشتۆتەوە بۆ یەزگورد و سەرکردەکانی کە بنێرە بە شوێنیاندا و زۆریان لێ بکات و لەو کۆڕ و کۆبوونەوەی نەهاوەندا بەشداریان پێ بکات، یاخود ناردوێتی بە شوێنیاندا و نەهاتوون بەدەمیەوە، هەر بۆیە ناویان لە لیستەکەی سەرەوەدا نییە. بەڵێ ئەو کۆڕ و کۆبوونەوەی نەهاوەند 150,000 کەس بوون لە سوارە و پیادە و دەست و پەیوەند و ماقوڵان و وەزیر و گوزیر و زانە ئاینەکان و پاڵەوان و سەرکردەی سوپای هەموو هەرێم و ناوچەکانی پاشماوی ئیمپراتۆریەتی ساسانی فارس، جگەلەوەی فێڵێکی زۆر و فێڵ و تاکتیکی گەورە و بێوێنەیان هێنابوو. یەزگوردی پاشای فارس لە ئەسپەهانەوە هات بۆ سەیری سوپاکەی و بەرەی جەنگی نەهاوەند. هەموو سەرکردە و سوپاکانی کۆ کردەوە و تارێکی گرنگی بۆ خوێندنەوە و گەڕایەوە بارەگەی سەرکردایەتی خۆی لە ئەسپەهان. لەو تارەکەی داوتی خۆتان دەزانن ئەو پاشایی کە کتێبەکەی بۆ عەرەبەکان هێناوە مرد، واتە پێغەمبەری ئیسلام. دوای ئەو یەکێکی تر بوو بە پاشایان ناوی ئەبوبەکر بوو، کەم ژیا و مرد. پاشان عومەر هات. ئەم تەمەنی درێژ بوو، دەسەڵاتی فراوان بوو، ئەوەتە ئێوە لە هەموو ناوچەکانی ئەمپراتۆرەوە بۆی کۆبوونەتەوە. لە هەموو چین و گەل و کەسێکتان تایە جگە لەوانی کە لە نیشانەپێکاندا ئازا و لێزان بوون. شمشێریان کاریگەر بوو، وەک قەڵغان وا بوون و شیر و ڕمیان دەگێڕایەوە. مەبەستی لەوە بوو هەموو گەلێک ئامادەن و بەشدارن جگە کوردە ئازاکان. پاشان دەڵێت دەوەرن بە ئەو سوپا عەربیەی کە لێمانەوە نزیکە لە ناوی بەرین و بشینە وڵاتیان و ماڵەکانیان و لەوێش هەڵیان کەنین و لە ڕێگ و ڕێشە دەریان بهێنین. ئەگەر وانەکەین ئەوا دێن و ئێرەشمان لێ دەسێنن، لە وڵاتی خۆمان دەرمان دەکەن و سەرشۆڕ و نزممان دەکەن، هەروەک پێیان کردین لە قادسیە و جەلەلە و ئەهوازدا. هەر لەوێدا بە هەموو سەرکردە و ماخوڵان و سەرۆکی هەرێمەکانی مۆر کرد و پەیمانی پێپڕکردنەوە کە ڕان نەکەن و دژایەتی موسڵمانەکان بکەن بەبەردەوامی. هەڵوەستی سەرکردەکانی ئیسلام. ئیبن عەسەم دەڵێت ئەم هەواڵە گەیشتە عەمار کوڕی یاسر ئەمیری کوفە، بەڵام تەبەری و ئیبن ئەسیر دەڵێن لەم کاتەدا ئەمیری کوفە سەعد بوو. ڕاستەکەی لە ئیبن عەسەمە، هەر لە جەنگی پێشوودا ئەهواز سەعد عەزل کرا، واتە ڕووداوی نەهاوەند لە نێوان ئەزلکردنی سەعد و دەست بەکاربوونی ئەماردا بوو. ئەمار کە سەرکردێکی تازەیە لە هەڵوەستی وا گەورەدا فەرماندەکانی دەوروپشتی کۆ کردەوە، وتی بەڕێی ئێوە چی بکەین؟ وتیان چاکوایە هەواڵ بدەینە خەلیفە عومەر لە تەواوی کۆبوونەوە و مەبەستی فارسەکان ئاگادار بکەین. پێش ئەوەی بکەون ڕێ بەرەو لامان، ئەمار نامەی بەم جۆرە نووسی: ئەوەی کە ڕووی داوە ئەی ئەمیری بڕواداران ئەوەیە کە خەڵکی ڕێی و سمنان و ساوە و هەمەدان و نەهاوەند و ئەسفەهان و قوم و کاشان و ڕاوەند و فارس و کرمان و ئازەربایجان لە خاکی نەهاوەند کۆبوونەتەوە بە 150,000 کەسەوە. 4 پاشای عەجەم سەرکردایەتیان دەکات کە ئەمانان: خەرزاد کوڕی هورمز، سەنفات کوڕی حەشر، خەهانین کوڕی فەیروز، شرومیان کوڕی ئەسفەندیار. بەلازەری دەڵێت
مەردان شا سەرپەرشتی هەموو سوپاکان دەکات. بەڵام ئیبن ئەسیر دەڵێت فیروزان سەرپەرشتیان دەکات. ڕەنگە هەریەکەیە ناو بن بەم جۆرە فیروزان مەردان شا. لە جوێیەکی تری نامەکەی ئەماردا دەڵێت ئەو فارسانە بەڕێریانداوە پەیمانیان مۆر کردووە و یەکیان گرتووە کە دەرمان بکەن لە خاکەکەماندا و پاشان دوامان بکەون. ئەوانە کۆمەڵێکی تۆڕە و کۆن و بە ئێش و ئازار و خاوەن وڵاخی چاک و زۆر بەهێز و چەکێکی قورس و تەلی دڕکاویان ئامادە کردووە، بەڵام دەستی خوا لە سەروی دەستی ئەوانەوەیە. و ئاگدار بە کە هەرچی سەر بە ئێمەیە و لە شارەکانی نزیکی ئەوانە گرتویانە و کوشتویانە. هاتوون و لێمان نزیک بوونەتەوە، بەڕێریانداوە بەرەو مەدائین بێن، پاشان بچنە کوفە. ئەمە مسلمانانی ترساندووە، هەر بۆیە وا نامەم بۆ نووسیت هەتا ڕێمان نیشان بدەیت وەسەلام. کە نامە گەیشتە عومەر خوێندیەوە ڕاشڵەکی و تێکچوو. ئەوانەی دەوروبەری هەستیان پێکرد، هەڵساو چووە مزگەوت و هاواری کرد. کوان کۆچەری و پشتیوانەکان ڕەحمەتان لێبێت کۆ ببنەوە، یارمەتیم بدەن، خوا یارمەتیتان بدات. لە هەموو لایەکەوە خەڵکی بەدەم هاواری عومەرەوە هاتن. کۆبوونەوە و عومەر چووە سەر مینبەری پێغەمبەر صلی الله علیه وسلم و بە پێوەستا لە تووڕەییدا بزیسکەی دەدا، لە ڕقی فارس دەستی پێکرد. ئەمڕۆ ڕۆژی غەم و پەژارەیە، گوێ بگرن بزانن چیم بۆ هاتووە لە عێراقەوە. وتیان چییە ئەی ئەمیری بڕوادەران؟ وتی فارسەکان بە هەموو گەل و ناو و پاشا و ئارەزوویەکیانەوە شەیتان دنەی داون و فوی پیاکردون و کۆی کردوونەتەوە لە دژمان. لە خاکی خۆیان کیان لە ئێمە ناسیوە کوشتویانە بە ئەسیر و خەڵکەوە. ئەمە نامەی عەمار کوڕی یاسرە لە کوفەوە، هەواڵی پێداوم کە لە نەهاوەند 150,000 فارس کۆبوونەتەوە و نیازیانە بێنە حەڵوان و خانەقین و جەلەولا، نیەتیانە بگەنە مەدائین و کوفە. ئەگەر بگەنە ئەوێ ئەوە بەڵایەکی گەورە بەسەر ئیسلامدا دەڕژێ. ڕەحمەتان لەبێت قسە بکەن، من ڕایەکم هەیە جارێ نایڵم، حەز دەکەم بە مەشوەرەت بێت، چونکە ئێوە شەریک من لە چاک و خراپەدا. تەڵحەی کوڕی عەبدوڵڵاوتی خۆت پیاوێکی ژیر و خاوەن ئەزموونی، هەرچی بڵیت لە خۆتەوە نییە، بڵێ بابیکەین بارمانکە باوڕێین. زوبەیر کوڕی ئەوام وتی تۆ سەربەرزی ئاینیت، خوا تەمەندرێژت بکات بۆ مسلمانان، تۆ بیرت تیژە، ئێمە لە بەردەستین چی باشە بیکە. عومەر وتی جگە ئەم دووڕایم دەوێت. عەبدوڕەحمان کوڕی ئەوفی زۆری وتی هەرکەس بەڕێی خۆی قسە دەکات، تۆ لە هەمووان باشتری، فەرموو بڕۆ و ئێمەش لە دواتەوەین. عومەر وتی ڕایەکی تر عوسمان بۆ قسە ناکەیت. عوسمان وتی خۆت دەزانی ئێمە لە لێواری ئاگردا بووین، خۆ بە پێغەمبەر ڕزگاری کردین، ئێستش تۆ بڕۆ بۆیان بە هەموو کۆچەری و پشتیوانەوە هەتا لە ڕێکیان دەربهێنین و میکرۆبەکەیان بکوژین. عومەر وتی چۆن من دەربچم لە مەدینە کە سوارە و پیادەی تیانە ماوە، خەڵکی لە هەموو پارچەکاندا بڵاویان کردووە. عوسمان وتی ڕاست دەکەیت، دەڵم بنووسە بۆ خەڵکی یەمەن و مەککە و میسر و بەسرە و کوفە بە هەموو ئامادەبن و ببنە سوپایەکی مەزن و زۆر گەورە بە هەموو شت لە دوژمن بدەین. عومەر وتی ئەوەش ڕایەکە بە دڵ وەرناگیرێ، ڕایەکی ترم دەوێ. هەموو بێدەنگ بوون. عومەر لای کردەوە بەلای عەلی داوتی ئەی تۆ بۆ قسەیەک ناکەیت. عەلی وتی ئەوەی ڕایوت لێت وەرنەگرتن، دڵت هیچی بە دڵ نەبوو، چونکە هەرکەس بەتوانای عەقلی خۆی قسەی کرد. منیش ڕایەکم هەیە، دەڵم ئەگەر بنووسی بۆ شام بە سوپاوە بێن، ئەوە هەرقل هەرچی گاور هەیە کۆی دەکاتەوە و دێت و هەموو مزگەوتەکانمان دەڕوخێنێ و هەرچی پیاومان هەیە دەیکوژن و ژنانمان دەبەن. ئەگەر خەڵکی یەمەن بێن، حەبەشیەکان دێنە سەرمان، ئەگەر خەڵکی مەکە و مەدینەش بچن بۆ بەسرە و کوفە، ئەوە ئەم ناوە بە چۆلی جێدەهێڵن بۆ هەموو خراپەیەک کە ئێرە گرنگترە لەوەی بۆی دەچیت. ئەوسا موسڵمانەکان نە ئەشکەوتیان هەیە پەنای بۆ بەرن و نە پەناگەیەکیان هەیە داڵدەیان بدات. دوای خۆت هیچ کەسێک نابێت بۆی بگەڕێنەوە، کە هەر خۆت غایە و پەناگە و ترسێنەری. تۆ لە مەدینە بمێنەرەوە تیانە جوڵێ و ئەمەت بە هەیبەتترە بۆ دوژمن و ترسناکترە بۆ دڵیان. ئەگەر خۆت بڕۆیت، دڵێن پاشەی مسلمانان لەبەر بێسەربازی خۆی هات، لە جێی خۆت بمێنەرەوە کێ دەنێری بنێرە. عومەر وتی ئەی چی بکەین؟ ئەوە تا عەجەم هەموو هاتون و دەیانەوێت لە ڕێکمان دەربهێنن. عەلی وتی فێڵ هەر ئەوەیە پیاوێکی بەشی دد و تند و ئازایان بۆ بنێری کە خۆت سەربازەکانت باشتر دەناسی، پشت بەخوا ببەستە و داوای سەرکەوتن لەو بکە، یارمەتی و کۆمەکی ئەو لە کۆمەڵێکی زۆر باشترە. عومەر وتی باشترین ڕادوت، بەڵام حەز دەکەم خەڵکی کوفە و بەسرە خۆیان سەرپشکی ئەم شەڕە بکەم، چونکە فێری بوون و چاکی لێ دەزانن. عەلی وتی ئەگەر ڕاکی منت بەدڵ بوو، ئەوە بنێرە بۆ بنکەی بەسرە، با ببنە سێ بەش، بەشێکیان لە بەسرە بمێنێ بۆ پاراستنی ماڵ و منداڵ و شار، بەشێکی تر مزگەوتەکان ئاوادان بکەنەوە بۆ بانگ و نوێژ و دوعا، بەشی سێم با بچن بۆ یارمەتی خەڵکی کوفە، کوفەش وەک بەسرە لێ بکە و دابەشی بکە و ئەوسا بچن بۆ دوژمن. عومەر بە خەڵکەکەی وت ئەوەیە ڕاو بۆ چوونی تەواو، سوێند بەخوا منیش هەر ئەو ڕایم هەبوو. پاشان وتی ئەی عەلی، هەر خۆت کەسێک دەستنیشان بکە بۆ سەرکردایەتی ئەو جەنگە، کەسێک کە چاک بێت بۆ گیانی فارسەکان. عەلی وتی نیعمان کوڕی مقرنی موزنی. عومەر وتی پێکات ئەی باوکی حەسەن.
عومەر چۆن سەرکردەی شیاو دەستنیشان دەکات. لە جێکی تردا ئاوا هاتووە. عومەر وتی کەسێکم بۆ دیاری بکەن بیکەمە فەرماندەی ئەو سوپایە بە مەرجێ عراقی بێت. مەبەستی لەوەیە یان خەڵکی عراق بێت یان سەر بە بنکەی سەربازی کوفە بێت. وتیان تۆ خۆت سەربازی خۆت باشتر دەناسی. وتیان بۆ ئەوە چاکە هەر بۆ ئەو داتاشراوە کە نعمانی کوڕی مقرنە. پێشتر کە سەعد ئەمیری کوفە بۆ نعمانی کردبووە جابی و باجگر بەسەر خەڵکی کەسکرەوە، بەڵام نعمان بەو کارە ڕازی نەبوو کە دەستی لە پارە کۆکردنەوەدا بێ. ڕقی لە ئیشەکەی بوو، هەر بۆیە نامێکی بۆ عومەر نووسی کە لای بەرێت لەسەر ئەو کارە و نووسی بووی حەز دەکەم ببمە مجاهید و تێکۆشەری دینی خوا و پێم خۆشە لەناو تەپۆتۆزی تێکۆشاندا بم نەک کۆکەرەوەی پارە و باج. پاشان عومەر نامێکی بۆ سەعد نووسی کە هەر ئەو کاتە بۆ کارەکانی نەچوو بوو. نامێکیشیان ڕەنگە زووتر ئەم نامەیان بۆ نووسی بێ و هەروەها نامێکیشی بۆ نعمانی کوڕی مقرنی موزنی نووسی کە لە کەسکرد بەم جۆرە نامەی خەڵکی کوفەم پێگەیشت و خوێندمەوە و هەڵم سەنگاند و حاڵی بووم لە کاری فارس و زانیم کە دەستی خوا لە سەروی دەستی ئەوانەوەیە. خوا سەربازی فریشتیان بۆ دەنەرێت کە بدات لە پێش و پاشیان، ترس بخاتە دڵیانەوە و قاچیان زەلزەلە پێ بکات، هەتا لە ناویان دەبات تۆ بچۆ بۆ کۆشکی سپی لە مەدائین و سەربازگە دروست بکە هەتا سەربازانی کوفە و بەسرە لات کۆ دەبنەوە کە هاتن و کاری ڕێخستنی خۆت تەواو کرد بکەوڕێ بۆ جەنگی دوژمنانی خوا لە نەهاوەند. تۆم کردووە بە سەرکردەی ئەو سوپایە. چاک دەزانم کە خوا سەرت دەخات و دوژمنت سەرشۆڕ دەکات، چونکە خۆی پەیمانی پێداوین. مەبەست لەوانە فارس و ڕۆمن. تۆش بڕوات بە پەیمانی خوا بەهێز بێت ئەو لە پەیمان لا نادات. گوێ بگرە ئەی نعمان، ئەگەر گەیشتن بە دوژمن با سەبر و ئارامی و خۆگری لە پێشتانەوە بێت، چونکە خوا موژدەی بە خۆڕاگران داوە بە بێ حساب، جگە لەوەی کە عاقبەت بۆ متەقینە، کەواتە بکەونە ڕێ لە سەربەرەکەتی خوا، منیش بە خواتان دەستێرم، ئەو خوایی کە سپاردە زایە ناکات و سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خواتان لەبێت. عومەر نامەیەکی زۆری بۆ هەموو ناوچە و هەرێمەکانی وڵات نارد و ئاگاداری کردن. نامەی بۆ بنکەی بەسرە و کوفە نووسی کە کاری خۆیان بکەن. نامەی نووسی بۆ فەرماندەکانی ناوچەی ئەهواز کە پارچەکانی ئەو ناوچانە سەرقاڵ بکەن و ئەو ڕێگەیانە بگرن کە سوپای لێوە دەنێرن بۆ نەهاوەند هەتا یارمەتی فارسی ناوچەکە نەگاتە نەهاوەند. پاشان نامەی نووسی بۆ ئەبوو موسا لە بەسرە و بۆ ئەهلی کوفە کە یەکێ سەیەکی هێزەکانیان بنێرن و نعمانی کوڕی مقرن گەیشتە کۆشکی سپی لە مەدائین. هەر زوو بە زوو سوپای کوفە و بەسرە یارمەتی پێگەیشت و چەکی دابش کرد و سوپای ڕێخست و ژمارنی. هەمووی بریتی بوو لە 30,000 کەس. ئەنجا عومەر نامێکی تری بۆ نووسی بەم جۆرە: بگەنە نەهاوەند بەکاری خوا، بە پشتی خوا، بە سەرکەوتنی خوا، بە خۆت و ئەوانەی لەگەڵتدان. مەیاندە لە چاڵ و چۆڵ، ئەزیەتیان مەدە، مافیان مەفەوتێنە و مەیاندە لە چەم و چخوڕ و قوڕ و لیتە و نشێو، چونکە یەک موسڵمانم لە 100,000 دینار خۆشتر دەوێت. بەرەی نەهاوەند. نعمان سوپاکەی دابەش کرد. تەلیحەی کوڕی خوێلدی ئەسەدی بە 4,000 ماین سوارەوە کردیە پێشنگ. پێش سوپاکەی خست و نردی بۆ هەواڵزانین. جگە لەوە نعمان بە چواردەوری سوپاکە و ڕێگەی ڕۆیشتن بەرەو جەنگەکەدا سریە و کەمینیتری بڵاو کردەوە بۆ هێنان و کۆکردنەوەی هەواڵی دوژمن. بۆی دەرکەوت هەر لە حەڵوان هەتا نەهاوەند هێزی دامەزرا و تایبەتی وایتیانیە کە شایانی هەڵوێست لێوەرگرتن بێت. بە دوای ئەوەندا نعمان پێشکەوت، لای ڕاستیدایە ئەشعەسی کوڕی قەیس، لای چەپیدایە مغەیرە کوڕی شۆبە، گەیشتنە جەلەولا و پاشان حەلوان و سەنگەریان گرت، چونکە هەواڵیان زانی کە سوپایەکی 10,000 کەسی فارس بە فەرماندەی شادوو کوڕی ئازادمەرد خۆیان دامەزراندووە کە هەواڵی گەیشتنی سوپای ئیسلامی زانی بە پەلە خۆیان کۆکردەوە و کشانەوە بۆ شاری قرماسین واتە کرماشان و سوپای ئیسلام ماوەیەک لە حەلوان مانەوە و حەوانەوە. ئەنجا نعمان بانگی کردە قەیس کوڕی هێبرەی مورادی و وتی تەلیحە لە کوفەوە بۆ حەلوان پێشنگ و چاوی سوپا بووە، دەمەوێت تۆش لێرەوە بۆ کرماشان پێشنگ بیت. 4,000 سوارەکەی ئەوی وەرگرت و نعمان 4,000 سوارەی تری دایە کە لە بەهێزترین سوپاکانی ئیسلام بوو. بەمە ژماری سوپای پێشنگ بووە 8,000 ماین سوار. قەیس گەیشتە قرماسین. ئێستا دوو سەرکردەی گەورەی فارس لەوێن و 10,000 سەربازی فارسیان پێیە. یەکەم شادوو کوڕی ئازادمەرد کە لە حەلوان هەڵهات، دووەم مهرویە کوڕی خەسرەوان، بە هەردووکیانەوە 20,000 چەکداریان لە کرماشان مۆڵداوە. هەرکە زانیان سوارەی ئیسلام بەرەو قرماسین بەڕێوەن، پاشۆپاش کشانەوە بۆ مازران. مسلمانەکان بەبێ شەڕ چوونە قرماسین کە شوێنی هاوینە هەواری پاشایانی ساسانی بوو.
یادگار و نووسراوەکانیان بە شەخی بێستونەوە هەتا ئەم ڕۆژماوە. پێش و پاشی سوپای ئیسلام لە کرماشان قرماسین کۆبوونەوە و یەکیان گرت و خۆیان کردەوە بۆ حەوانەوە. نیعمان نایوێت سوپاکەی زۆر ماندوو بکات و لە ڕێی ڕاستیش لای نەدان و هەروەک سەیرانێکی دەهێنایە پێش چاویان، ئەمەش لە بەرنامەکەی عومەر کە فەرمووبووی ماندویان مەکە و لە قوڕ و لیتیان مەدە. ئەم هەواڵە گەیشتە ئەو 150,000 سەربازەی فارس لە نەهاوەند. ترس و لەرز حەشۆکە پەشۆکاوی ڕوو لە ڕێز و دڵی سوپای فارسی کردبوو. 150,000 دامەزراوان و سەنگەریان گرتو و دەترسن، بەڵام 30,000 بە عەزم و ئیرادە و هێزەوە بەدەم زیکر و گرد و نوێژ و بڕوابوون بەخواوە، بڕوا بەخۆ و بڕوا بە سەرکردایەتیان لە پێشڕەویدان بۆیان. ئالێرەدا ئەو فەرمودەیەم کەوتەوە بیر کە پێغەمبەری پێشەوە و سەرکردەمان دەفەرمێت 5 شتم پێدراوە بە هیچ کەسێکی تری پێشخۆم نەدراوە. 1 مانگەڕێ لە دوژمنەوە دوور بم، دوژمن دەتۆقێ و دەترسێ. دەستکەوتی جەنگی ئەلغەنائیمم بۆ حەڵال بووە کە پێش خۆم بۆ کەسی تر حەڵال نەبووە. واتەگەر 1 مانگەڕێ لە دوژمنەوە دوور بم، ترس و لەرز و شپرزەی ڕوودەکاتە دڵ و دەروون و ڕیزەکانیان. ئەم هەواڵە گەیشتە نەهاوەند، بەپەلە هەموو سەرکردە و فەرماندە و ماقوڵان کۆبوونەوە و سوێندیان خوارد و پەیمانیان تازە کردەوە کە هەرگیز ڕانەکەن هەتا دووە موسڵمان لەناو دەبن. سوپای ئیسلام گەیشتە مەردانیان مەردومان و تیادامەزرا. 2 کەس بەکێر کوڕی شەداخ و تەلیحەی کوڕی خوێلیدی نارد بۆ نزیکی نەهاوەند بۆ چاودێری و پەیداکردنی هەواڵ و شوێن و حەجمی فارسەکان. هەواڵی چاکیان هێنایەوە، پاشان سوپا کەوتە ڕێ بەرەو نەهاوەند. فارسەکان ئاویان بەردا بووە ئەو دەشت و ڕێگاوبانە هەتا زەوی و بشڵەقێ و قوڕ و لیتەڕێ لە موسڵمانەکان بگرێت. هەروەک وەسیەتەکەی حەزرەتی عومەریان بیستبێ، موسڵمانەکان ئەو لیتە و قوڕیان بڕی. دڕک و سیمی دڕکاوی و تەختەی بزمەرایی و تەلاویان لەو ڕێگەوبانەدا بڵاو کردبوویەوە. سنووری سەنگەرەکانی خۆیانیان بە تەلێکی فراوان داوچێن کردبوو. جگە لای خۆیانەوە هەموو ڕێگاوبانێکیان بە دەوری سەنگەر و سەربازگە و شاخ و شاری نەهاوەندا تەلاوی کردبوو. نیعمان کەسێکی بانگ کرد، ناوی مەحموود زەکار بوو. وتی حەز دەکەم لە شوڕەی فارسەکان نزیک ببێتەوە و بەنهێنی سەیری ناوەوەیان بکەیت. دەڵێن قەڵەیەکیان هەیە لە هەوا. مەحموود ڕۆیشت هەتا گەیشت بەرەو شەو داهات. گوێی لە دەنگی حرەسی فارسەکان بۆ قاچی ئەسپەکەی لە تەل و زریسکی دڕکاوی تێک ئاڵا و بە زەحمەت ڕزگاری بوو. هاتەوە و هەواڵەکەی هێنایە، وتی سەنگەریان قایمە، هەموو لایەکیان بە تەلی دڕکاوی تەنیوە. شەو زریسکی دڕکاوی ڕادەخەن و بە ڕۆژ بەرزی دەکەنەوە. سوپای ئیسلام لە نەهاوەند نزیک بوویەوە. قۆناغێک بۆیان چوونە پێشە و هێرش و پەلاماری پسڕ و سووک و بەهێز دەستی پێکرد. ئیبن حەسەن دەڵێت بە سرود و گۆرانی و تەپڵ لێدان شەڕگەرم بوو. خەڵکێکی زۆر کوژرا. لەناو فارسەکاندا گیرجانی وەزیر بەرکەوت. لە زۆر لاوە فارسەکانیان ڕاونا، هەتا ناو سەربازگە و شوراکانیان بردنیان. شەو داهات سوپای ئیسلام گەڕایەوە سەنگەرەکانیان و ماندوو بوون. بریندارێکی زۆریان پێبڕا. نیعمان وتارێکی خوێندەوە. فارسەکان خەتەری بۆ دروست کردوون. ئەگەر شکاندنتان ئەوە خۆشی و شادیە، ئەگەر ئێوە شکان ئەوە نەبەسڕە دەمێنێ، نەکوفە و نەمەدینەش. ئێوە ئێستا بوونەتە شورا و دەرگایەک لە نێوان ئیسلام و شرکدا. ئەگەر ئەو دەرگایە شکا، ئەوە بەڵاو موسیبەت ڕوو دەکاتە ئیسلام. ئەڵڵا ئەڵڵا ئەی سەربەزەکانی خوا، ئیسلام سەرشۆڕ مەکەن. ئێوە خواپەرستن، ئەوان خۆر و مانگ دەپەرستن. خوشک و دایک و کچی خۆیان مارە دەکەن. ئێوە بۆ ئەوانە هاتوون. من 3 جارم ئاڵایە بەرز دەکەمە و ڕای دەوەشێنم. لە دووەمدا ڕمەکان بخەنە سەربینی دووگوێی ماینەکان و سەیری ناوچەوی دوژمن بکەن. لە سێمدا هێرش دەکەین و بڵێن لا حەولە وەلا قووەتە ئیلا بیللا. 2 ڕۆژ جەنگەرم بوو. موسڵمانەکان ترسان جەنگ درێژە بکێشێ. خاوەن ڕاو سەرکردەکان لای نیعمان کۆبوونەوە. نیعمان پێیوتن ئەوەتە بتپەرستەکان لە قەڵا و شوورە و شارەکانیاندا خۆیان قایم کردووە. نایەنەوێت دەربچن. ئێمەش توانەمان نییە لە سەنگەرەکانیان دەریان پەڕێنین. خەریکە ماندوو دەبین. ڕاتان چییە؟ چار چییە و چۆن دەتوانین هەڵیان کەنین؟ هەر یەکە و شتێکی وت. فتح الفتوح. خزری باک دەڵێت نیعمان سەرکردە و فەرماندەکانی سوپای کۆ کردەوە و پرس و ڕای پێکردن. ئەمە چەند ڕۆژی خایاند. بەردەوام تاوتوێی بارودۆخیان دەکرد. پێیوتن خۆچاک دەبینن. خۆپەرست و موشریکەکان خۆیان دامەزراندووە لە خەندەق و قەڵاکانیان نایەنە دەرەوە مەگەر خۆیان بیانەوێت. موسڵمانەکانیش لەو دەشتە ڕوتەنەدا بەبەرچاوەوەن. نوقسانی زۆرمان لە چاو فارسەکاندا لە هەموو پێویستیەک هەیە. ئێوە ڕاتان چییە؟
عمر کوڕی نەبی کە پیاوێکی پیر بووتی ئەم سەنگەرگرتن و خۆقایمکردنەی ئەوان لەم درێژە پێدانی ئێوە بەهێزترە، ئیتر واز بێن و پەلامەری ئەو ڕووخە و پەرتەوازانە بدەن. ئەمرو کوڕی موعید وتی ئەوان دیوار و شوورەیان هەیە، ئێمە بێ دیوار و شوورەین، بەم جۆرە چی دەکرێت؟ تولێحەی ئەسەدی ڕایەکی تری هەبوو، وتی ئەگەر ئەسب سوارەکان بنێرن پەلامەریان بدەین هەتا تەما دەخەینە بەرفارز کە ئەمانە کەمن و بۆیان بێنە دەرەوە و سوارەکانی ئێمە خۆیان شل بکەن، ئەوان ڕاویان بنێن و سەنگەر و قەڵا و شوورەکانیان چۆڵ بکەن، ئێمە سوپایەک لە بەهێزەکان حەشار بدەین، هەر کە ئەوان قەڵاکانیان چۆڵ کرد و دوورکەوتنەوە ئێمەی خۆ حەشاردرا خۆمان ئاشکرا بکەین و پەلامەری قەڵا و شوورەکانیان بدەین. هەموو ڕازی بوون. نیعمان سوپایەکی تری لە جێیەکی پەنهاندا دامەزراند و شاردیەوە کە شەڕنەکان هەتا مۆڵەتیان دەدرێتێ. فێڵەکە دەستی پێکرد. نیعمان سواری ئەسپەکەی بوو، دوو سەرکردایەتی دروست کردێکیان بە فەرماندەی قەعقاع کوڕی عەمر بۆ سەرپەرشتی ئەو سوارانەی کە هێرش دەکەنە سەر قەڵا و شوورەکان و دوژمن ڕادەکێشنە دەرەوە. دووەم نیعمانە سەرکردەی هەموو سوپا و هاندەر و ڕێخەری ئەوانەی کە خۆیان حەشار داوە ڕێزەکانی ڕێکخست و ئاڵاکانی تاودا، دەیدا بەلای هەر ئاڵایەکدا گەرمی دەکردن و نەخشەکەی بیردەخستنەوە. قەعقاع سوارەیەکی زۆری برد بە مەرجی پەلامار و خۆشلکردن بۆ دوژمن. قەعقاع کاری خۆی کرد و شەڕی لە سەنگەرەکان گەرم کرد. فارس گەلە کۆمەی زۆریان بۆ قەعقاع و سوپاکەی هێنا، تەواو تەماعی خستە بەر فارسەکان کار هەموو بۆیان بێنە دەرەوە. قەعقاع سوپاکەی لە بەردەم زۆری فارسەکاندا هەڵاتن و شەڕی پاشەکشیان دەکرد و دووری خستنەوە. نیعمان لای سوپاکەی خۆی بوو نەخشەکەی فێر دەکردن. سێ تەکبیر ئەڵڵاهو ئەکبەر دەکەم، لە یەکەمدا ئامادە بن، لە دووەم چەکەکانتان ئامادە بکەن و ڕمەکانتان بخەنە نێوان هەردوو گوێی ماینەکانتان، لە سێهەمدا من هێرش دەکەم و ئێوەش بە دووەمدا. هەواڵ گەیشتە نیعمان کە فارسەکان زۆر لە قەڵاکانیان دوور کەوتونەتەوە. نیعمان تەکبیرەکانی کرد و لە سێهەمدا وتی اللهم أعز دينك وانصر عبادك واجعل نعمان أول شهيد اليوم على عزاز دينك ونصر عبادك. خوای ئاینت سەربەرست کە و بەندەکانت سەربخە، خوای نیعمان یەکەم کەس بێت کە ئەمڕۆ شەهید بێ لە پێناوی سەربەرزی ئاینەکەتا و سەرکەوتنی بەندەکانتە. بەم جۆرە نیعمان دوژمنەکانی ڕاکێشایە دەرەوەی سەنگەرەکانیان بۆ جێیەکی ڕوت و بێپەناگا کە زووتر موسڵمانەکان گیریان پێوە خواردبوو. دوور لە قەڵا و شوورا و شارەکانیان هەتا کات تەواو پێگەیی شەڕی بێوێنە لە مێژووی ئیسلامدا بەرپا بوو. شەرگە و مەیدانی جەنگ پڕ بوو لە خوێن و لاشە. نیعمان بە هاوڕەکانی وت ئەگەر خوا شەهادەتی کرد بە نسیبم، دوای من حوزەیفەی یەمانی ئەمیرتان بێت، ئەگەر ئەویش بەرکەوت جەریر کوڕی عەبدوڵای بەجلی ئەمیرتان بێت، ئەگەر ئەویش بەرکەوت ئەشعەسی کوڕی قەیسی کەندی، دوای ئەو مغیرەی کوڕی شوعبەی سەقەفی بێت. پاشان نیعمان سەری بەرزکردەوە وتی اللهم انصر ابن مقرن وارزقه الشهادة إنك على كل شيء قدير. بەلازەری دەڵێت لە نامەیەکی عومەر داهاتووە کە ئەگەر نیعمان پێکرا حوزەیفە، ئەگەر حوزەیفە پێکرا جەریر، ئەگەر جەریر پێکرا ئەشعەز بچێتە جێگەی. ابن عاصم دەڵێت فارسەکان لە سەنگەرەکانیان دەرچوون، فێڵی زۆریان پێش خستە بوو. ئەو موسڵمانانەی کە خۆیان حەشاردا بوو دەستیان کردە هاتوو هاوار و زیکر و شعر و هۆنراوە خوێندنەوە. یەکێک هاواری کرد واز بێنن لە شعر و هۆنراوە، دڵ بدەنە خۆ و سەیری ئاڵای ئەمیرەکەتان بکەن. نیعمان سێجار ئاڵاکەی شەکاندەوە، بوو بە ڕۆژی حەشر و دەنگی ئەڵڵاهو ئەکبەر پڕمە و حەیلەی زیاتر لە 20,000 ماین تەقی شمشێر و شیر و تیر و قەڵغان دەگەیشتە کەشکەشانی فەلەک. مسلمانە تازە نەفەسەکان تێکەڵ بە فارسە شەڕاویە قەڵا و شوورا چۆڵ کردوەکان بوون. جەنگی بێوێنە ئالێرەدا ڕوویدا. نیعمان ویستی هەڵبکوتێتە سەر سوارێکی فارس، بەڵام لە دواوە کەسێکی تر لای لە لاکەلەکەی و ناوکی کرد و خوێن و ڕوخۆڵەی بەسەر پشتی ماینەکەدا هاتە خوارەوە و کەوت و شەهید بوو. تەبەری دەڵێت ئەمماینی نیعمان شەڵاڵی خوێن بوو. نیعمان بە تیرێکی دوور پێکرا و لە زینەکەی کەوتە خوارەوە. دەم و دەست مرد کە نەعیمی برای بینی هاتە لای دای پۆشی هەتا نەزانن سەرکردەکەیان کوژراوە. ئاڵاکەی بردەوە بۆ حەزیفەی یەمانی، بۆ شەوێ فارسەکان شکان، نیان هێشت فارسەکان بگەنەوە قەڵاکە. تەبەری دەڵێت شەڕ تاویساند، فارسەکان ویستیان بگەڕێنەوە بۆ دواوە، بۆ ناو مۆڵگە و قەڵا و شوورەکانیان. دەبینن ڕێیان نییە و بەردەم و پشتیان گیراوە. چەند سەرکردەیەکی فارس لەسەر لە شێوانیاندا کوژران، لەوانە ئازەرکورد، مهربەندان، ئەنوشجان، هۆرمزی کوڕی داران و دەیانی تریش. مسلمانەکان زۆر ماندوو بوون. ئەو هەموو سوپایە بەوان تاوە و نابێ. کاری زۆریشیان لەسەر کردبوون و وریان پێبەردا بوون. لەوانە بوون واز بهێنن و بگەڕێنەوە شوێنی سەنگەر و قەڵاکانی ئەوان. جەریر هاواری کرد مسلمانینە، سوپای فارس زۆرن، ئێستا یەزگورد لە ئەسفەهانە، کێ دەڵێت سبەی دوو سپەی سوپایەکی تری بێشمارتان بۆ نەهێنێ و ماندووتان بکات، ئەوە خەریکە خۆریش دەنیشێت. با بڕیار بدەین شەودانەیەت خۆمان بگەینینە قەڵاکانی شەری نەهاوند.
هەر ئەو بڕیارە بوو لەسەر فارسەکانیان توند کرد. هێرش لەسەر هێرش و دەنگی ئەڵڵاهو ئەکبەر ئەژنووی هێنابوونە لەرزە و نەیان دەزانی ئەمانە چین. نەشمشێر دەیان بڕێ و نەفیلەکان دەیان ترسێنێ. سەنگەر بە سەنگەر و قەڵاو شۆرەیان پێچۆڵ کردن و لە خەندەقەکان دەریان پەڕاندن. تەنانەت شەخ و چەم و دۆڵ خەبەریان لێدەدان و لە هیچ جێیەک خۆیان بۆ نەدەگیرا و هیچ شوێنێ لە خۆی نەدەگرتن. خوا سەرکەوتنی دا بە نێعمان، بەڵام شەهید بوو نەیبینی. ئەمانە جۆرە پیاوێکن کاریان دەوێ نەک بەرهەم. کاری قیامەتی وەک کشت و کاڵی دنیا نییە بەرهەم حسێب بێت ئەوسا قازانجت کردووە. بۆ قیامەت چاکە بکە و بیدە بەدەم ئاودا. لە جێیەکی تر بەردەگرێ. جگە لەم جەیە کێز گوردێکت لێ پەیدا ببێ نەهێڵێ ئاڵای خێر بەرز بکەیتەوە و تۆوی چاکە بڵاو بکەیتەوە. ئەوە نەخوا فێری کوردن و عومەر بۆی داڕشتون. لە نامەی 158دا بە ئەبوو موسای ئەشعەری کە لە جەنگی نەهاوەندا بەشدارە نامەیەکی بۆ دەنووسێت، یاخود لە نامەی 92دا بۆ سەعەد دەفەرمێ بەڵام چ سەرکردەیەک حەقیقەتی وای فەرمووە، چ سەرکردەیەک هەیە ئاوا خاکی دوژمنی ناسی بێ، دەرونی بەرامبەری هەڵسەنگاند بێ و چاڵ و چۆڵی ناخ و شاخ و داخیانی زانی بێ و پڕ بە پێستی نامە دابەزێنێ. هەر کەس ئاوا دوژمن ناس بێ هەر چەندە گەورە بوو بێ پوچ سەنگی کردووە. دەفەرمێ نمونەی وەک نیعمان جۆرە پیاوێکن کە لە کەسی تر ناچن و هیچ کەسێکی تریان دەناچێت، تاوانە بیان شوپێنی بە کەسانی تر. ئای لەو شەهیدیە و ئای لەم شەهیدانە. ئەم مەردەخۆشی و حەوانەوەی ناوشاری کەسکەری بەدڵ نییە، حەز ناکات لە جێیەکدا کەوتوبێ و پارە و خەراج و جابێتی بەدەست بێت. نامەی بۆ خەلیفە عومەر نووسی کە لای ببات و بیکاتە مجاهید و سەرباز لە بەری جەنگیدا. حەزی لە دۆشێکی نرم نییە، دڵی بە تەپ و تۆز و بۆنی وڵاخی ناوبەرەکانە. ئەو کاتە کە عومەر سجلەکەی هەڵدایەوە بگەڕێ بۆ یەکێک بیکاتە سەرکردا، لە نێوان لاپەڕی تۆمارەکەیدا نامە کورتەکەی نیعمانی بینی وەکو بە خوێن نووسرابێوا بوو. نامەکەی دەرهێنا و تۆمارەکەی لابردە و وتی دۆزیمەوە. نیعمان بەتەما بوو سەربازێک بێت، بەڵام نیەتی پاکی کردێ سەرکردەی گەورەترین سوپا کە هەتا ئەو کاتە موسڵمانەکان ئامادەیان کردبێت. سەرکەوتنەکەش ناونرا فەتح الفتوح. ئەمانە ترازێکی ترن لە مرۆڤ کە هەمیشە دەست ناکەون. نیعمان دوعای شەهید بوونی خۆی و سەرکەوتنی موسڵمانانی کرد. خوا هەردووکیانی پێبەخشی. خۆ تاوانەوە لە پێناوی خوا و خەڵک و ئاین و بڕوادا. ساڵی 21 کۆچی شەهید بوو. معقلی برای دەڵێت کە چوومە سەری ئاوم پێبوو، دەموچاویم شۆرت، وتی تۆ کەیت؟ وتم معقل. وتی موسڵمانەکان چیان کرد؟ وتم مژدەم بەرێ بە سەرکەوتنی خوا. وتی سوپاس بخوا، نامە بنووسن بۆ عومەر. پاشان معقل نیعمانی برای نیشانی جەنگاوەراندا وتی هذا أميركم قد أقر الله عينه بالفتح وختم له بالشهادة. شەڕەکە ئەوەندە گەورە بوو چەند شەو ڕۆژ موسڵمانەکان حەوانەوەیان نەبوو. وا شەکەت ببوون حەزیان دەکرد بە دزی فارسەوە لە جێکی پەنادا بحەوێنەوە. ساریەی کوڕی زەنیمی کەنانی کە خۆی و سریەکەی زۆر ماندوو بوون ویستیان بچنە دۆڵێک کەمێک بحەوێنەوە. خەریک بوو خۆیان دەکردەوە تومەس فارسەکان پێیان زانی بوون. سوپایەک هات بۆیان ویستی بە چیاکەدا هەڵزنێ و سەرکەوێ و گەماڕۆیان بدات. کات گەرمەی نیوەڕۆیە، ئەمان لە دەشتی نەهاوەند ئەم حاڵیانە. عومەر لە مەدینە لە هەمان کات و ساتدا لە گەرمەی وتاری هەینیدایە. تومەس لاشەی لە مەدینەیە و دڵی لای سەربازە برسی و تین و ماندووەکانێتی. خوای گەورە پەردەی تەنەکانی لە نێوان ئەو و مەیدانی جەنگەکەدا لابرد و شاشی دڵی تۆماری جەنگەکەی نیشاندا وای بینی کە سوپایکی فارس خەریکە بۆ ساریە و کۆمەڵەکەی سەر دەکەوە و گەماڕۆیان دەدەن. نەیزانی چۆن فریان بکەوێ و 2000 کیلۆمەتر ببڕێ. هەر ئەوەندەی زانی دەمی هاتە گۆ هاواری کرد یا ساریەت الجەبل. ئەوانەی لە مزگەوتی مەدینە دانیشتبوون سەریان سوڕمان لەم تێکەڵگەی عومەر. ساریە و کۆمەڵەکەی لە دۆڵی نەهاوەند وتیان ئەوە دەنگی عومەر بوو، گوێتان لێ بوو. ساریە وتی خۆتان کۆبکەنەوە بەو شاخەدا هەڵزنێن، ئەوە هاواری عومەر و داوای شتێکمان لێ دەکات کە سەر دەکەون دەبینن سوپایکی فارسەتانی وەی شاخەکە هاتوون. بە حەماسەیەکەوە عومەر ئاسار لیان هاتنە دەست و سەر و خواردەیان بەڕین و لە ناویان بردن. هێشتا دەنگەکەی عومەر لە گوێیاندا دەزرنگایەوە. ئەم هەواڵە هەموو مەفرەزە و لە شکر و سوپای موسڵمانانی گرتەوە. بیریان لەوە دەکردەوە کە عومەر بە دڵ و گیان لەگەڵیاندایە و لە خەفەتی بێهەواڵی ئەوان ئارامی نییە. ئەو چەند شەو ڕۆژە عومەر لە مەدینە خەو و خۆراکی نەبوو، بە تەمای هەواڵ بوو، دەچوە قەراق شار و چاوەڕوانی بەرید و هەواڵ نێرێک بوو. محەممەد حسەنێن هەیکەڵ دەڵێت لە نەهاوەندەوە ئەروەی کوڕی زەیدیان نرد و مژدەی سەرکەوتن بدات بە عومەر و خەڵکی مەدینە. هەرکە لە مەدینە نزیک بوویەوە حەزرەتی عومەر بینی ترسا.
چونکە هەر ئەروە بوو پێشتر هەواڵی شکستی مسلمانەکان و شەیدبوونی ئەبوو عوبەیدی سەرکردەی هێنا لە جەنگی جسردا. عومەر جەنگی جسری بیرکەوتەوە، هەرکە ئەروەی بینی وتی ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون، بەڵام ئەروە وتی نەخێر ئەی عومەر، بەڵکو سوپاس بەخوا کە سەری خستین، ئەنجا ڕووداوەکەی بە درێژی بۆ گێڕانەوە. ئیبن عەسەم دەڵێت کە عومەر ئەروەی بینی ترسا، وتی چیت پێیە؟ ئەروە وتی مژدە و سەرکەوتن. عومەر وتی نێعمان چی کرد؟ وتی ئەسپەکەی شەڵتانی خوێنی دوژمن بوو و خۆشی شەید بوو. عومەر زۆر خەفەتی خوارد، وتی ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون، نەیتوانی خۆی بگرێ و نەگری. وای زانی سەرکردەی هەموو سوپاکانی ئیسلامی لەدەست چووە. یەکیان وتی ئەو ڕۆی تۆ دەناسی، ئەوەی ڕۆی تۆی دەناسی. عومەر وتی ئەوانە پاکانی خوا بوون، بەڕووی خۆیان بە ماقوڵی خۆیان جەنگان، نەک بەناسینی عومەر. ئەبوو موسای ئەشعەری لەژێر سەرکردایەتی نێعماندا فەرماندەی سوپای بەسرەی دەکرد لە جەنگی نەهاوەندا. دوای تەواوبوونی نەهاوەند چوو بۆ دینەوەر و بە ئاشتی ڕزگاری کرد. پاشان جوو بۆ ماسبزان و سیروان و بە ئاشتی ڕزگاری کردن. بەڵام لە جێکی تردا هاتووە کە ماسبزان زرار گرتی و دینەوەر حوزەیفە گرتی. دوای نەهاوەند حوزەیفە گەڕایەوە بۆ کوفە. عومەر کردی بەوالی ئەو ناوچەی کاروباری دیجلە ئاوی دەدا. جەنگی هەمەدان. نەعیم و قاخا پارچە شکاوەکانی ماشێنی جەنگی فارسیان هەتا هەمەدان ڕاونا. سەرکردەی فارسەکان کە زانی توانای خۆڕاگەریان نەماوە، نوێنەریان نرد بۆ ڕێکەوتن و جزیەدان. ئەوانیش نامەیان بۆ حوزەیفە نووسی کە تا ئێستا لە جێگەی نێعمانە و سەرکردایەتی هەموو بەرەکانی نەهاوەند دەکات. حوزەیفە ڕازی بۆ پەیمانی نامەیەکیان مۆر کرد کە لەسەر ئاینی خۆیان بمێننەوە و جزیە بدەن. سوپاکانی فارس وردە وردە ناوچەکانیان جێدەهێشت و دەگەڕانەوە هەرێمەکانی خۆیان. فارسەکان لە شاری ڕێی خۆیان کۆ کردەوە و بەنیاز بوون بەر لە مسلمانەکان بگرن و نەهێڵن زیاتر بچنە ناوەوە. نوێنەریان نرد بۆ لای خەڵکی هەمەدان و هانیاندان کە پاشکەس ببنەوە و پەیمانیان بشکێنن هەتا یارمەتیان بۆ دێت. ئەوانیش پەشیمان بوونەوە بڕیاری هەڵوەشاندنەوەی پەیمانیاندا. ئەم هەواڵە گەیشتە خەلیفە عومەر، ئەویش داوای لە نەعیم کرد کە پەسوایەکەوە بڕوات بۆیان و شەری هەمەدان بگرێتەوە و سزای ئەو پەیمان شکێنیە بدات هەتا جارێکی تر لە کاتی ئاوا ناسکدا کاری وانەکەن. پاشان بۆی نووسیەوە ئەگەر خوا هەمەدانی بۆ ڕزگار کردی مەوەستا هەتا دەگەیتە خۆراسان. ئەم هەواڵە گەیشتە خەڵکی هەمەدان، ترس و لەرز دایگرتن. نەعیم سوپای 12,000 ڕێک خست و لە کەمترین ماوەدا گەماروی شارەکەیانیدا. خەڵکی هەمەدان دووبارە نوێنەریان ناردەوە و داوایان کرد کە ئیتر جارێتر پەیمان شکێنی ناکەن و بەکوێی سوپای فارس ناکەن. هەموو لە ڕازی کران و جزیان لەسەردانان. هێشتا نەعیم لە هەمەدان بوو کە هەواڵ هات هێزەکانی دەیلەم و ڕێی و ئازەربایجان یەکیان گرتووە و لە واتروس کۆبوونەتەوە بە سەرکردایەتی 3 سەردار. بوتا سەرداری دەیلەم، زەینەبی ئەبوو فەرخان سەرداری سوپای ڕێی، ئەسفەندیار برای ڕۆستەم سەرداری سوپای ئازەربایجان بوو. نەعیم چوو بۆیان. هێشتا دانە مەزرا بوون کە فارسەکان پەلامەریاندان. شەڕێکی خەست ڕوویدا. فارسەکان سوودیان لە تاریکی شەو وەرگرت و هەریەکەیان خۆی گەیاندەوە هەرێمی خۆی. خەزری بەک دەڵێت نەعیمی کوڕی مقریب لە هەمەدان بوو. هەواڵ هات کە سوپایەکی زۆری فارس لە نزیک کەلاوەکانی نەهاوەند دامەزراون. چوو بۆیان و ڕاوینان. پاشان هەر لەوێەوە کەوتە ڕێ بۆ شاری ڕێی لەگەڵ خەڵکەکەی ڕێکەوت. سەرکردەکەیان ناوی زەینەبی کوڕی خولە بوو. نەعیم سۆلەی برەی نارد بۆ سەر شاری قومس و بە ئاشتی ڕێکەوتن. پاشان نامەی پاشای جرجانی بۆ هات لە نزیک قەزوین. داوای ئاشتی کرد. شاری ڕێی و دستەنبی کە سەربەوڵاتی چیە هەرێمی چیا بوو بە ئاشتی ڕێکەوتن و خەڵکی تەبەرستان لە نزیک دەریاچەی قەزوین خەزەر بە ئاشتی ڕێکەوتن. نەخشەی دوای نەهاوەند. دوای جەنگی نەهاوەند کە ناونرا بە فەتح الفتوح کە بۆ هۆی تەفروتوناکردنی سوپای فارس و لەناوبردنی ماشێنی جەنگی ئەمپراتۆرێتی ساسانی فارسی، ئەوە بوو 150,000 سەربازی فارسی کە لە بەهێزترین سوپاکانیان بوو بە ماوەی هەفتەیەک جەنگ شکستی خوارد و لە مەیدانی جەنگدا هەڵهات. عومەر بۆی دەرکەوت ئەم کارە بەو جۆرە ناڕوات. قسەکەی هۆرمزان کە پرسی پێکرد لەو 3 هەرێمە یەکەم جار پەلاماری کوێ بدرێ، هۆرمزان بەڕاست وەڵامی دایەوە وتی ئەسفەهان سەرە، هەرێمی فارس و ئازەربایجان دووباڵن، واتە بدە لەسەر دووباڵەکە لە پەلوپۆ دەکەون.
هەرچەندە هەندێک مێژونوز و تویانە بدە لە دوو باڵەکە سەر شپرزە دەوێ، هورمزان ڕاست وەڵامی دایەوە. ئەم قسەی هورمزان لەلایەک و وتەکەی ئەحناف لەلایەکی تراوە کە لەگەڵ هورمزان هات بۆ مەدینە و بە عومەری وت هەتا یەزگورد لە ژیاندا میلەتمان لێ هەندەدا و حەوانەوەمان نابێت ڕێگەمان بدە با بچینە ناوەوە بۆی. عومەر فەرمووی ڕاستە دوت. ئەم دوو قسەوەی لە عومەر کرد نەخشەی دوای نەهاوەند وەستان بڕیاریدا بە توندی هێرش بکاتە سەر وڵاتی فارس و دوای یەزگورد بکەوێ. شار بە شار هەتایان لە ناوی دەبات یان دەیکات بەو دیوی سنووری وڵاتی فارسدا. بۆ ئەمە بەستا 7 تشکیلاتی تازەی پێکهێنا لە فەرماندەکانی کۆفە و بەسرا بۆ ئەم شار و هەرێمانە. ئەحنەفی کوڕی قەیسی تەمیمی بۆ خۆراسان، مجاشع کوڕی مەسعودی سەلەفی بۆ ئەردەشێر و خەرسابوو، عوسمانی کوڕی ئەبی وەقاسی سەقەفی بۆ ئەستەخەر، ساریە کوڕی زەنیم کەنانی بۆ فەسا و درابجرد، سوهەیل کوڕی عەدی بۆ کرمان، عاسمی کوڕی ئەمرو بۆ سەجستان، حەکەم کوڕی عومەیر بۆ مکران. بەنامە و ئامۆژگاریەوە هەمویانی خسەڕێ. دوای فتح الفتوح نەهاوەند وڵاتگیری و بڵاوبوونەوەی ئیسلام قۆناغێکی تازەی وەرگرت. لەگەڵ ئەوەی کە پێشتر مسلمانەکان حەزیان دەکرد لەبەرەی جەنگی شامدا بەشداری جیهاد بکەن، بەڵام ئێستا و دوای نەهاوەند مەیلیان گۆڕا و کۆمەڵ داهاتن بۆ بەشداری جیهادی وڵاتی عێراق و فارس. ژمارەی زۆر گەیشتنە کوفە و بەسرە کە دوو وێزگی کۆکردنەوە و ناردنی سوپا بوو بۆ ناوەی وڵاتی فارس بۆ بردوەرکردن و لە ڕێگ و ڕیشە دەرهێنانی سوپای زۆر و ستەمی فارس بەسەر میلەتانی ژێردەستیانەوە و مەیوسکردنی پاشای کلۆڵ یەزگورد لەوەی ببێتە دڕک لە بەرپەی موسڵمانەکاندا. ڕزگارکردنی شاری ڕێی و دەستەنبی. لە جێکی تردا ئاوا هاتووە کە نەهاوەند تەواو بوو. عومەر نامەی نووسی بۆ ئەمار کوڕی یاسر سوپاس بۆ خوا کە پەیمانی خۆی بەجێهێنا و پێبڕواکانی شکاند. دەستکەوتان بوو هەر کە نامم گەیشتە دەستت بۆ مسلمانەکانی بخوێنەرەوە. پاشان لە سوپای کوفە 10,000 هەڵبژێرە و بیدە بە ئەروە کوڕی زەیدی تائی و پێی بڵێ بیان بات بەرەو شاری ڕێی و دۆستەمبی بەڵکو خوا سەریان بخات. سوپا کەوتە ڕێ و چووە حەڵوان. جەریر لەوێ بوو گەیشتە هەمەدان و کشا بەرەوە و شاری ساوە کە 10,000 فارس بە سەرکردایەتی داور کوڕی ئەزدەهان لەوێ خۆیان دامەزراندبوو. هەرکە سوپای ئیسلام نزیک بوویەوە فارسەکان بەبێ دەرگیری هەڵاتن. نەوەستان هەتا شاری ڕێی لەوێ هەموو کۆبوونەوە. هەواڵ گەیشتە پاشای ڕێی کە ناوی فەرخنداد کوڕی یەزدا مەهری گەورە بوو. ئەوێش خۆی کۆکردەوە بە هەڵاتوەکانی شەوە بوونە 40,000 کەس. هاتن بەرەو خواروی شار و بەرامبەر مسلمانەکان وەستان. پاش کورتە شەڕێک فارسەکان تێکشکان و داوای ئاشتیان کرد. لەگەڵیان ڕێککەوتن و نامەی سەرکەوتن بۆ عومەر نێردرا. هێشتا نەعیم کوڕی مقرین هەر لە هەمەدان بوو. خەڵکی شاری ڕێی پەیمانیان شکاند و خۆیان کۆ کردەوە بۆ هێرش. عومەر نامەی نووسی بەم جۆرە: یەکێک لە جێی خۆتدا بنێ لە هەمەدان، بڕۆ هەتا دەگەیتە شاری ڕێی، بگە ئەو کۆمەڵەی کە کۆبوونەتەوە بۆتان، پاشان لە شاری ڕێی بمێنەرەوە چونکە ناوەڕاستی وڵاتیانە، هەر لەوێوە کۆ دەبنەوە، کوێی تریشت بوێ لەوێوە زوو دەیگەیتێ. لە جەنگی هەمەداندا باسمان کرد کە سێ هێزی سێ هەرێمی وڵاتی فارس لە شاری واترۆس کۆبوونەتەوە. سەرکردەی سوپای ڕێی ناوی زەینەبی ئەبوو فەرحان بوو. لەو شەڕەدا خراپشکان. کاتێک کە زەینەبی بە شکاوی دەگەڕێتەوە بۆ ڕێی، پاشای شار لە زەینەبی تووڕە دەبێ و لە سەرکار لای دەبات. ڕەنگە زەینەبی لە شەڕی واترۆسدا درێخی کردبێ و سەرکردەی هەرێمەکانی تر شکاتیان لێکردبێت، چونکە زەینەبی وەسفی ڕەوشت و پابەندبوونی موسڵمانەکانی دەکرد و ڕخنەی لە پەیمان شکێنەکانی خۆیان گرتبوو کە جارێک خەڵکی هەمەدانیان هاندا پەیمان بشکێن و جارێکی تر خۆیان کردیان. زەینەبی کە سوکاری زۆر بوو، خاوەنی ڕاوبۆچون و کەسێتێکی ناوچەکە بوو. هەرکە سوپای موسڵمانەکان لە شار نزیک دەبێتەوە، پەیوەندیان پێوە دەکات و موسڵمانبوونی خۆی و کۆمەڵەکەی ڕادەگەێنێت. لە قەراق شار پێشوازێکی گرم لە سوپای ئیسلام دەکات. ئێستا سیاوەحش کوڕی میهران بۆتە پاشای ڕێی. مسلمانەکان لە لاپاڵی شاخی ڕێی هەڵیاندا. ئەوانەی کە دژی پاشای فارس بوون لە کورد و لایەنگرانی زەینەبی ئەبوو فەرخان چوونە شاخ و پەیوەندیان بە سوپای ئیسلامەوە کرد و ئەو ڕۆژە هەتا ئێوارە شەڕ بوو کە شەو داهات زەینەبی و نەعیم کۆبوونەوە. زەینەبی وتی ئەوان زۆرن، ئێوە شکەمن. ئەگەر سوارێکی باشم لەگەڵ بنێری جێیەکی نهێنی شارەزام، هەر ئەم شەو دەچینە شار. ئێمە لە ناوە شەریان لێ دەشڵەقێنین و ئێوەش لە دەرەوە هێرش بێنن، ئەوسا ناتوانن خۆیان بگرن. نەعیم کۆمەڵە سوارەیەکی چاکی لەگەڵ ناردن بە فەرماندەی مونزر کوڕی ئەمر و موزنی و هەروەها ئەمر و کوڕی نیعمان کوڕی مقرینی موزنی کە برازەی خۆی بوو، خستیە ئەو مەوقیفە خەتەرەوە.
نائیم لە دەرەوە ئەو شەوە لە لاولاوە سوپای فارسی مەشغوڵ کردبوو. زینەبی لە جێیەکی نهێنیەوە مەفرەزەکانی بردە ناوشار و لە هەڵمەتێکی خێرادا دەنگی ئەڵڵاهو ئەکبەری ناوشار شاری شڵەژاند. هێرشی سوپای دەرەوە بە توندی دەستی پێکرد و فارسەکان لە دەر و ناوەوە گەمارۆدران هەتا شەبەقی بەیانی شەڕ بەردەوام بوو. فارسەکان سەنگەرەکانی خۆیان نەئەناسیەوە. لە تاریک و ڕوونی بەیانیدا سوپای فارس هەڵات و شاریان چۆڵ کرد. نائیم هاتە ناو شار. ئەوەندەی شاری مەدائین دەستکەوتیان بوو. نائیم زینەبی کوردی دانا بەسەر ئەو شاری ڕێەوە. کۆمەڵێکی چاک سازیان لە شاردا ئەنجامدا. یەکێک لەوانە شارە کۆنەکەی ڕووخاند و لە جێیەکی چاکتردا بە یارمەتی سوپای ئیسلام شارێکی ڕێکۆپێکیان دروست کرد و هەر لە نزیک شارە کۆنەکەوە ڕێی پایتەختی باکووری ڕۆژهەڵاتی هەرێمی چیا کوردستان بوو. کوردستانی ئەو کاتە سنووری هەتا تارانی ئەمڕۆ درێژ بووبیەوە. دەوڵەتی ساسانی خەڵکی فارسی لە هەرێمی فارسەوە لە باشوورەوە دەگواستەوە ئەو ناوچانە و لە کوردیدا دەڕنی. شاری ڕێی بتخانێکی زۆری تیابوو لە هەموو لایەکەوە خەڵکی داهاتن بۆ پەرستگاکان. پەرستگای گەورە ماڵی ئاگر لەم شارەدا دروست کرابوو. جگەلەوە شاری ڕێی ناوەڕاستی ڕێگەی بازرگانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکوور و باشووری هەرێمەکان بوو. لەبەر ئەوە دەستکەوتێکی ئابووری گرنگ بوو بۆ موسڵمانەکان و پشتی فارسەکانیشی پێشکە. هەر بۆیە دوای ڕێی شارەکانی تر بە ئاسانی ڕزگار دەبوون. پێشبینیەکەی خەلیفە عومەر هاتەدی. پاشان خەلیفە عومەر نامەیەکی بۆ نائیمی کوڕی مقرین نووسی و بەم جۆرە کە نائیم سوەیدەی کوڕی مقرینی برای نرد بۆ سوپایەکەوە بۆ شاری قومس و بە ئاشتی ڕێکەوتن. ئیبن ئەسیر دەڵێت عومەر نامەی نووسی بۆ نائیم کە سوەیدی برات پێش بخە بۆ قومس بە ئاشتی گرتیان. عومەر نامەی نووسی بۆ ئەروە کوڕی زەید کە بە سوپایەکەوە بگاتە قوم و کاشان لە باکۆری ڕۆژهەڵاتی شاری ئەسفەهانەوە و بە ئاشتی ڕزگاری کرد. پاشان نامەیەکی بۆ نووسیەوە و دەستخۆشی لێ کرد و پێیوت نەجۆڵەی هەتا نامەت بۆ دەنووسمەوە. نامەیەکیشی بۆ ئەبوو موسای ئەشعەری نووسی لە بەسرە کە بە سوپاکەیەوە بگاتە ئەسفەهان بۆ یارمەتی عەبدوڵڵا. نهێنی سەرکردایەتی عومەر. لە ژیانی خەلیفە عومەردا نهێنی شاراوی ورتەیە کە لە مرۆڤی ئاسایی ناچێت. توانایەکی سەیری هەبووە لە سەرکردایەتی سوپا و حکومداری میلەتدا. سەردەمی عومەر بە چرخی زێڕین دەژمێردرێت بۆ دەوڵەتی ئیسلامی. لە دەسەڵاتی ئەودا سنووری دەوڵەت فراوان بوو بە جۆرێک کە بە چەندین سەدەی تر ئەوەندە فراوان نەبوو. نەدەبوو و ئەوەندەش دەستکەوتی بەدەست نەهێناوە. ئەو سەرکەوتن و دەستکەوتانی خەلیفە عومەر ڕزای خۆی لێبێت ئەو فەتحانە لە دوو سیفەتیەوە بەرهەم هات. یەکەم توانایەکی بەهێزی هەبوو لە هەڵبژاردن و دیاریکردنی سەرکردە و فەرماندە و ئەمیر و فەرمانبەرەکانیدا کەسی مناسبی لە جێی مناسب و پڕ بە پێزدا دادەنا. دووەم توانایەکی کارامە ورد و ئیداری بەهێزی هەبوو لە سەرکردایەتیکردنی میلەتی ئیسلامیدا. ئەو توانایی مکتەسەب بوو لە ئەنجامی تەقیکردنەوەی ژیان و هەڵسوکەوتی ڕۆژانە و ئەزموونی حکومداریدا بەدەستیەنا بوو. بەتوانا بوو لە دانان و دەستنیشانکردن و کۆکردنەوە و ناردندا چونکە قوتابیەکی بەردەستی پێغەمبەر و ئەبوبەکر بوو. عومەر بۆ هەڵبژاردننی فەرماندە و سەرکردەکانی کۆمەڵێک خاڵی هەبوو ڕەچاوی دەکرد کە دەبوو لە کەسی بەرامبەردا هەبێت. دەبوو سەحابە بێت، نەیدەهێشت غەیری سەحابە ئەمیر بێت بەسەر سەحابەکانەوە چ لە کاری سەربازی یان مەدەنیدا. فەزلی سەحابەی کۆنی دەدا بەسەر سەحابەی تازەدا و هەروەش لە خۆیەوە کاری نەئەدا بەسەریاندا. کەسێکی هەڵدەبژارد خۆگر بووایە، هەڵنەچوایە، لە دووی هەل بگەڕایە، بیقۆستایەتەوە و بیزانی بایە کەی کاتی شەڕ و هێرش و خۆگرتنەوەیە. کەسێکی دادەنا بەهێز و زاڵ بووایە، هەر کات کەسێکی بەهێزتری دەستکەوتایە هەر خێرا ئەوی تری دەگۆڕی. معاوی خستە جێی شەرحەبیل وتیان بۆ شەرحەبیلی ژووتی بۆ لاتگردم عیبم چی بوو؟ قسەکەی نەگۆڕی. وتی ئوریدو ڕەجولان ئەقوا من الرەجل. کە سعدی کوڕی ئەبی وەقاسی نارد بۆ سەرکردایەتی سوپای عێراق وتی ئینەهو ڕەجل شجاع ڕام. کە سوپایەکی کۆ کردایەتەوە کەسێکی دەکردە ئەمیریان خاوەن فقه و زانست بۆیە. خەڵکی بیابان و لادەکانی نەدەکردە ئەمیر بەسەر خەڵکی شارەوە. جارێک عوتبەی کوڕی غزوان ئەمیری بەسرە هات بۆ مەدینە. عومەر وتی کێت داناوە بەسەر خەڵکی بەسرەوە لە جێی خۆت؟ وتی مجاشع کوڕی مەسعود. عومەر زویر بوو. فەرمووی ئایا کەسێکی لادەیی دائەنەی بەسەر شاریەکانەوە چ سەرکردەیەکی ئەمڕۆ پابەندی ئەم ڕەشتانە دەکات؟ جوڵان بەرەو ئەسفەهان بارەگەی سەرکردایەتی و سێم پایتەختی یەزگورد. یەزگورد لە دوو پایتەخت مەدائین و حەڵوان هەڵکەندرا. خۆی ئاڵاندە شاری ڕێی. پاشان شار ڕێگەی نەدا، ناچار هاتە خوارەوە و لە ئەسفەهان جێگیر بوو. کردیا پایتەختی سێم و بارەگەی سەرکردایەتی هەموو هێزەکانی. ئێستا سوپای ئیسلام لە سێلاوە گەماڕۆی ئەسفەهانی داوە و لە ئان و ساددایە هێرشی بۆ بکرێ.
شاری ڕێی دەکەوێتە باکووری ئەسفەهانەوە و هەمەدان دەکەوێتە باکووری ڕۆژاوای ئەسفەهانەوە. قومس دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی ئەسفەهانەوە. قوم و کاشان لە خواری قومسەوەیە. ئەهواز دەکەوێتە باشووری ڕۆژاوای ئەسفەهانەوە. ئێستا سوپای ئیسلام ئەو شارانەی گرتووە کە ناومان بردن. یەزگورد ڕێگەی نەماوە بۆ هیچ لایەک ڕابکات جگە ڕێگایەکی تەسک کە دەیگەێنێت بە هەرێمی فارس کە شوێنی لەدایکبوونی ڕەگەزی فارسە و لەوێەوە بۆ هەرێمەکانی تر بڵاو بوونەتەوە. پێشتر وتم کە عومەر زۆر بە مشوەرە بوو، پرس و ڕای بە گەنجان دەکرد و دەیگوت ئێوە بیرتان تیژە و گوێی لە ئەحنەف دەگرت کە سەرکردە و پیر و پیاو مەقوڵی کوفە بوو. وتی ئەحنەف ڕێگەمان بدە با بچینە ناوخاکی فارس و یەزگورد دەربکەین چونکە هەتا ئەو بمێنێ خەڵکمان لێهان دەدات. پرسی بە دوژمنیش دەکرد. بە هۆرمزانی وت ئەسفەهان و هەرێمی فارس و ئازەربایجان کامیان گرنگترە هێرشی بۆ بکەین. هۆرمزانیش ڕاستی ورد کە ئەسفەهان سرە بۆ لاشە، فارس و ئازەربایجان دووباڵەکەیە. ئەمەر تێگەیشت کە ئەگەر سەرپان بکاتەوە دووباڵەکە لە پەلوپۆ دەکەون. هەر بۆیە لە سەری توند کرد. هێرش لەسەر ئەو شوێنە گەرم بوو کە یەزگورد خۆی تیا حەشارداوە. نەخشەی هەموو هەرێمەکان لە بەردەستی عومەردا بوو. ناوی هەموو سەرکردە و فەرماندە و کارگێڕەکانی تۆمار کرده بوو. لەسەر عیلم و زانست و بە بەرچاوی ڕوونەوە کاری دەکرد. عومەر بڕیاری هێرشی دەرکرد. یەزگورد زانی چاری ناچارە. سێبارە خۆی کۆکردەوە و ئەمجارە بەرەو هەرێمی فارس سەری خۆی هەڵگرت و کەسێکی کردە پاشای شار بە نەوی مەزاریبە فازوستان. عەبدوڵڵا کوڕی عەبدوڵڵای کوڕی عوتبە کرا بە سەرکردەی ئەو سوپایە. ئەو کاتە بنکەی سەربازی فارس لە شاری جی بوو لە نزیک ئەسفەهان. عەبدوڵڵا ئەمیری کوفە بوو، بەڵام بۆ سەرکردەی جەنگی باش بوو هەتا ئەمیری هەرێمێک. هەر بۆیە عومەر نامەی بۆ نووسی ببێتە سەرکردەی سوپایەک بۆ ئەسفەهان و یارمەتیدا بە ئەبوو موسای ئەشعەری والی بەسرا کە سوپایەک ببات و ببێتە فەرماندە لە بەردەستی عەبدوڵڵادا. عەبدوڵڵا لە نەهاوەندەوە دەرچوو. هەموو سوپاکەی نیعمانی کوڕی مقرینی پێبوو. شەڕێکی قورس قەومە ناوچەی ڕستاقی شێخیان گرت. فارسەکان گەڕانەوە بۆ جی کە ئێستا پێی دەڵێن شەهرستان. بنکەی سەربازی فارس لەوێ بوو. شارێکە بە پیترین و ناودارترین خاکی هەیە. جێیەکی فێنکە. پاشەکان کردبوویان بە جێگەی خۆیان. شوورەیەکی گەورە دەوری شاریدا بوو، قەڵای سەختی تیا دروستکرا بوو. ماوەیەکی زۆر گەماروی شاریاندا و فارسەکان هاتنە دەرەوە و بەرامبەر یەکوەستان. بەڵام سەرکردەی فارس کە نازناوی فازوستان بوو نردی بۆ لای عەبدوڵڵا. نە هاوڕێکانم بکوژە نە هاوڕێکانیشت دەکوژم. با تەنها من و تۆ زۆران بگرین. گەر من تۆم کوشت ئەوە بگەڕێنەوە. گەر تۆ منت کوشت سوپاکەم تەسلیمت دەبێ کە بۆ هیچ کەسێک سەرشۆڕ ناکەن. عەبدوڵڵا وتی باشە. زۆرانیان گرت فازوستان سەرەی بوو. شمشێرێکیدا لە قایش و پاڵۆی ماینەکەی عەبدوڵڵا و پچڕا و زینەکەی کەوتە خوار. عەبدوڵڵا کەوت و بەڕووتی سوار بوویەوە. بەڵام زۆر ڕقی هەستا. شمشێرەکەی ڕاوەشاند و سەرەی بوو پەلامەر بدات. فازوستان ترساوتی بەسە تۆ پیاوێکی تەواوی. حەز دەکەم ڕێک بکەوین. هەرچیتان گرتووە بۆ خۆتان. ئەمە و لاشەتان دەدەینێ. ئەم لاشتان دەدەینێ. بەڵام با ئێمە بە خۆمان دانیشین و جزیە بدەین. لەسەر ئەوە ڕێککەوتن بەم جۆرە هەموو هەرێمی ئەسفەهان ساڵی 643 زاینی گیرا. پاش ماوەیەک فازوستان بە خۆی و 30 سوارەوە هەڵهاتن و خۆیان گەیاندە لای یەزگورد. میرزبانی تەبەرستان نردی بە شوێن یەزگوردە کە بچێتە لای. جێی ئەوان شەخاوی و قایم و سەختە. کارل برۆکلمان دەڵێت قبوڵی کرد، بەڵام تەبەری دەڵێت قبوڵی نەکرد. ئەوەی تەبەری ڕاسترە، چونکە یەزگورد دەست بەجێ لە ئەسفەهان هەڵات و چوو بۆ ئەستەخەر لە هەرێمی فارس. یەزگورد شاری ئەستەخەر سیبلۆسی هەڵبژارد چونکە شوێنی لەدایکبوونی ئاریە و لانکی ئاری نەژادە. شارێکی ئاینی بوو، پەرستگای زۆری تیا بوو. یەزگورد پاشای فارس وای دەزانی خەڵکی لەبەر پیرۆزی ئەو شارە بەرگری و کۆمەک و پاڵپشتی لێ دەکەن. کوردستان لە بەردەم فتوحاتی ئیسلامیدا بەردەوامە. خواتان لەگەڵ.